ڕۆدەست بکەم کە دەڕێکی کارل مارکسە from each according to his ability to each according to his needs لە هەر کەس بەپی توانای خۆی بۆ هەر کەس بەپی پێداویستی خۆی ئەم قانونە ئەم یاسایە ئەم ئیکوێیژنە ئەگەر بەکاری بێنین بۆ کەرتی تەندروستی زۆر باش لەوە تێگەین کە کەرتی تەندروستی تایبەت لەسەر پێداویستی ئینسان نەوەستاوە یعنی ئەگەر بیر لە ژیانی ڕۆژانەی خۆمان بکەینەوە لە ناو دنیاە لێمان تێکچووە نازانین پێداویستە ڕۆژانەیەکانی ژیانمانی تر چین چونکە بەڕاستی کۆمەڵێک شت کە هەرگیز پێداویستی نەبوون بۆ ژیانی ڕۆژانی ئینسان ئێستا بوون بە پێداویستی یعنی یەکێک لە ئەو بوارانی تەندروستی کە ئێستا زۆرترین بودجەی بۆ دەرخانەکرێت پلاستیک سەرجریە یعنی ئەمەلیاتی جوانکاری و تەجمیلە لە کاتێکا ڕۆژێک لە ڕۆژان ئەمە ئەسڵەن پێداویستی نەبوو بۆ ئینسان من نامەوێت بە تەواوەتی ڕەتی بکەمەوە ئینسانێک لە حادیسێک ئەمە بارودۆخێکی ترە ئەمە کۆمەڵە کەیسی ترە کە ئینسان بەپێی گەشەی مێژووی خۆی گەشتۆتە ئەوەی بەڵێ پێویستی بەوە هەیە ئەمەلیاتی تەجمیلیش هەبێت باشە بەڵام نەک بەو فۆرمەی کە نیۆلیبرالیزم یان سەرمایەداری لە هەموو شاشەکانی خۆیەوە لە هەموو ئەو کەناڵانی کە بەدەستیەوەیەتی دەستی کردو بە ڕیکلامکردن بۆ ئەمەلیاتی جوانکاری یعنی ئێمە بەرنامەیە تیڤی شۆیەکی کەناڵێکی ئەوروپی کە ئەبینین پڕێتی لە ڕیکلام باشە ڕەنگەم ڕیکلامانە هەمیشە ڕیکلامی ڕاستەوخۆ نەبن ئەوەی کە هاوڕێناجی باسی کرد شتەکان لە ناو سیستەمەیە هەموو کاتێک ناولێنراو نین زۆر جار خۆیانمان لێشارنەوە وە گرنگە کە ئێمە ئەنتیەکەی بزانین بۆی بزانین چۆن ئەتوانین تەشخیصیان بکەین چونکە دڵنیام ئەمە نمونەی زۆر ڕۆژانەی بێنمەوە هەمومان نەزانین کاتێک کە سەیری فیلمە تورکیەکانەکەین مێشتی ئێمە پڕە بێت لە ڕیکلامکردن بۆم کاڵا تورکیانە لە کاتێکا کە ڕاستە و خۆش ڕەنگە ڕیکلامیان بۆ نەکرێت باشە ئینجا یەکێک لە کێشە هەرە گەورەکانی بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی سەرهەڵدانی ڕیکلامکردنە بۆ دەرمان لە کاتێکا دەرمان ئەگەر ئینسان پێویستی پێبێ پێداویستیە خۆی بەدوایە ئەگەڕێ پێویستی بەوە نییە چاوەکانی پڕ بکرێت لە ڕیکلام بۆ دەرمان پێویستمان بەمە نییە ئێمە لەسەر جادەکان ڕیکلامی شەریکاتی ئازارشکێن هەبی ئازارشکێنمان بۆ دانرێ چونکە ئەو کاتی کە تووشی سەرێشابین ئەو کاتی کە سەرێشەکەمان نەگاتە ڕادێگی ترسە حمولی ناکەین ئێمە پەنابین بۆەوەی کە دەرمانمان دەستکەوێت ئێمە پێویستمان بۆ نییە ڕیکلاممان بۆ بکرێت لە کەناڵەکانەوە بۆ دەرمان ئێمە پێویستمان بۆ نییە پێمان بوترێ ئەم دکتۆرە لوت بەم نەوع جوان چاکە ئەم دکتۆری تر لوت بەم نەوع جوان چاکە باشە کە ئێستا دڵنیام ینی تەلەڤیزیۆنەکان و ئەو سۆشەڵ میدیانی کە هەمومان بەکاریانەهێنین هەمووتان بەرچاوتان کەوتووە کە چۆن پڕکراوە لە ڕیکلامکردن بۆ ئەو بابەتەی کە بەڕاستی پێویستیەکی زۆر ڕۆژانی ئینسانە لە کاتێک ئەگەر شتێک پێویستی ڕۆژانی ئینسان بە پێویستی بە ڕیکلامکردن نییە چونکە ئەو ئێمە بەدوایەکەوین ئەو ئێمە پێویستمان پێێتی و ئەمانەوە پێی بگەین ئەمەوێت بەراوردێک بکەم لە نێوان دوو سیستەمی تەندروستیە کە سیستەمی تەندروستی ناوەندی Central Healthcare یان نیشتیمانی یان گشتیشی پێوترێت لەگەڵ سیستەمی تەندروستی تایبەت ڕاستەکەی ئێمە لەسەر گۆی زەوی ڕەنگە بتوانین بڵین هەتاوەکو ئێستا سیستەمی تەندروستی کۆمەڵایەتیمان نەبووە کە جۆری سێمە لە سیستەمی تەندروستی و کە لێرە من ئەمڕۆ ئەمەوێت تەرحی ئەم جۆرە لە سیستەمی تەندروستی بکەم بۆیە بەراوردەکەی من نمونەکەی من لەسەر دوو جۆرە لە سیستەمی تەندروستی کە تاوەکو ئێستا ئێمە ئەزمونمان کردووە کە ئەویش سیستەمی تەندروستی گشتی کۆمەڵایەتی یان هەنێجار نیشتیمانیش باشە لە کۆمەڵێک وڵاتە نیشتیمانیە سیستەمی تەندروستی تایبەتە سیستەمی چیکۆسلۆڤاکیا بکەین کە سیستەمی تەندروستیەکەی گشتیە ناوەندیە باشە ئەبینین کە لە ماوەی 25 ساڵی بە نیشتیمانی بوونی سیستەمی تەندروستی لە چیکۆسلۆڤاکیایە بەرزبوونەوەیەکی زۆر لە ڕێژەی تەندروستی ئینسان و لە ڕێژەی ژمارە و عەدەدی دکتۆر و ستافی تەندروستی و خزمەتگوزاریە تەندروستیەکانیشە دروست دەبێت بۆچی چونکە لە چیکۆسلۆڤاکیایە سەرمایەداری دەوڵەتی هێشتان بە تایبەتیکردنی کەرتەکان دەستی پێ نەکردووە هێشتان کەرتی تەندروستی بۆ دەسەڵات و بۆ کۆمپانیاکان وەکو سەرچاوەی داهات و پرۆفیت و قازانج نابینرێت
بە پێشەوانەوە ئەو کەرتەیە کە پێویستی بۆ هەیە زۆرترین بودجەی بۆ تەرخان بکرێ بۆ ئەوەی کە تەندروستی کۆمەڵ بپارێزرێتیایە. ئەبینین کە ئەم سیستەمە تەندروستیە لە وڵاتێک وەکو چیکۆسلۆڤاکیایە بەردەوامە بێت قازانجیشی زۆرە بەڵام ینی ئەگەر ئینسانێک بپرسی ئەتەوێت هێڵکێرت خزمەتگوزاری تەندروستی گشتی بێ یان تایبەت بێ بێگومان گشتی هەڵەبژێرێ بەڵام ناتوانێت درێژە بەخۆی بدا بۆشی چونکە لە دنیایەکی نیولیبراڵی سەرمایەداریە کاتێک هەموو بەهایەک بە قازانجە پێورێت کەواتە وڵاتێکی وەکو چیکۆسلۆڤاکیا بەتەنیا لە ناو چوارچێوە و لۆکاڵەکەی خۆیە ناتوانێت بیپارێزێ. هەمان نمونە بۆ عێراقیش هەمانە. لە ساڵی 1970 عێراقێکێکە لە باشترین وڵاتەکان لە شەرق ئەوسەتا لە ڕووی کەرتی سەحەوە باشە لە ڕووی کەرتی تەندروستیەوە بەو هەموو کێشەی کە ئەو سیستەمە لەو کاتەیە هەیەی ئەمەوێت پێشەکی یەک تێبینی بەم چونکە جاری پێشتر لە سیمینارێکا تووشی هاوڕێک بووم کە کۆمەڵێک داتام هێنا بوو لەسەر 1970 کە ڕێژەی کرێکاری ژن زیاتر بۆ لە ئێستەوە دۆخ و قانونەکان بۆ بپاراستنی ژن زیاتر بۆ لە ئێستا پێی وا بوو من دیفاع لە سیستەمی دەسەڵاتی بەحس و ئەمانە ئەکەم. من داتاکانم ئۆبجێکتیڤ هێناوەتەوە مێ بەراوردێک بکەم کاتێکە سیستەمی تەندروستی گشتیە چۆن بەرەو پێشچوون لە کەرتی تەندروستیە ڕۆداوە کاتێک کە تایبەتە چۆن دیکلینیشن چۆن بەرەو خوارهاتن دروست دەبێت. باشە من قسەم لەسەر دیفاعکردن لە دەسەڵاتێکی دیکتاتۆری فاشی نییە. قسەم لەسەرەوەیە کاتێک بەراوردێک بکەین لە بینی کەرتی تەندروستی گشتی و تایبەتە و زۆربەی زۆری ئەو هۆکارانی کە واکە ئێستا خەڵک ئاوات بۆ کاتە بخوازەکە کە حزبی باز لە دەسەڵاتە بوو کە ڕسمی سەدام حوسێن بینینەوە دانرێتەوە بەڕاستی تێنەگەشتنە لەوەی کە ئەوەی خەڵک ئاواتی پێخوازێ بە هەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیانێتی بە شێوەیەکی گشتی کە پێویست نەکات کاتێککە نەخۆشە بخەنی ئەوەی بێ چەنە پاری پێ. باشە لە زۆربەی شوێنەکان لە دنیا دەستکەوتی بزووکنەوەیەک بووە کە بەڕاستی تێکۆشاوە بۆ ئەوەی دەستی بەم دەستکەوتانە بگات کە گشتیبوونی یان بەبێ بەرامبەربوونی کەرتی سەحە یەکێکە لە دەستکەوتە هەرە گەورەکان. لە بەرامبەرە ئێمە ئەمریکامان هەیە کە لە ساڵی 1990ەوە بە کۆمەڵێک بەهانەی ئەوەی کە کاتێک کە کەرتی تەندروستی ئەبێ بە کەرتی گشتی ئیتر کێبڕکێ نامێنێ ئیتر دکتۆرەکان گرنگی بە کواڵەتی ئەو خزمەتگوزاریە نادەن کە پێشکەشیەکەن و کاتێکیش خەڵک خۆی لە گیرفانی خۆی تێچووی پێداویستیە تەندروستیەکانی خۆی نادات پێداویستیە تەندروستیەکانی بەرزەبێتەوە ڕێژەی بەرزەبێتەوە. ئەمە ئەم بەهانانە شتێکی نامۆن نییە ئەگەر بکرێن بە بەهانە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە چونکە بەڕاستی کەرتی تەندروستی ئێمە ناتوانین لە کەرتەکانی دابڕێنین ناتوانین لەناو وڵاتێکی سەرمایەداریە ئێمە ئاوات بە بوونی کەرتێکی تەندروستی گشتی یان کۆمەڵایەتی بخوازین چونکە بەڕاستی پراکتیکەڵ نییە. چیکۆسلۆڤاکیا 25 ساڵ توانی بەرگری بکە بەڵام ئێستا وردە خەریکە تەسلیمە بێ. عێراق هەتاوەکو 1991 توانی بەرگری بکە بەڵام دواتر ئەوە ڕوویدا کە ئەیبینین کە ئێستا لە زۆرێک لە شوێنەکانی دنیا زۆر بە خراپتر بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی دەستی پێکردووە. لە کوبا بە هەمان شێوە هەتا ماوەیەکی زۆر توانیان بەرگری بکەن لە سیستەمی تەندروستی گشتی بەڵام ئێستا هێواش ئەوانیش دەستکەوتەکانی خۆیان لە دەست دەبن چونکە بەڕاستی کەرتی تەندروستی ناتوانین لە کایی سیاست و ئابووری دابڕێنین. کاتێک کە ئێمە مۆدەلی بەرهەمهێنانمان لەسەر بنەمای قازانجە بێگومان حکوومەت و دەوڵەت کەرتی تەندروستی وەکو نقطەی لاوازی خۆیە بینێت کە پێویستی بۆیە چارەسەری بکات چونکە تەنها خەرجی یان تەنها داهاتی تیاسەرفەکە و هیچ داهاتێکی بۆ ناگەڕێنێتەوە یانە داهاتی کە ئیگەڕێنێتەوە زۆر کەمە بۆیە ئەم ئەرکە زۆربەی کات لەسەر شانی خۆی لابات بە کەرتی تایبەت هەلێکات. یعنی زۆرێک لەو بزوتنەوانی لە ماوەیە لە کوردستانە دروست بوون ئەوانیش یعنی ئیدعا بۆ ئەم جۆرە لە حەلکردنی کێشەی خەڵکەکەن کە بە تایبەتیکردنی کەرتە گشتەکان پێیان وایە ئیتر ژیانی خەڵک باشترە بێت. باشە یەکێکی تر لە کێشە و مەترسیە گەورەکانی بە تایبەتیکردنی کەرتی گشتی چییە؟ ئەو کاتی کە
بەرپرسیارەتی پاراستنی تەندروستی کۆمەڵ خەڵک لەسەر ئەستۆی حکوومەت نامێنێت لەسەر ئەستۆی دەسەڵات نامێنێت و تەسلیمەکرێ بە کەرتی تایبەت باشە کە دەوڵەت و کۆمپانیاکان ڕاستی لە دنیای ئێستا ناتوانین لە یەکتری جیا بکەینەوە باشە و تەنانەت دەسەڵاتی کۆمپانیاکان زۆر زاڵترە بەسەر دەوڵەتە چی دروستە بێت هەمیشە ئەو وتە دووبارەیە هەیە کە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئەمە بەس تەنها بۆ ژیانی شەخصی خۆمان ڕاست نییە ئەمە بۆ دەوڵەت و حکوومەتیش ڕاستە ئەو کاتێک کە کەرتی تەندروستی گشتیە دەوڵەت دەسەڵات زۆرترین هەوڵی خۆی ئەدات کە پاراستن وەکو یەکەم لاین ببینێت باشە چونکە کەمتری تێ ئەچێ وەکو لە چارەسەرکردن باشە بۆ ئەوەی کێپارەیەکی کەمتر لە تەندروستیە خەرج بکات ناچار گرنگی بە پاراستنەدا و ئەو ڕێگە چارانە ئەگرێتە بەر کە وا ئەکا ئینسان کەمتر نەخۆش بکەوێت بەڵام ئەمە لە بەرامبەرە لە کەرتی تایبەتە بە پێچەوانەوەیە کاتێک کە کەرتی تەندروستیە بێ بە تایبەت نەخۆشێکی زیاتر یعنی قازانجی زیاتر کەواتە ئێمە پێویستیمان بە نەخۆشی هەیە بەردەوام بۆ ئەوەی قازانج لە کەرتی تەندروستیە بەرهەمبێنین زیندووبوونەوەی ڤایرۆسێکی غەریب و حساسی وەکو ئیبۆلا لە دوای قەڕنێک لە ناوچوونی لە ئەفریقایە بەڕاستی جێگەی پرسیارە کە پرسیارێکی زۆر زۆری بە دوای خۆیان هێنا و چەنەها نەخۆشی تر کە وا دەئەمرێت کە نەخۆشی دروستکراوی تاقی دەبن ڕاستیەکەی لە ناو سیستەمەیە ئێمە ناتوانین دەستمان بە داتای پێویستیش بگات یعنی بۆ داتای تەندروستی والله هێشتا هیچم نەوتووە پێنجەکەی زیادەشم بنە مۆزوعەکەش لێ پشرانم ڕاستیەکەی ئەو کاتێک ویستم کۆمەڵێک داتام لەسەر کوردستان دەستکەوێت بە تایبەت وەکو کوردستان نیمانە لەسەر عێراقیش کۆمەڵێک داتامانەیە کە بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO هەموو کاتێک پێمان هەیە ڕاستیەکەی ئێمە پێویستمان بە داتای دەقیقتر هەیە بۆ ئەوەی تێبگەین تەناقوزەکانی ناو ئەم سیستەمە چین کێشەکانی ئێمە کێشەی ئینسان لە ناو سیستەمەیە چییە بەڵام خۆشبەختانە هەر بەو داتایی کە خۆیان پێمانەدەن بای ئەوە نییە کە تێبگەین تەناقوزەکان چین باشە هەر بە داتاکانی خۆیان نەتوانین تێبگەین کە بەڕاستی کێشەی خەڵک بەعام و کێشەی تەندروستی ئێستا لەکوێیە مەترسێکی تری بە تایبەتی بوونی کەرتی تەندروستی کە من لێرە بابەتەکەم زۆر سپێسیفای کردووە بۆ ئەوەی کە لەو دەرەنجامانە بکۆڵینەوە کە لە بە تایبەتیکردنی کەرتی تەندروستیا دروستە بێت گەرناخۆ بە تایبەتیکردنی کەرتەکانی تریش کێشە و معاناتی زۆر بۆ خەڵکێنێ دڵنیام کە لە هیچ کاتێکە بەقەدەر ئەم چەند ساڵی ڕابردوو گوێتان لەوە نەبووە کە کەسێک ئەندامێکی بۆ چێنرێت کەسێک ئەندامێکی بۆ ئەکڕێت باشە بە پارەیە کە پارەیەکی خەیاڵیە و هەمیشەم بازارێکی ڕەشە باشە بەڵام سیستەمەکە خۆی دامی ئەم جۆرە لە شێواز و میکانیزمی تەندروستیەکات ئێمە لە ناو دنیایەکە کە هەموو شتێک لەسەر قازانج بێت و ئینسان پێداویستە سەرەتایەکانی خۆی نەبێت و کەسێک ناچار بێ بەتایبەت لەم قەیرانە ئابووری 4 ساڵی ڕابردوو من کە ئیشەکەی خۆم لە ناوەندی تەندروستیەکانە لە چەندین شوێن بینیومە کە کەسێک هاتووە ئەندامێکی جەستەی خۆی فرۆشتووە بە کەسێک باشە خۆ ئەمە بە قانون و بە یاساکانی خۆیان ڕەت کراوەتەوە بەڵام قانون و یاسا چی لە دنیاە کە کات کە قانون و یاسای تایبەت بە خۆی هەیە ناتوانێت قانون و یاساکانی WHO چوزانم جارنامەی مافەکانی مرۆڤ ئەمانە هیچ کاریگەریەک لەسەرەوە دروست ناکەن کە تۆ ژێرخانێکت دروست کردووە کە تۆ مۆدلێکی بەرهەمهێنان کار ئەکات لە ناو ئەم سیستەمەیە کە پەیوەندی ڕاستەخۆی بە قازانجەوە هەیە هەموو شتێک بە قازانجە خوێنرێتەوە باشە باندی گەورەی مافیایی دروستە بێ کە ئەندامەکانی جەستە دەرەهێنن و دڵنیام هەمووتان ئەو ئۆتۆمبیلی کە کۆمەڵێک خەڵکی وابزانم دەربەنیخانی تیا بوو کە زۆریان کوژرا بوون هەندامەکانی جەستەیان دەرهێنرا بوو کە هەموو چەند ساڵێک نییە بەڕێ ئێستا وەم قەزیەیە بەڕاستی وەکو پێویست قسەی لەسەر نەکراوە قەزەیەکی زۆر مەترسیدارە کە لە هەر وڵاتێک کە ئەتەندرێتەوە بۆی بەڕاستی یعنی چۆن بڵێ ئیمەرجەنسیە یعنی کەیسێکی تاریئە کە پێویست دەکات جارێکی تر پێداچوونەوە بە قانونەکان بکرێت کە ئەمە ریفۆرمێکی بەسیتە دەسەڵات لێرە ئەمەش ناکات لە کاتێکە لە هەموو دنیاشە هێشتا ئەم کێشانە هەر هەن
کێشەیەکی تر کە هەر پەیوەندی بەوانی ترەوە هەیە کە هەر پەیوەندی بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی و هەیە ڕاستیەکەی کە پێشتریش قسەم لەسەر کرد بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی ئیتر بەمانای ئەوەیە نەخۆشێکی زیاتر یعنی قازانجی زیاتر کەواتە ئەگەر ژینگە شوێرانە بێ ئێمە جارێکی تر لە کەرتی تەندروستی ئیستثماری قازانجی خۆمانەکەینەوە یعنی کۆمپانیەکانی دەرمان جارێکی تر بە وێرانبوونی ژینگە ئیستثمارەکەنەوە بەوەی کە بەڕاستی ڕێژەی نەخۆشی زیاترە بێت کەواتە پێویستمان بە دەرمانی زیاترە کەواتە پێویستمان بە پێداویستی سەحی زیاترە کەواتە قازانجێکی زیاترمان هەیە یەکێکی تر لەو شانێک ئەمە قسەی لەسەر بکەم ئەوەیە کە زۆر جار قسە لەسەرواکەین ئێمە کێشەی قانونمان هەیە ئەگەر قانون بە قانون ئەم شتانە تحدید بکرێت دیاری بکرێت ئەوە ئیتر ئێمە ڕزگارمانە بێ ئێمە کێشەی ئەومان هەیە کە دەوڵەتی کوردستان نەیتوانێت قانونی پێویست بەم قەزیانە دروست بکات باشە لە ڕاستیە ئەو قانونی کە جیهانیە کە گوایە هەموو جیهان لەسەری ئەڕوات کە جەڕنامی جیهانی مافەکانی مرۆڤە بە فریز هێناومەتەوە لە دەقەکەوە ستانداردی ژیانکردنی شیاو بۆ تەندروستی و خۆشگوزەرانی بۆ هەموو خێزانێک بە لەخۆگرتنی خزمەتگوزاری تەندروستی و مافی سەلامەتی ژیان لە کاتی هەر نەخۆشی نەتوانکاری کەسێک کە توانێت کاری ئامێنێ یان کەنی نەبوونی هەر پێداویستیەکی پێویست بۆ ژیانکردن لەو بارودۆخانی دەکەونە دەرەوەی دەسەڵاتی کەسەکە ئەمە بە قانون ڕێکخراوە کاتێک کە تۆ تووشی نەخۆشیەکە بیت تێچووی چارەسەرکردنی ئەم نەخۆشیە زیاترە لە توانای خۆت لە قودرەتی خۆت لەوەی کە تۆ ئەتوانی بیدەیت پێویستەکات بۆ دابین بکرێت بەڵام کێ دابینەکە چۆن دابینەکرێت عقوبەکان چین کاتێک کە دابین ناکرێت پەیوەندی ئەمانە پەیوەندی بە جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ نییە گرنگەوەی ئێمە جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤمان هەیە ئیتر چۆن ئەمانە تەطبیقەکەین هیچ کەس ئەمە نازانێت باشە یعنی ئێمە هیچ وڵاتێکمان نەبینیوە عقوبە درابێت لەسەر ئەوەی کە بیمەی تەندروستی بۆ حاڵەتەکانی خۆی دابین نەکردووە کە بەشێکی زۆر کەمە لە دەستکەوتی تەندروستی باشە کەواتە ئەم بە ڕێخستن بەپێی قانون و یاسا لە ڕاستیە هیچ نییە جگە لە وەهمێک کە بەڕاستی پەرلەمان لێرە بۆ بە وەهمێکی تر کە پێمان وایە ئەگەر لە پەرلەمانەوە دەستکاری کۆمەڵی قانونی یاسا بکەین ئەوەی تر کێشەکانی کۆمەلگا هەلە بێت بەڵام بەڕاستی بناغەی ئابووری سیاسی کۆمەڵایەتی چۆندا ڕێژراوە بەم شێوەیە ڕاتەڕێوە باشە ئەو هەموو قانونەتون دەکرێتەوە لەسەر کوشتن بەڵام لەبەرەوەی بارودۆخی ماتریالی و ژینگەیی پێویستی هەیە کەم نابێتەوە ڕێژەکەی ئەسان کۆمەڵێک داتا ئەیسەلمێنن کە ڕێژەکەی زیاتری شەبێت کەواتە چارەسەری ئەم کێشەیە بە قانونیش ناکرێت جارێکی ترە گەڕێمەوە سەر عێراق و بەراوردێکەکەم لە بینی عێراقی ساڵی 1970کان ئەو کاتێک دەسەڵاتێکی سەرمایه‌داری دەوڵەتی لەسەر حکومە و بەرامبەر ئیمپریالیزمی جیهانی وەساوەتەوە ڕێگری ئەکا لەوەی کە کۆمپانیاکانی دەرمان و کەرەستەکانی تەندروستی پەل لە بەهاژن بۆ ناوچێ ئەو بودجەیەی کە لە ساڵی 1970 عێراق بۆ کەرتی تەندروستی تەرخانی کردووە 450 ملیۆن دۆلار بووە باشە کە لە دوای 10 ساڵ باشە لە تقریبا لە ساڵی 1990کانە کە دوای ئەوەی جەنگی کەندا و دروستە بێ دوای ئەو هەموو کێشەیە لە عێراق دروستە بێ بودجەکە بزەوت حساری اقتصادی دروستە بێ بودجەکە کەم ئەبێتەوە بۆ 22 ملیۆن دۆلار کە 5% داها ئەو بودجەیە ناکات کە لە ساڵی 1970 بۆ کەرتی سەحە تەرخان کراوە باشە و ئەم هاوکێشەیە بەس تەنها بەراوردکردنی بودجەکە نییە لەگەڵ خۆیە ئەم دابەزینە ئەم کەمبوونەوەی بودجەی تەندروستی لەگەڵ خۆیە چەندین نەخۆشی وەکو کۆلێرا و مەلاریا و تایفۆید وەرزان حملەی ماڵپای پێوترێ ئەمانە لەگەڵ خۆیە هێنە ڕێژەی مردنی مناڵ بەرزەبێتەوە ڕێژەی ناوەندی تەمەن لە عێراقا لە ساڵی 1970 65 ساڵە لە ساڵی 1990 دابەزێ بۆ 58 ساڵ باشە 7 ساڵ ناوەندی تەمەنی ئینسانی عێراقی دائەبەزێت باشە کە ئەمە بەڕاستی کاریگەرێکی زۆری لەسەر سەحەی گشتی کۆمەڵگا هەیە ئەمە جگە لەوەی کە لە ساڵی 2003
لە سەدا 12 خەستەخانە گشتیەکان و دوو گەورەترین تاقیگەی عێراق کە لەو کاتەیان خاوەنی بووە لە ناو ئەچن بەهانی ئەوەی کە گوای عێراق خاوەنی چەکی بایۆلۆجیە کە نەشبوو باشە ئەم دابەزینەی کواڵەتی و بودجەی کەرتی سەحە لە عێراقا بەڕاستی لە ساڵی 1970کانەوە دوای ئەوەی کە عێراق ئەم قەیرانانەش تێپەڕێنێ کە بەڕاستی هەمیشە لە قەیرانی بەردەوامایە بەڵام هەرگیز نەیتوانی بگەڕێتەوە و بە نیوەی ساڵی 1970کان بتوانێت پێداویستی خزمەتگوزاری تەندروستی بۆ خەڵک دابین بکە کە من پێم وایە وەکو خۆم ئەمە بەشێکە لەو هۆکارانی کە خەڵک ئێستا ئاوات و خەون بەوە ئەبینێتەوە کە دەسەڵاتێکی وەکو حیزبی بەعث بەو هەموو فاشیزمەوە بەو هەموو دیکتاتۆریەتەوە جارێکی تر حکمی بکاتەوە کە بەڕاستی ئەمە مەترسێکی گەورەشە. کاتێکی وام نەماوە باسەکە ئەمەوێ بەستەنها دەمێکەکە تەواوە ئۆکەی بەس ئەمەوێ کۆی بکەمەوە باسەکەم لە چەندە ڕێکا کۆ بکەمەوە لە سەرەتای باسەکەەوە ویسم بەراوردی کەرتی گشتی سەحی تەندروستی بکەم لەگەڵ کەرتی تایبەت باشە ئەم بەراوردەمان کرد بەڵام ئایا بەدیل ئێمە کەرتی تەندروستی گشتی ئەجارێکی تر نابێگومان چونکە سەرمایه‌داری دەوڵەتی بۆ خۆی هەڵبژاردن نییە بۆ ئێمە و ئەسڵەن پراکتیکەڵ نییە یعنی واقعی نییە لە ناو دنیایەکی لەم شێوەیە هیچ دەوڵەتێک و هیچ لۆکاڵێک ناتوانێت خۆی بپارێزێت لەو مەترسیانی کە سەرمایه‌داری نیۆلیبرالیزم دروستی کردووە ڕەنگە تا ماوەیەک بتوانێت مقاومە بکات وەکو ئەو نمونانێکی هێنامانەوە بەڵام ناتوانێت درێژە بەخۆی بدات باشە کەواتە وەهمێکی گەورەیە ئەگەر پێمان وابێت ڕەنگە ئیمکانی ئەوەی تیابێت بڕێک دەست بەو کەرتی سەحەیە و بگرین کە ئێستا لە بەردەستمانە بەڵام ڕاستی ئێستا ژمارەی خەستەخانەکانی تایبەت لە سلێمانیە کە بەس تەنیا ئاماری سلێمانی دەستکەوتووە لە نیوە زیاتری خەستەخانە گشتیەکانە لە کاتێکا خۆم لە ناو خەستەخانە گشتیەکانە بووم ئەزانم کە چەند کواڵەتی دابەزیوە و ناڕاستەوخۆ بە دابەزاندنی کواڵەتی خەستەخانە گشتیەکان جارێکی تر خەڵک ئەنێرێتەوە بۆ کەرتی تایبەت و ئەمەش ڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەیە هەموو دەسەڵاتدارەکان یعنی ئەگەر ڕاستەوخۆش نەبێت ناڕاستەوخۆ پەیوەندیان بەو خەستەخانە تایبەتانەوە هەیە کە دروست بێت کە ڕێگەیەکی خۆشیشان باشیان زۆر باش کە ئەگەر هی خۆشیان نەبێت بۆ بازرگانەکان کردوێتەوە کە کەرتی سەحی بە شێوەیەکی یعنی زۆر مەترسیدار لەم وڵاتەیە بە تایبەت ئەکرێت و قەزیەش نییە ڕاستەکەی هێشتا نەبووە بەجێگەی قەزی ئێمە و ناڕزایەتیشی بە دوای خۆیانە هێناوە کە ئەمە جارێکی تر بەڕاستی مەترسیدارتر لە بەتایبەتیکردنی کەرتەکان و هێشتان کە ئەم ڕێگریانەش نییە لە بەتایبەتی بوو کەرتی گشتی بەڵام هێشتا بە کەرتی گشتیش ئێمە ناتوانین بڵین کە توانیمانە ینی ئۆپتیمەم ینی تەندروستی گونجاوی کۆمەڵ دابین بکەین چونکە بەهۆی ئەو هۆکارانی کە پێشتر باسمان کرد ناتوانێت خۆی ڕابگرێت نەخۆشی وەکو پێویست ئەتوانێت پێداویستەکان دابین بکات باشە بەڵام ئەمە بە بەراورد بە کەرتی تایبەت یعنی چۆن بڵێ بەحەو ئاو شۆراوەتەوە باشە بەو مەترسیانی کە لە کەرتی تایبەتە دروستە بن ئەگەر هەڵبژاردن لە نێوانیانە بکەین بێگومان کەرتی گشتی باشترە لە کەرتی تایبەت بەڵام لە بەرامبەری ئەمەیە بزەوت هۆکاری ئەو پاشەکشەیەش نەبوونی ئەو بزوتنەوانەیە کە بەڕاستی پێویستەکە هەبن یعنی کەرتی بە تایبەتیکردنی کەرتی گشتی بەدەر لە هەر ئایدۆلۆژیایەک بۆ خۆی پێویستی بەوە هەیە کە بزوتنەوەیەکی ناڕازی بە دوای خۆیان بێنە کە نەیهێناوە باشە؟ کۆتایی باسەکەم ماوە هێشتا نەگەشتم بە کۆنکلۆژنەکە لەمەوە دین بەو دەرەنجامی باشە لە ناو دنیایەکی لەم شێوەیە و من وەکو خۆم ئەتوانم تەرحی سیستەمی تەندروستی کۆمەڵایەتی بکەم کە پێم وایە لە کۆمەڵێک لە وڵاتانی دنیا تا ئێستا تاقی کراوەتەوە بەڵام هێشتان ئەویش نەگەشتووە بە دوای نمەتی خۆی بۆچی چونکە بەڕاستی هەتاوەکو مۆدەلی بەرهەمێنانی سەرمایه‌داری بێت هەتاوەکو تاکە بەها قازانج بێت ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک گەرەنتی سەحە و تەندروستی ئینسان بکەین لەناو ئەم دنیایە کەواتە بۆ ئەوەی کە پێشنیاری یان
چوزانم طرحی شێوازێکی تر و میکانیزمێکی تر لە کەرتی سەحی بکەین بێگومانە بە قسە لەسەر گۆڕینی ئەو سیستەمە جیهانیە بکەین کە دوایین قۆناغی سەرمایه‌داری کە نیۆلیبرالیزمە و ئەبێ ڕیشەکانی دەربهێنرێت و ئەبێ مۆدێلی بەرهەمێنان گۆڕانی بەسەرابێ بۆ ئەوەی ئینسان بتوانێت پێداویستی سەحەی گونجاوی هەبێت کە ئەمە بەشێکە لەو مەترسیانەی کەرتی تایبەت و بە تایبەتیکردنی کردە گشتیەکان ئێستا لەسەر ئینسانی لە دنیا دروست کردووە. زۆر سپاس. دەستان خۆش بێ ڕاستێکی زۆر شتان لە فڵ من کردەوە دەستیەوە خۆش بێ سپاسی هاوڕانە ئەەکەم سپاسی بەشداربووانە ئەەکەم بەڕاستی لە ڕۆژێکی هەینی ئاوایە لە شاری کەلار کە بەڕێگا هاتین خەڵک لە سەیران بوو ئێوە لەو سەیرانەتان خۆش بوون و هاتوون بەشداری لە مناقەشەی گفتوگویە کاکەن کە بە بۆنی یەکی ئایارەوە هەڵبەتە ئەگەر چەند ڕۆژێکی ماوە بام لە ئێستاوە پیرۆزبایی یەکی ئایار لە هەموو هاوچینەکانمانەکەین لە شاری کەلار و سەرجەم دنیا. ڕاستەکەی ئەو هاوڕێیانە لەباری مێژوویەوە هاوڕێ ناجی کە پێشتر قسەی کرد و هەروەها هاوڕێ دەشنێ کە لە سەرکەرتی تەندروستی قسەی کرد چوونە سەر کۆمەڵی خاڵی زۆر گرنگ و ژیانی کە بۆ ئێمە زۆر گرنگ بوو باسی کۆمەڵگە و باسی ئەو ڕووداوانی کە ئێستا لە کۆمەڵگەیە ئەگوزەرێ لە ذهنی خۆمانەوە قسە نەکەین بەپێی ئەو وەزعیەتی کە ئەگوزەرێ لە دنیاە و خەڵکی کوردستانیش یا خەڵکی عێراقیش ڕوبەڕووی چه سیستیمەکەبنەوە ئەلێرەوە هەڵسەنگانی بۆ بکەین. من لێرە بۆی ئەوانەی ئەوان دووبارە نەکەمەوە ڕاستیەکەی ئەمەوێ باس لەوە بکەم کە لە عێراقا لە دوای 2003 بە تایبەتی کە هەڵبەتە وەکو هاوڕێ دەشتێ ئیشارەتی پێکرد لە ساڵی 91ەوە ململانەی نێوان نیولیبرالیزم و با بڵین ئەو مۆدێلەی کە لە جیهانە باو بوو کە لە ئەتیحادی سۆڤێتی با بڵێن ئەڕوخێت و دوایی ئەو وڵاتانی پەرچەکرداری بەرەکەوێتەوە لە وڵاتانی عەرەبی و میسر و عێراق و ئەو وڵاتانی کە بە ناوی شۆرشە و بە ناوی شۆرشی قەومی ئیشتراکی و شتانەوە کۆمەڵک لە دەستکەوت بەدەست هاتبوون وردەوە لە نیولیبرالیزم هەنگی بەوانی شەڵچنی و لە دەستی خەڵکی سەنەوە. هەڵبەتە ئەو ریفۆرمانی کە پێشتر کراوە لە خۆ ڕابڕووی نەیاوە پێیوەست بووە بە بزوتنەوەی کرێکاری بەهێز و سەندیکا کرێکاریەکان کە لە ساڵەکانی با بڵین سیەکان و بیستەکانەوە دەست پێکا هەڵبەتە لە میسر زۆر کۆنترە و لە عێراقەوە لە سیەکانەوە سەر دەردێنێ و دروستبوونی ئەحزابی چەپ و شیوعی ئەو شتانە ئەمە شێوازێ بووە لەوەی کە هەر حیزبێکی سیاسیە هەر حیزبێکە بێوێ ئەم دەنگە ناڕەزایەتی شەقام کردکاتەوە ئەبێ کۆمەڵی ریفۆرمی بە چەشنیە بکە کە بەراوردکاری بفێگەل مێژووی ڕابردووی خۆیە بە دەستکەوتێکی زۆر گەورە بژمێرێ. ئێمە بینیمانەوەکو ئەو هاوڕێ باسی کرد ئامارەکان زۆر بەڵام لە دوای ئەوەی کە با بڵین سەرمایی دەوڵەتی لە عێراقا وردە پاشەکشەیەک لە ساڵی 90 لە ساڵی 1970 عێراق دەستکاری کردی بە تایبەتی بڵین کارگەشتەکان بەشێکی ئەفرۆشێ لەژێر ناوی قتاعی مختەڵەت یا تێکەڵاو ئەوانە زۆرێک لە کارگەکان ئەفرۆشێتەوە بە کەرتی تایبەتەوەوانە وردە عێراق قوبوڵی ئەو سیستەمە جیهانیەکە کابێت دەرگای بازار بکاتەوە بۆ بازارکردنی عێراق. دوای ئەوە کە سیستمی سەرمایه‌داری هەڵبەتە بەمەوە مل نایەت و دەیەوێت زۆر زیاتر دەرگای بۆ بکرێتەوە تەداخڵێکی زیاتر لە بازاری عێراقا بکە ساڵی 90ەکانی و بە تایبەتی لە دوای ڕاپەڕینی کوردستان ئەو فەزای گەورەیە ئەکرێتەوە بۆ نیولیبرالیزمی جیهانی و لەژێر پەردەی ئەوەی کە ئیدارەتی حکومی لە کوردستانە ئەکشێتەوە حزابەکانی کوردستان حزابە ناسیۆنالیستە بۆرژوازیەکان ئەو دەرفەتیان زۆر بۆ واڵا ئەبێ کە بێن هەرچی کەرتی بۆ نمونە هەرچی کەرتی کارگەکان و ئەو شتانەیە کەرتی گشتی تاڵانی کەن بە ناوی ئەوەی ئێمە هینی حیزبی بەعسە بە ناوی ئەمە هینی با بڵێن موڵکێتی دەسەڵاتە نازانم چییە ئەمە هەر لە خۆی ڕووی نەیاوە لە عێراقا. ئەمە بەشێکە لەو پرۆسەیە کە ئەوان زەمینە سازی بکەن بەڕاستی هەر لەو کاتەوە هەتا ئەم ڕۆژەشمان کە بۆ 20 چەند ساڵە ڕوە
زەمینەسازی دروست کرێ کە ئەو شتانە بە ناچاری خەڵک ئەگەر لە سەردەمانێکە بە بەلاش دەستی کەوتێ بۆ نمونە ئەگەر خەستەخانەکان بێ مەکتەبەکان بێ یاخود کارەبا بێ کە زۆر هەرزان بۆ کە بەنزینی ڕۆژانی سیارەکەی بوو بێ هەر ئەو پێداویستانی کە ڕۆژان دەسێکەوێ بە شێوەیەک لە شێوەکان بە دەعمی حکومی کرابێ و کاتانە پاشەکشێکی زۆر گەورەی لێبکرێت ئەوەی ئەمێ لێرە ڕاستەکەی ئیشارەتی پێبم پرۆژەیەکە کە لە ساڵی 95ەوە بە پشتیوانیکردنی حکوومەتی عێراقی ILO کە منەظەمەی کاری نێودەوڵەتی لەگەڵ ئومەی متحیدە کە بەشێکە لە ئومەی متحیدەش لە نەتەوەیە گرتوەکان لەگەڵ حکوومەتی عێراقی و کاتەیە و لەگەڵ نقابە کرێکارەکانی کە سەر بە حکوومەتی عێراقی بوون پرۆژیان هەبوو بۆ مەسەلەی چارەسەرکردنی کۆمەڵێک لەو کێشانی کە بڵین هەوڵیان ناوە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە هاوکاری یەکتری بکەن بەنای لەژە پەردەی ئەمە ئەو کاتانە خۆمان نەزانین نەقابە کرێکارەکان سەربەخۆ هەر نەبوون و لەژە دەسەڵات خۆیان بوون و هەرچێک دەسەڵات و توێتی ئەوانژ ئیمزایان کردووە هەر بەپێی ئەو راپۆرتێکی ئێستا لە بەردەستی منایە بە عەرەبی و بەشێکی لەو ئامارانەی کە بڵین من کردومە بە کوردی بۆەوەی کە لەم سیمیناریا بەکاری بێنین ڕاستەکەی ئەم پرۆژەیە من بە باشمان زانی ئێمە وەکو ئەم دەستەی یەکی ئایاری ئەمساڵ و لەگەڵ هاوڕێکانمانە کە بۆ ئێمە ناردۆ لەلایەن ILO ئومەی متحیدەوە بۆ نەقابە کرێکارەکان بۆ پێی کە من نوێنەری نێودەوڵەتی ڕێکخراوە کرێکاری جەماوەرەکان بە نمونە اتحادی مەجالس و نەقابەتی عومالی عێراقی لە ئاسی جیهانە ئەم پرۆژیان بۆ نردوین بۆی تاوتویکی هێشتا پرۆژێ مسۆدەی وەکو خۆیان باسیەکەن پرۆژەکەش هەر بە ناوی بەرنامەی نیشتیمانی بۆ کاری گونجاو لەژێر دروشمی عێراق هەڵسانە و چاکسازی ئەوان مەبەستەکان لەوەیە ئەیانوێت ڕاستەکەی 2003 کاتی ئەم دەرگایە واڵا بوو و خەڵک لەمسی ئەوەی کرد کە کەرتی تایبەتی و سەرمایەداری لەم وڵاتەیە هەمووی ئەبێتە خوێنمژێک و بەسەر ژیانیانەوە ئەمان هێنن وەک پەردەی ڕاستە و خۆ ئێن بەسەر ئەو مێژووە کە هەتا 2014 کە چی ڕۆیە لەو قەیرانەوە حسابی ئەو کەن کە عێراق بینەوە ئەمارەکرێت و ئاوادانەکرێت و جایکە ئیسلاحەکرێت کە لە دوای شەڕی داعشە هەڵبەتە ئەمان بۆ ئەبکاراکەن ئەوان زۆر بە ئاگان لەوەی کە ئەو فەسادی ئیداریە و ئەو شێوازانی کە لە عێراقا براوەتە سەر هێندە شەرمەزاریە ڕاستیەکەی بۆ لیبرالیزمی جیهانیش بە دەرەجەیە کە ئەوان درشیان بەمە کردووە لە عێراقا بەو وەزعی کە ئێستا ئامارەکانتان بۆ خوێنمەوە ئەگەر ئاوا بڕوە ڕاستیەکەی باسکردن لە ئیسلاح گەمژەیی تۆ هەمان ئەو دەسەڵاتی کە 13 یا 15 ساڵی ڕابردوو ئەو وەزعی لە عێراقا خۆڵقانەوە هەمان شێوە ئەهێنی کۆمەڵێک داهێنی بەراوردیەکەی ئەو فەسادی کە هەبووە دووقات بووە لە دوای 2014 ئەو وەزعی بێکاری و ناداری و هەژاری خەڵکی عێراق چی بۆ دووبارەهی لەسەر ئەمە بینای چاکسازیەکەی ئەمە وەکو ئەڵتەرناتیڤێکی سیستمی سەرمایەداری جیهانی و لیبرالیزمی عالەمی بۆ فریاکەوتنی ئەوەی لەم کۆمەڵگەیانەیە شۆڕشێک ڕوونەیە بۆی لەم کۆمەڵگەیانەیە بە ئاگاهاتنەوەیەکی چینایەتی ڕوونەیە بۆی ئێمە هاتین ڕاستیەکەی لەم یەکی ئایارە لە باتی بچینە سەر شەقامەکان کە هەستەکەین بزوتنەوەی کرێکاری زۆر لەمە خەفڵجیتر ئاگای لێ نییە زۆر هێنراوەتە ئاستێکی ئەوەنە وەزعێکی خراپەوە کە بەس بەرگری لەوە کاکە سەرپەنایەکی هەبێ ئیشی تیا بکە بەم دەرەجانە ئەم ئامارانەش ئەوە مامشانیان کە ئەوەی کە ئەیبینین لاوازی بزوتنەوەی کرێکاری لە وڵاتەیە سەبەبی ئەمانەی ئەو پرۆژەیە کە خودی ئەو کەسانی خۆمان بەدڵسۆز و خۆمان بە ئاگا چینایەتەکان نەزانین هێشتا لەسەر ئەمانە کارمان نەکردووە هاتوین لەسەرەوە کارەکەین کە ئەمانوێت بە کرێکار بڵین سەرمایەداری خراپە و تەواو بۆ کرێکاریش ئەزانێت سەرمایەداری خراپە بۆ مناڵێکم کۆمەڵگەیە کە هیچ نازانێت لە ئەلفوبێ اقتصاد و سیاسەت و شتانە ئەزانێ ئەم سیستمە ئاوهایی ناگوزارێت جوێن ئەیە قسە ئەیە لە کەناڵەکانە بەڵام ئێمە بین لەسەر ئەم ئامارانە چۆن قسەکەین چۆنی بەراوردێکی بکەین بۆی لە هاوچینەکانمان تێبگەین ڕاستەکەی چۆن ئەم پرۆژەیە ڕەتکەینەوە کە ئێستا ئێمە ڕاستیەکەی پێش هەر شتێک کە لەگەڵ ئەوانە مناقەشەمان کردووە ڕەتمان کردوێتەوە بەیاننامەشمان نووسیوە ئامادەمان کردووە کە ڕێکخراوە کرێکاریەکانی عێراقی تریش بڵین چەند نقابێکی گەوری عێراقی هەیە هەتا ئەوانی کوردستان ئەگەر چی ئەوانی کوردستان هەتا ئێستا نقابەی کرێکاری سەربەخۆمان ئەگەر هەبێ چەندانەیەکە یان هەر نییە یا ڕێکخراوی کرێکاریان بیناسازیەک شتێک لەو بابەتە خۆشمان نەزانین لە درێژایی تەمەنی ڕابردووە هەر حرەکەت هەیە لەمانە سەری هەڵاگە سەرکوت کراوە بەپێی ئەم ئامارانەی
نووسنگەی ناوچەیی دەوڵەتە عەرەبیەکان کە لە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئامادەی کردووە نووسە بۆ بیرروڕاگۆڕینەوەی هەڵبەتە ئەم پرۆژەیە لە سێ لانی کارەکانی دەستنیشانەکە ئەویش مەسەلەی کە داناوە بە ئەرکە دەستبەجیەکانیان لە 2009 بە 2023 لەم سێ بوارە تەرکیزیان کردووە ئەویش ئەوەیە ئەبێ هەلی کاری گونجاو بدۆزرێتەوە هەلی کاری گونجاو و لە ڕێگەی چۆ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئەوان هەڵبەتە بەم وشانە هەری کار ینی سێ دیقەت بن سێ شتیان دەستنیشان کردووە بۆی هەموو پرۆژەکە لە بەرچاو بیرچێتەوە بۆی ڕابردوو بیرچێتەوە مێژوویەکە کە هەیە ئەو خبرەیە کە خەڵک دەست و پەنجەی لەگەڵانەرم کردووە لە 13 ساڵی ڕابردوو یا 10 ساڵ و 12 ساڵی لە 2030 بۆ 2014 هێناویانە ئەڵێ لە پێشە ئێمە بۆ دەست پێەکەین هەلی کاری گونجاو بۆ خەڵک پیاکەین دووهەم پارێزگاری دەستەبەری کۆمەڵایەتی یاخن مەسەلەی دانی بیمەیەکی کۆمەڵایەتی بۆ کەسانەی کە پێویستیان پێێتی هەڵبەتە لێرە ئەنوێ دەستکاری هەتا مەسەلەی بایەکەش بکەن بایەکەش نەمێنێ بۆ شێوەیە کەرتی تەندروستی وەکو جاران نەمێنێت تەنها بڵین ئەمانە هەمووی ئەو پەردانن کە ئەیانوێ با بڵین ڕابردوومان بیر بچێتەوە دەستین بە داهاتوو و لەژێر هەمان سیستم و هەمان کۆمەڵ و کۆبوونەوەیە کە پێشتر تاڵانی و بڕۆی عێراقیان کردووە سی هەمان دەست حکوومەت چی کارێکەکە حکوومەت ئەبێ لەو بینەیە هەوڵ بە یەکسانیەکی لە نێوان خاوەنکارەکان و با بڵین نەقابە کرێکاریەکان و یاخۆ ڕێکخراوە کرێکاریەکان و دیفاعکردن لەو مافانی کە خەڵک هەیەتی و ئەتوانێت بەرگری بکە هەڵبەتە ئێمە خۆمان نەزانین لە بەدێژایی بوونی حکوومەت لە عێراقایە لەم ناوچوانە حکوومەتەکان هێندە بەهێز نەبوون بتوانن بەرگری لە بزوتنەوەی کرێکاری بکەن ئەگەر چووکە خۆیان زانیویان هەر کاتێ بزوتنەوەی کرێکاری سەر هەڵ بدا ئەبێ بە سەبەبی ئەوەی کە ئاگایەکی چینایەتی دروست بێت کە بە خۆشیان تووشە بن لەگەڵ خاوەنکارەکانە و ئەمە خودی سیستمی سەرمایەداری ئاوا هاتووە هەموو هەوڵە ئەسلەکانی ئەوانیش ئەوەیە ئەوەی ئێمە ئێستا کاری لەسەرەکەین ئەو بەشداری کۆمەڵایەتیە کە چۆنچۆنی هەموو پێکەوە بین وەکو بزوتنەوەیکی هێزی چینی کرێکار و خەڵکانێک کە بەژمەینەتیەکەیان بۆ مینێتەوە لەم بوارەیە چۆنچۆنی بەیەکەوە بەشداری لەم مناقەشانەیە بکەین هەڵبەتە عێراق بە وڵاتێکی سەر و مامناوەندی داهەنگێ لە ئاستی گوزەران و ژیانە بەو وەزع خراپەش کە ئێستا هەژاری تیایە یعنی بەڵێ یعنی ئەمە یەکێکە لەو پێناسانەی کە سندوقی بانکی نێودەوڵەتی خۆی وا پێناسی عێراقەکە ئەڵێ ڕێژەی هەژاری لە 18.6 لە ساڵی 2012ە بەرزە بێتەوە بۆ 22.5 لە ساڵی 2014 ئەنی سێریکە لە ماوەی 2 ساڵە ئەم هەژاریە ئەمە هینی ئاماری بانکی نێودەوڵەتی خۆی ئاماری UN لە مانگی نوێی 2018ە ئەڵێ ڕێژەی لە 31.6 لە هێزی کاری عێراقی کرێکاران ئەوانەی کە کاریشەکەن هەژارن کە داهاتەکەیان لە ڕۆژێکە لە $3 زیاتر نا یعنی بەو دەرەجەیە کە بزانێت ستاندەردی جیهانی خۆی چۆنچۆنیە لە وڵاتێکە کرێکارێک هەتا ئەوانەی ئیشیشیان هەیە لە $3 تێپەڕ ناکەن بەهۆی توندوتیژی جەنگەوە ژماری ئاوارەکانجا سێریکە ئەم هەژاریانە ئەو هەر عێراق خۆیەتی کێشەکانیشی بۆ دروستە مەسەلەی جەنگ و مەسەلەیەوانەش یەتە سەر ئاوارەکە لە 2018 هەر ئاواری ناو عێراق خۆی 1,900,000 کەس ئەمە ئیزافە ئەکرێتە سەر چیکەش لەگەڵ 250,000 پەنابەری سووریش پێوەی پەیوەستە بێت مەبەستەکە لێرەیە لەم ئامارە و بەراوردکاریانەیە باسمان لە وڵاتێکە کەوانێن ئەم چاکسازی تیاکەن کە ئەم هەموو یەدەکی هێزی کارە گەورەی لەبەردەسایە ئەڵێ لە ساڵ 65 لەو خەڵکانی کە هاتوون تە ئێرە بەهۆی وەزعێکی خراپەوە کە لە عێراقان لە شوێنەکانیان ئاگوزەرە نانێ بگەڕێنەوە شوێنی خۆیان یعنی بمانە و نمانە ئەو شوێنانانی کە بۆ نمونە کوردستانە ئەم ئاوارانەتیایە ئێرەیان پێ پەسەندترە کە بمێننەوە کە بە شەرتێک ڕێژەی بێکاری لە ناو ئەوانە زۆرە هەڵبەتە لێرە هاتووە لە ساڵ 86 هەڵبەتە خۆی هەر ئەو هینا ئەو راپۆرتە باز دەواکە ئەڵێ ئافرەتان لە ناو ئەم ژماری لە ساڵ با بڵین
250,000 کەسەش کە هاتوون ئافرەتان زۆر بە شێوازێکی زۆر خراپ ئیستیغلال ئەکرێن و بە تایبەتی لەم بواری ئیستیغلالی جنسی و مناڵان بۆ کارکردن و زۆرم لێی زۆر ئیشی کە ئینسانیان پێکرێ. هەڵبەتە من بۆی ئەمانەتان بۆ خوێنمەوە زۆر کەس لە وڵات لێرە لە کوردستانوانە پێی وایە وڵاتانی جیهانی دەرەوە ئاگان لێ نییە لێرە چێ گوزەری، ینی زەلام نییە بەو پێی من لە دەرەوە ئاژیم زەلام نییە یەخەم نەبێ بڵێ کاکە ئەمانە بکەن بە راپۆرت پێیان بڵێن ئەمە چیە گوزەری ئەکو وایە ئەوە لێ کابرا ئاگای لێ نییە ئەمان بەدزیەوە لە وەزعاکەن. ئەمە ئەو ئامارانەیە کە UN خۆی کردوێتەوە، ئەو ئامارەش نییە کە لێرە هاوڕێ دەشنیە هاوڕێ کارزانێ هەر کەسێکی کە لەم کۆمەڵگەیە بڕاتە دایرەکان دەستی ناکەوێت. ئەوان بە ورد و درشتی ئاگایان لەم مۆزوعانەیە و ئێمەمانەیە ئەو فەزاحەتە پیشانبین کە خودی سیستمی جیهانی پشتیوانی لەم سیستمانە ئاکا کە لە وڵاتان ناگوزێت هەر ئاوا لە خۆ ڕادروست نەبووە. لە ساڵ 86 داهاتی کوردستان بە تایبەتی لە ساڵ 86 پشتە بەستێ بە نەوت ئەو بینیمان مەسەلەی دابەزینی سعری نەوت لە 2014 کوردستانی خستە ئەزمێکی اقتصادی گەورەوە. بەپێی ئاماری چاوەڕوانکرای بانکی نەودەلی لە 2018 ئاوادانکردنەوەی عێراق پێویستی بە 88 ملیار دۆلار جاسەیری کرد. هەتا 2014 عێراق ملیارها دۆلاری تیا سەرف کرا بە نای ئاوادانکردن. سەر لە نوێ بانکی نێودەوڵەتی خۆی کردوەوە دیسانەوە پێویستمان بە 88 ملیار دۆلاری ترا. جاسەیری ئەم نەزیکبەربوونەی پارە و سەرمایە کە لە وڵاتێکی پچکۆلی وەکو عێراقا بۆ سەرمایی نێودەوڵەتی چی ئەکا؟ هەڵبەتە عێراق خۆی ئیمکانێتێکی ئەمەنە زۆری هەیە پێویستی بە قەرز نییە لە ڕاستیە، بەڵام ئەم بانخانە هاتوون ئەمانە بۆ نمونە ئەومان یەتە پێشچاو کاتێ شەڕی داعش دروستەکرێ، کاتێ شەڕی ناوخۆ دروستەکرێ، کاتێ شەڕی ئەملاو ئەولای بۆ دروستەکرێ، شەڕی پەکەکەی بۆ دروستەکرێ، شەڕی ئەنواع وەشقاڵی بۆ دروستکراوە لە وڵاتەیە. ئەمانە سەبەبەکانی چییە؟ ئەمانە هەمووی ئەو تاجرە گەورە بازرگانانەی نێودەوڵەتین کە هاتوون بۆ مژینی خوێن و قازانجێک کە لە نەوتی ئەم وڵاتەیە لە داهاتەکانی ئەم وڵاتانە دەستیانەکرێت. طبعا ئەڵێ چاوەڕوان دەکرێت داهاتی عێراق بە ڕێژەی 6.2 زیاد بکات لە ساڵی 2019. ئەمە لە کاتێکە پێویستیشمان بۆ هەیە 88 ملیار دۆلار. ئەمە تەقدیرە هەڵبەتە جا تۆ بیری لێ بکەرەوە ئەو 88 ملیارە ئەبێت چەندی بتزرێت و چەند 88 ملیاری کەش پێویست بێت دوای ئەوەی لەبەرەوەی پارەکان بە هەدەر بڕا وەکو پێشتر من پێم وتم. ئەمە تەقریرەیەکە بۆ بیربردنەوەی ئەوەی پێشتر تۆ لە بالیەوە دەست پێکەین داعش هەمووی وێران کردەوە تەواو، یعنی وەکو وایە ئەم وڵاتە تەنها ئەوەی هەبێت. بەهۆی زیادی بەرهەمی نەوتەوە لە کاتێکە بۆ لە کاتێکە ئەم ڕێژەیە خۆی ئێستا بێ لە 6.2 لە کاتێکە لە ساڵی 2018 1.9 بووە ئەو وەزعی کە باسە کرد لە مەسەلەی چاکبوونی وەزعی اقتصادی عێراق. بە پەلەپەل تۆزێک بڕۆم بە سەروتر ئەڵێ هێزی کاری ئەو کەسانی کە لە کەرتی نەوتا ئیشەکەن هەتا ئێستا لە عێراقا بە پێی و ئامارانی خۆیانە لە سای یەکە، یعنی کرێکار ئەو بەشانەی لە عێراقا هەتا ئێستا لە کەرتی نەوتا کە بڕبڕە پشتی اقتصادی عێراقا لە سایەکی هێزی کاری کرێکاری عێراقی تیا بەشداری کردووە. بەرحاڵ بەو پێی کە ئەیانەوێت سیستمی لامەرکەزیە لە عێراقا پیادە بکەن هەوڵێن هەشت وەزارەتی عێراقی کارەکانی خراوەتە ئەستۆی پارێزگاکەن هەر بە پێی ئەو تەقریری کە هاتووە دەزوڵای پارێزگاکانەکەن کە خۆیان تەداخل لەو کارانە بکەن. هەڵبەتە ئەمانەش بۆیە ئەو فرسەتانیان بۆ دروستەکرێ ئەمە بەشێکی ڕەبتی بە تاڵانی و بڕۆیەکەوە هەیە، بەشێکی ڕەبتی بۆیە کە یانوێت لامەرکەزیەتێک پیادە بکەن کە هەر شارە و با بڵین ئەم چێشمەشێشمانی ئێستا لە بینی شارەکان هەر لە بینە کاتێک گەزانین کەرکووک ئەڵێ من فیدرالی مەوێ، فەسراڵێ من فیدرالی مەوێ، ئەوانی کە نەوتیان هەیە حەقم چیە بەسەروانی کە ئەمانەش کێشەی تائیفی و کێشەی لاوەچی و کێشەی دینی و چی دروست دەکات کە ئەمانە بەشێکە بن لەو داهاتووی کە لەم پرۆژانەیە هاتووکە ئێمە بۆچی ڕەبزمان کردووە. ئەمانی کە هەموو لە بەدەستیانەوەی لەمەشە بەهێزکردنی کردی تایبەتە تەڵام. عێراق ئەڵێ یەکێ لە کێشە هەرە گەورەکانی ئەوەیە
وەکو خۆیان باسیەکەن هۆی لە ساڵی 2004 بە بۆنەوە قەیرانەوە 800,000 هەلی کار لە عێراقا لە چی شوو یا تو بیری دێگەنەرەوە خۆی چەنی هەبوو 800,000 لە کاتی شەڕی ئەم قەیرانایە شەڕی داعشە 800,000 هەلی کار لە عێراقا ون بووە دیسانە ئەمەش بەڵێ 2004 دەی کە لەم ڕێژەی بڵین لە ساڵ 49 و بەپێی ئەو ڕێژەی لە ساڵ 49 لە عێراقا بڵین هێزی کاری ئەوانەی کە لەسەر کار ئیشەکەن لە ساڵ 49 و ڕێژەی بێکاری لە کوردستانە لە ساڵ 40 ئەو کەسانەی کە لە با بڵین هێزی کارن و کارەکەن ژمارەی بێکاران لە عێراقا گەیشتوتە 2.5 یعنی 2.5 ملیۆن لە ژمارەی دانیشتوانی ئامادە بەکار کە 20 ملیۆن یعنی چارەکێکی تقریباً بێئیش بووە ئەمە بەپێی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی 2018 ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگات لە ساڵ 6.5 پێش جەنگی داعش بوو بە لە ساڵ 14 لە 2016 لە ساڵ 25 دانیشتوان ئامادە بەکار یا لە بێکارن یا کاری دەستفرۆشی و ئەوە نیە کە بەتاڵە مەقنعی پێوە تێبارێن کارێکی لابەلایی یەکەن کە ئەمە لە ساڵ 25 خەڵک یعنی ئەمانە نەخراوەتە سەر و ژمارەیەکی پێشتر باسمان بەفعلی ئەمانە هەموو منافەسەی هێزی کارەکە لە بازاڕە ئەمانە کێشەیە بۆ هەڵبەتە ئەمانە زۆربەی ئافرەتان حسابیش نەکراون کە ژمارەیەکی زۆری ئافرەتان لەو مەجالانەیە هی نەکرێت ئەڵێ عێراق لە یەکێک لە دانیشتوانی گەنج دەژمێرێت لە جیهان دانیشتوانەکەی کە ئەوانەی لە تەمەنی 25 ساڵ کەمترن حەت تەنها لە 25 ساڵ کەمتر ڕێژەکان لە ساڵ 60 جا بزانە چ هێزێک چ سەرمایەک هەر وڵاتێ یەک تەداخل بکەم لەو ئاماری بۆچی لە عێراق ڕێژەی گەنج زۆرە یەکێک لە هۆکارە هەرە ڕیسەکانەوەی کە ناوەندی تەمەن لە عێراقا زۆر کەمە باشە یعنی ئینسان خێرا ئەمرێت و نامێنێتەوە لەوەی کە لە ناو هێزی کارا بمێنێتەوە باشە هەر بەجددی تەمەنی لەبەری تەندروستی نیە لەبەروی کەمترین پێداویستی تەندروستی نیە ڕێژەی تەمەنیش نزمە بۆیە ڕێژەی گەنج زیاترە لە هێزی کاریشە ئەو معلومێکی باشە دەسەخۆش بەرحاڵ ئەڵێ حتا چاوەڕوا نەکرێت ئەم ئامارە ئەوانەی کە ئامادە بەکار بوون لە عێراقا لە ساڵ 54 وەل 2015 لە ڕێژەی ئەو کەسانی لە 20 ملیۆنە بەرزە بێتەوە بۆ 32 ملیۆن لە ساڵی 2030 یعنی بێ ئامادەکاری بۆش بکرێت لەگەڵ ئەوەی کە ئەو بێکاری هەیە و ئەو هێزەکاری کە ئامادە بەکار و ئیشی دەستناکەی ئەمەش سەرەکەی بۆ 2030 وەڵحاصل ئەمە سێبەرەیە هەر ڕۆین و نایبینی سیستمی سەرمایەداری هەروە بە بەراورد لەگەڵ لە ئاماری مەسەلەی بێکاری بەراورد لەگەڵ لە ساڵ 16 بێکاری ئاماری نیشتیمانی بڵین لاوانی بێکار لە ساڵ 36 لاوانی بڵین لاوانی ئەم وڵاتە بەپێی ئەو ئاماری بانکی نێودەوڵەتی لە ساڵ 36 لاوان پێگەیەنێ دابەزاننی کۆی بەشداری گەنجان لە 25 ساڵی بۆ 24 ساڵی لە 52.5 بۆ لە ساڵ 34 لە ساڵی 2014 یعنی بزانە ئەمانە هەمووی ئەو ئاکامانن کە ئەوان بەپێی ئامارەکانی خۆیان ئامادەیان کرد و بانکی نێودەوڵەتی بانکی کاری نێودەوڵەتی بەشداری گەنجان لە کاری کەم و کورتە لە 35 کاتژمێر کەمترە لە هەفتەیەکە بۆ لە ساڵ 28 یعنی لە وڵاتان پێوتێ پارتایی ئەو کارانی کە لە 8 سەعات کەمترن نێو شفتە لە ساڵ 28 ئەمانەی کە ئیشی ژەکەن بەپێی ئاماری وەزارەتی تەخطیطی عێراقی لە 2018 لە ساڵ 28 ئەو کەسانش کە باسی یەکەنەوەی ئیشیان پێک دەهێن دابەزینی ڕێژەی خوێنەواری لە ژمارەی 7 ملیۆن گەنجی ئامادە بەکار 7 ملیۆن گەنجی ئامادە بەکارمان هەیە لە عێراقا 3.4 يعني 3 مليون 400 هزار کەس یان نەچونێتە قوتابخانە شەڕ مەکتەبیان نەدیوە هەڵبەتە ئەمانە
کەو دقەیەکانیان هەموو شتێکمان میرەچێتەوە جا پەلەپەلەکەشم خۆش نازانم سەبازێکی مەگەر دوای گوێی لە گەنجان چی وجود 3.4 یعنی تقریبا نیوەی ڕێژی ئەمانە هەر خوێنەواریان ئەمە ماساتێکە کە هەڵبەتە بۆ بازاڕی جیهانیش لەگەڵ لەو بەعزێ وڵات هەیە کە خەڵک ئیشی نییە بەڵام چونکە ئاستی تعلیمیەکان هێنە بەرزە لانی کەم لە وڵاتانەوە تەزدیریەکەن ئەینێرن بۆ وڵاتانی کە بۆ ئیشکردن و شتانە هەتا ئەمە بۆ ئەو کەرتەی کە خۆیان باسیەکەن بۆ کەرتی کە ئەیانەیە کەرتی تایبەت ئاوادان بکەنەوە ئەم نەخوێندنەواریە بۆ ئەو بازاڕی سەرمایە بۆ بازاری کار زۆر سوودی لێ ناکەن ئەوانی کێشەکان ئەوەیە چۆنچۆنی ئەمانە خوێنەواریان یاخود تدریبیان پێ بکرێت بۆی بگونجێن لەگەڵ بازار هەڵبەتە ڕێژەی لاوانی تەمەن 15 بۆ 29 نەخوێندەوار و شێوە لە خوێندەوار دەکات ئەوانەی کە خوێندەواریشن لە ساڵ 33 پێگەێنن کە لە گەنجەکان ئەوانی کە سەرەتاییان تەواو کردووە ئەوانی بەشەکەی 3 ملیۆن و نیوەکەی تر و لە سا 28 گەنجان پلەی ناوەندیان تەواو کردووە و لە سا حەوتیان لە سا حەوتی ئەمانی کاڵین جامعیان تەواو کردووە ئەنجێ بێنە بەرچاوی خۆت بە شەرتێک کە عێراق ئەمە بەپێی ئاماری بانکی نێودەوڵەتی 2007 کە پێشتر ئامادەکراوە ئەوان بەشێکی ئەمە بەستنەوە بۆەوە کە خەڵکی عێراق بۆیە ئیشی دەست ناکەوێت لەبەرەوەی خوێنەواری تیا دابەزیوە هەڵبەتە ئەمانش چارەسەری ئەمەش بە چیە هێنەوە دیسانەوە ئەبێ کەرتی تعلیمی بدێتە کەرتی تایبەت بۆی کە جارێکی کە لێرە ئەمانە هەڵبەتە بەم ژمارانە و ئیسیسمارەکە هەروەکو چۆن باسی کردوتی وتی لە مەسەلەی نەخۆشی زیابوونی نەخۆشیە قازان زیاکە هەڵبەتە مانیش کەسەی دەکەن ژمارەیەکی ئاواز زۆر خەڵکێکی زۆر پێویستی بە جامیعە و پێویستی بە خوێندن هەیە لەبەرەوەی کەرتی گشتی ئەمانەی خەنە ملی کەرتی گشتی بۆی دایبەزێنن ڕەتی بەوە هەیە نەگەوەی کە هەموو سیستمەکە لە عێراقا هەمووی گەندەڵی دایکەپانووە و خەڵکێکی زۆر بە ناچاری لەبەر هەژاری ڕووی کردوتە ئەوەی کە وازە مەکتەب و قوتابخانەکان بێنێ شەڕ و ئاژاوەکانی کە نراوەتەوە بۆ کۆمپانیاکانی چەکفرۆشی ئەو شتانە لە عێراقا لەم هینانە هەڵبەتە ئامارەکان زۆر زۆرن ڕاستیەکەی بەو پێی کە کاتێکی زۆر کەمم ماوە ئەکرێت لە کاتی گفتوگۆکانە لەسەر کولی ئەو ئامارانە چونکە بڕاستیەکەی زۆر زۆرە ئەو ئامارە ئەین تقریباً ئەو راپۆرتە کە مسۆدەی کە ئامادە کراوە 42 پەڕەیە و زۆر ورد و دریش هاتۆتە سەر ئەو مۆزوعانی کە دەکرێت ئێمە یەکبەیەکی قسەیان لەسەر بکەین و عێراق ئەیانەوێت لەم بوارانەوە لە چووشوە هەڵبەتە ئەو وەکو باسم کرد ئەوانەیانەوێت با بڵین لە ڕێگەی کەمکردنەوەی بێکاری و لە بڵین گەنجەکان گەنج مەسەلەی پێدانی بیمەی بێکاری و لە ئایندەشە ئەگەر هەر پرسیار و هینێکتان هەبوو بۆی کاتی هاوڕێکارزانیش نەگرم ئێمە پێم باشە کۆتایی بەمە بێنم بەڵام دوو ئامار هەیە سندوقی کۆمەڵایەتی سەر بە بانکی جیهانی بە تەمایە 300 ملیۆن دۆلار بدا بە عێراق بۆ کۆمەکردن بە ئەو خێزانە بێدەرامەتەکان ئەمە یەکێکە لە حلەکانیان لە لایەکی کەشەوە 200 ملیۆن دۆلاری کەش وەکو قەرز بخاتە بانکی کاتی ئەمەرجنسی و حاڵەتی ئەمەرجنسی ڕوویان لە کاتێکە عێراق خۆی سەرۆت و سامانێکی بێشماری یەدەکی نەوتی گەورەی هەیە بۆ ئیمکانێتێکی گەورەی لەبەردەسایە و ئەمانە لە ڕێگەی پێدانی قەرز بە عێراق و بۆ وڵاتانەی کە ئێستا بەدەست شەڕ و نەهامەتێکانەوە ئەناڵێنن بیانەوێت جارێکیکە بە هەمان ئەندازە وەکو ئیستیعماری جاران ئەگەر بەجێژ بوو بێ ئێستا لە ڕێگەی بانکی نێودەوڵەتیەوە دەست بەسەر ئەم وڵاتانە و سربەخۆیی بڕیارە سیاسیەکانی بە هەر وەسیلەیەکە هەیبووە یان هەوڵی یاوە لە سەدەکانی ڕابردووە ئێستا زۆر وریایانە دەژێر ناوی نیولیبرالیزمە ناسیۆنالیزمی هێنا ئەرز بۆ تۆ ئیسیسمار بۆ من کە ئەمە چوارچێوەی سیاسەتەکانیان پێگەێنی من پێم خۆشە لە داهاتووە لەسەر مەسەلەی ڕێگە چارە ئێبێکی بکەین شکارە ببین ئەستۆ ئەگەر لە قسەی هاوڕێیانە هاتبوو یاخود نەهاتبوو دای مناقەشەوەش بکەین بەیەکە و سپاسی هەموو لایەکتانەکەم سپاس بە گوێگرتنتان هەموو لایەکان بەخێر
پێشەکی پیرۆزباییەکی ئایر هەمووتانەکەم چەند هاتووە ڕاستی من یەک سەرنجەیە ئەمێ پێش هەموو شتێک بیدەم کە پەیوەندی بە دوو خاڵەوە هەیە یەک ئەم قزیانە کە ئێمە ئێستا لێرە ئەیوژێنین بەڕاستی پەیوەندی بە ئەوە نییە وەکو چۆن دەشتن هاوڕە ناجشتێ ما بێ هەر ئاماژان بە وشەی ئەنتی بکەین دش زەڵی شتێک قەزەکە پەیوەندی بە زڵبوونی سیستم ئایدۆلۆژیایەکی تایبەتەوە نیە بەڵکو پەیوەندی بە بەرژەوەندی مرۆڤەوە لەسەر سەویە دەڵی چارەنووسی بەڵام یعنی خودی ئەوەی کە هەبوو کۆمەلگا سەرەتاییەکان لەم ئاستەیە لە ئاستی بەرژەوەندی و مەسلەحەتی گشتی و بانکی گشتی ومانە دەوڵەمەندتر بۆ لەو دۆخێکی ئێستا یانەوەی کە حکوومەت کرێت و ئاراستە ئەکرێت و جەنگی بۆ دروستەکرێ بەبێ ئەوەی خۆی ئاگایی لێبێ لەگەڵ ئەوەیە خاڵی دووەم پەیوەندی بۆ هەیە قەزیەکە بۆ ئێمە قەزیەی لیبرالیزم و نیولیبرالیزم و ئەمەنیە وەکو بەشێکی زۆر لە نووسەرەکانی ئەمڕۆ لە دنیا و مفەکیرەکان و ئەمانە تێکەوتون ئایا قەزیەکە ئەوەیە بگەڕێنەوە بۆ لیبرالیزم بگەڕێنەوە بۆ جارێکی تر دروستکردنەوەی فاشیزم و دەوڵەت و حکوومەتێکی شمولی و هەتا دواییان قەزیەکە ئەوەیە ئێمە لە بەرامبەر قەزیەی فاشیزم و حکوومەتی زۆر زۆر فراوان و بەهێزە یان دەوڵەتی زۆر بەهێز و شمولیە بین نیولیبرالیزم هەڵبژێرین وەکوی کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان کارێکی ئەوتۆی لەسەر کراوە کە ئینسان لەم ناوچەیە کەرتی تایبەتی خۆش بووە یعنی حەزەکە ئەو ڕێگایە ئەبینین ئێمە ئێستا ئەم ڕێگایە پیایە هاتوین بەڕاستی ئەگەر ئاگاییەکی یان تیۆرێکی شۆڕژگێڕانەمان بەدەستەوە نەبێ خاوەنی تاکتیک و استراتیژی خۆمان نەبین بۆ خەباتکردن وا لە ئینسانەکە ناچار بەبیر لە کەرتی تایبەت بکاتەوە نەک بەتەنیا ئاو و کارەبا بکرێ بە کەرتی تایبەت لە بەرژەوەندی خەڵکایە بەڵکو بگرە ڕێگاوبانیش بکرێ بە کەرتی تایبەت لە بەرژەوەندی خەڵکایە بەڵکو بگرە چاکردنی ناوماڵی خەڵکیش بکرێ بە کەرتی تایبەت هێشتا لە مەسلحەتی خەڵکایە کە ئەمانە هەموو ئەبینین کامە بە دوو ئاراستەیە سیستەمەکە کاری کردووە ئاراستەیەکی زۆر بلند بۆ داڕژاوە بۆی هاوڕێ ئاماژەی بۆ کە لە ساڵی 1995ەوە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لەگەڵ UN لەم ناوچەیە کاریان کردەوە ئێمە بووین ئاگامان لێ نەبوو بەڕاستی ئەگینە ئەوان بەباشی ئەزانن چیە بزرێت سەرباری ئەوەی کە ئەو معلوماتانەی لەبەردەستی نەک ئێمەیە هەیە سەر لەبەری ئەم بزوتنەوەیە هەیە کە بە جۆرێک لە جۆرەکانی دژی ئەم سیستەمە بێت یان بەرەنگار بێت یان ئەڵتەرناتیڤێکی شۆڕژگێڕانی بەدەستیەوەیە یعنی پێمان وانە بێ ئێمە داتایەکی زۆر زۆر و ئەومان لەبەردەستایە کە ئەزانین چی ئەگوزەرێ لە سەرنگۆی زەویە تەسەورەکەم لە 100 زیاتر لەو معلوماتەی لەو نەهامەتیانەی کە ئەمڕۆ بە شەرتیا ئەژی لە 100 زیاترمان بەدەستەوە نەبێ سیستەمەکە لەوانەیە یعنی سەدان جارە توانم بڵێ معلوماتی زیاتر لە ئێمە هەیە کە چی بەشەر لە ناوچی نەهامەتیەکە ئاگوزەرێ لە سەرنگۆی زەویەیە یعنی بە کەمترین ئەو ئیمکانیاتی کە ئێمە دەستمانەگا بە معلومات ئەتوانین چی بکەین قەزەکەی ئێمە لێرە ئەمێ و خاڵێکی تریش کە زۆر گرنگە ئەوەیە بەڕاستی ئێمە نەهاتوین حکایەت بکەین ئێمە نەهاتوین بەتەنیا کۆمەڵێک داتا هەیە وەکوی کە لە دنیا هەیە لە بەرەو داتایانە بەشێک لە خەڵک ینی خوێنەوارەتی ئەوەی هەیە ئەتوانێت دەستی ینی لە ڕێگەی زانینی زمانەکانی کرۆ دەستی بگا بە معلوماتانە بەڵکو قەزیەکە بۆ ئێمە ئەوەی ئەڵتەرناتیڤمان چییە تاکتیک و استراتیژی ئێمە لەم لەحزەیە چییە قەزیەکە بەتەنیا قەزیەکی ئایدۆلۆژی نییە خەباتێک کە ئەبێ ئینسان بیکە یعنی یەخەی گرتووە ئەکە بیتە خەستەخانە پارەت هەیە ئەتوانی بژی پارەت نیە ناتوانی بژی ئەمە ئەو چارەنووس و قەدەرەیە کە ئەمڕۆ ئینسان لەسەر ئەم گۆی زەویە تێکەوتووە ئەو هەموو داتایانەی کە دەشنێ و هاوڕێ ئەکرم باسییان کرۆ لە ئاوارەی لە نەخۆشی لە مردن لە دابەزینی ناوەندی تەمەن لە زیادبوونی کۆمەڵە نەخۆشی و گەشتنی بۆ ژوازی بە هەسارەکانی تر و پێدانی مەلایین دۆلار بە دەوڵەتان لەم ناوچەیە کە دەیان نمونەی تر و ئەزمموی ترمان لەبەردەستا هەیە کە چەندین وڵاتی تر ڕۆشتونەتە ژێرباری هەموو ئەمانە و فەشەلیان هێناوە ئەوەتانە هەر لە ئێستاە ئیسپانیا ئەبینین کوبا ئەبینین ڤەنزوێلا ئەبینین یۆنان ئەبینین و هەتا دوایی کە بەدەستیشی معاناتێکەوە ئەناڵێن لەبەر ئەوەی چوونەتە ژێر سایەی ئەو سیستەمە و نیولیبرالیزمەوە یعنی قەزەی نیولیبرالیزم قەزەیەک نییە لە بەرامبەر لیبرالیزم و ئەمانەیانە داکۆکی لە پینانجیایی بکەین بەڵکو بریتیە لەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە استراتیژی و تاکتیکی نەماندا بڕێژینەوە شۆڕژگێڕانە دەش بەم قەزیانە تێبکۆشی
مەریوانی وریاقانە ئەگەر ئاگاتان لەبێ لەگەڵ بەختیار عەلیە دوو لەو نووسەرانن کە بە کەڵە نووسەردا ئەنن بەڕاستی شەو ڕۆژ خەمیان ئەوەیە کە لیبرالیزم بێت سیستەمەکەیان نیو لیبرالیزم بێت یعنی بەڕاستی ئەوەی کە نەقدێک لە پرسی نیو لیبرالیزم لەم کۆمەڵگەیان لەلایەن ڕۆشن فکران و ڕۆشن بیرانەوە هەیە ئەوەی کە بگەڕێنەوە بە لیبرالیزم پێیان وایە ئیتر جۆن ستیوارت میل و کتێبی دەربارەی ئازادی بڕزگارکەری ئەم سیستەمەیە ئێمە ئەڵێین نەخێر ئەمە هەڵە تێگەشتنە نەبوونی تیۆری شۆڕژگێڕانەیە بەدەستی ئەم نووسەرانەوە وەک لەوە تێناگەن کە ئەوە خودی قەیرانی سیستەمەکەیە خودی قەیرانی سیستەمەکە بوو وەکو هاوڕێ باسی کرد لە ساڵی 1930 کە قەیرانی گەورەی جیهانی ناو سیستەمەکەیە دروستە بێن لیبرالیزم ناچارە بێ هەنگاو بنێ بەرەو نیو لیبرالیزم ئەگینە ناتوانێت دەوڵەت بەم شێوەیە بەم شمولیەت و بەداگیرکردنی ئەو هەموو خزمەتگوزاریە گشتێ بەو شێوە دەست ئاوەڵایەت بمێنێتەوە بۆیە ڕێگا بۆ کۆمپانیاکان و سەرمایەدارەکان خۆشەکات بۆی بتوانێت بانکی نەودەوڵەتی کێکێکە لە پرۆژەکانیان لەو ڕێگەیە و بتوان دەستیان بە جوگرافی جیاوازەکانی کرد بگات یەکێک لەو قەزیانەی کە مارکس لە سەرمایە ئەیوروژێنە پرسی سەرمایەیە یعنی ئەم قەزیانە چەند پەیوەندی بە بەرهەمێنانەوە هەیە چەند پەیوەندی بە قازانجەوە هەیە لە دنیا چەند پەیوەندی بە سەرمایەوە هەیە دوو سروشتی زۆر تایبەت باسەکە لە سەرمایە مارکس کە قەزیەی فراوانبوون و گەشتکردنی سەرمایەوە لە هەمان کاتشا چڕبوونەوەی سەرمایە کە ئەم دوو سروشتە لە ناو سەرمایە دوو سروشتی دژ بە یەکن سەرمایە پێویستە لەناو ئەم سیستەم و مۆدەلی بەرهەمێنانەیە چڕ ببێتەوە لە دەستی کەمترین نخبەیە لە دنیایە کەمە چڕبوونەوەی سەرمایەی پێوترێت concentration of capital و لە هەمان کاتیشا ئەی ئەم سیستەمە لە کاتێکە لە ئاستی لۆکاڵە بۆ نمونە ئەو نمونانەی کە هێندایەوە سەبارەت بە ئەوەی کە بۆچی سەرمایەی دەوڵەتی یان نەتەوەی یان ناوخۆیی تووشی شکست دەبێتەوە ئەوەیە سەرمایە پێویستی بە گەشتەیە ناتوانێت وا بمێنێتەوە ئەم قەزیانە ناکۆکی و دژیەکی ناوخۆدی سیستەمەکە و بەرهەمێنان و مۆدێلەکە و سەرمایە ئەبێ سیستەمەکە و سەرمایە گەشت بکات وەکو هارڤەی ئەڵێ ئەبێ بچێت جوگرافیاکانی تر بدۆزێتەوە دۆزینەوەی جوگرافیاکانیش بریتیە لە پرۆژەی نیو لیبرالیزم بریتیە لە گەشتی سەرمایە بۆ ناوچەکانی تر بە هەر ڕێگایەک بێت بە ڕێگای ئایدۆلۆژی بێت لە ڕێگای هێنانی دیموکراسیەوە بێت کە بەڕاستی ئیستا من باشتر بۆم دەرکەوت لە نێو قسە لە قسانی هاوڕێ ئەکرەمەوە پرۆژەی هاتنی ئەمریکا بۆ عێراق زۆر وابەستەیە بەم پرۆژەیەوە کە ئێستا هاوڕێ باسیەکان یعنی ئەگەر ئیمپریالیزمی ئەمریکی و جیهانی یان ئەوروپی دەست ئاوەڵان نەبێت بەوەی کە عێراق و حکوومەتی سەدام حوسێن لەم ناوچە لە ناوبەرێ چۆن نەتوانێت پرۆژەیەکی وە بخاتە بواری جێبەجێکردنەوە بۆیە پرسی جەنگ پرسێکە کە زەڕورەتە لە هەناوی ئەم سیستەمەیە قەزێکش بۆ ئێمە قەزی ئەوەی ئێمە ئەتوانین چی بکەین حکایەت ناگێڕینەوە یعنی پێویستمان بەوە هەیە بچینە ناو خەباتێکی واقعی پراکتیکیەوە و لە هەمان کاتا دەستیش بەرین بۆ سیاسەت و بۆی دەشنە ئاماژەی بۆ کرد قەزێکی ئێمە قەزەی ریفۆرم خوازەکان نییە وەکوی لەم کۆمەڵگەیە ریفۆرم کراوە بە شتێکی زۆر گرنگ بینیمان بزوتنەوەی گۆڕان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە سێ قۆناغ لە ژیانی خۆی تێپەڕێنێت قۆناغی ئەوەی کە دەنگێکی زۆر لە پەرلەمانە ئەهێنێت ئەچێتە پەرلەمان و ئەوەی کە خۆیان ئەڵێ توانیمان زۆرترین خەباتی پەرلەمانی بکەین باشە دوجار لە ساڵی 2014 بە جۆرەك لە جۆرەکانە چێتە ناو هاوپەیمانێتیەکەوە لە ساڵی 2018 کۆتایی بە پرسی ئۆپۆزیسیۆنێکی بۆرژوازی دێتدا لە ناوچەکەیە ئەوە ریفۆرمی بۆرژوازی خۆیەتی شکستە هێنێ خۆشتێک نییە بە ناوی ریفۆرمێکی سۆسیالیستی یان ریفۆرمێکی تر کە بەرژەوەندی گشتیەکانی ئینسانی بەدەستەوە گرتووە لە بەرامبەر کەرتی تایبەت ئەو خەباتەکە ئێمە نمونەیەکی لەم جۆرەمان لە بەردەستانێ بەڕاستی بۆی بێن ئەوە بە ئێمە بفرۆشنەوە ئەو فۆرمە لە ریفۆرم یان تیۆری شۆڕژگێڕانیان خەباتی سیاسی وەهمە ئێمە ئەڵێ نەخێر ئەوە ریفۆرمی بۆرژوازیە وەکوی کە خۆتان کردوتانە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە عێراقا نەهامەتیەکانی خەڵکی زیاتر کردووە بێکاری زیاتر کردووە نەخۆشیەکانی زیاتر کردووە ئەزمونێکی دوور و درێژمان لەگەڵەمەیە هەیە و دوانمونەشی ئەبینین نەوەینە قەیرانەکان زیاتر پوڵ دەکاتەوە لەو کاتێک کە خەڵک زۆر ناڕازیە لە کوردستانە بزوتنەوەیەکی وەکو گۆڕان دروستەکرێت لە مەرحەلەیەکی تر لە بارودۆخی خەڵکی کوردستان کە بێئومێد دەبێت بەڕاستی جارێکی تر شتێکی تر دروستە بێتەوە لە هەناوی ئەم سیستەمەیە ئەمانە دێن بەڕاستی بۆ ڕزگارکردنی خودی سیستەمەکە خۆی فۆرمێکە لە ریفۆرم کە نایەوێت سیستەمی سەرمایەداری بکەوێت نایەوێت قوتبی بۆرژوازی بکەوێت ئەوێت لە ململانەیە لە بەرامبەر
چینی کرێکارە لە بەرامبەر بەرژەوەندە گشتیەکانی خەڵکە هەمیشە لەسەرەوە بێ و هەمیشە یاسا و ڕێساکانی ئابووری و سیاسەت لە وڵاتەیە جونگە ئەساسیەکانی دەسەڵات لە وڵاتەیە بەدەستی ئەوانەوە بێت. بۆی ئێمە لە بەرامبەر ئەمەیە پێویستە بەجددی دەست بەرین بۆ اقتصاد، دەست بەرین بۆ سیاسەت و لە ناو ریفۆرمە ئەگەر مەوزوعێک بۆ ئێمە هاتە ئاراوە لەم لەحزەیە بۆ نمونە ئەگەر ئێمە بتوانین کۆدەنگیەک دروستکەین لەسەر ئەو پرۆژەی کە UN و ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئێستا بەدەستیانەوەی لە عێراقەکە ئەبینین نەهامەتیەکانیان چەند زۆرە بێ لە داهاتووە ئەم قسانە هەمووی دێتە دی لە 10 ساڵ و 15 ساڵی داهاتووە پێما بە پرۆژەکە تا ساڵی 2030 ناچارین لەم لەحزای ئێمە دەست بەرین بۆ خەباتێکی ئابووری، خەباتێکی سیاسی و ئامانجمان گرتە دەستی دەسەڵاتە بەڕاستی. ئەگەر ئەمە نەکەین ئەبێت یان بچینە بەرەی ریفۆرمی بۆرژوازیەوە یانە بێ ئومێدانە دابنیشین. ئێمە ئەبێت بەڕاستی تووشی شکست و ناومێدی نەبین، تووشی ڕەشبینی نەبین کاتێک ئەبینین ریفۆرمی بۆرژوازی شکست دەهێنێ. ئەو شکست ناهێنێ، ئەم شکست دەهێنێ دانێکی تری بۆ بە دروست دەکاتەوە بەیانی زیندوو یەکاتەوە. ئەگەر گۆڕان و شاسوار و هەتا دوایی نەتوانن ئەو نەهامەتیانێکی خەڵک هەیەتی بە جۆرێک لە جۆرەکان لە فۆرمێکی ئایدۆلۆژی و قەتڵ و عامی دەوڵەت و حکوومەتی کوردی و دەسەڵاتی کوردیە خەڵکی پێکردنەکەن بەیانی هێزێکی تری لە بەرامبەر دروستەکەن. بۆیە تەنیا ئۆلتەرناتیڤ بەدەستی ئێمەوە ئەوەیە کە ئێمە بتوانین خۆمان ڕێکخراو بکەین. پرسی خۆڕێکخراوکردن پرسێکی زۆر ئەساسیە بە نیسبەتی ئێمەوە. ئەبێ یەکێک لە ئامانجەکانی ئەو ڕێکخراوانی کە لە ئێستایە ئەبێ ڕێکخراوی سیاسی بن دروستە بن پرسی ریفۆرم بێت. ئەبێ پرسی ریفۆرم یەکێک بێت لەو دەستکەوتانەی کە ئەم بزوتنەوە شۆڕژگێڕیە بەدەستەوە بێ و خەباتی بۆ بکە، بەڵام ئامانجەکەی ئامانجێکی ترە گرتنە دەستی دەسەڵاتە، جارێکی تر داڕۆشنەوەی کۆمەڵگا و داڕۆشنەوەی دەسەڵات و حکوومەتان. پرسی ڕێکخراوبوون پرسێکی زۆر گرنگە بەڕێی من و پێشم وایە ئەگەر ئێمە لەم لەحزەیە ئەگەر 50 کەس بین 200 کەس بین 2000 کەس بین ژمارەکەمان بچووک بێت یان گەورە، هەر لەحزەیەک پرسی ڕێکخراوبوون لەم کۆمەڵگایە دوا بخەین بۆ لەحزەیەکی تر ناتوانین کێشەکان چارەسەر بکەین. بۆرژوازی پلانەکانی خۆی باشتر دائەڕێژێت، زۆر بە ئاسانترە چێتە ناو ژووری کۆبوونەوەکان، هیچ کەسێک نیە ڕێگای ژووری کۆبوونەوەکانی لێ بگرێت و هەموو میدیاکانی شەبین بووە بە میدیای بۆرژوازی. تەنیا پرسی ڕێکخراوبوون و چارەسەری کێشە و نەهامەتیەکانی خەڵک دواکەوێت. یعنی ئەگەر لەم ئاستەیە ئێمە پرسی ڕێکخراوبوون وەڵام نەدەینەوە بە تیۆری شۆڕژگێرانی خۆمانەوە تاکتیک و استراتیژی خۆمان دوا نەخەین، هەموو ئەم پرۆژەیە ئەمێنێتەوە بۆ ئاستێکی تر سەر هەڵەداتەوە. یعنی ئەگەر ئێمە ئێستا لە هەنگاوی دوو یابین لە دەیان پرسی ڕێکخراوبوون، پرسی تاکتیک، پرسی استراتیژ، پرسی خەباتی سیاسی و اقتصادیمان دوا بخەین بۆ هەنگاوێکی تر بیخەینە بەیانی، جگە لەوەی ئەم پرسانە وەکو خۆی ئەهێڵینەوە لە ئاستێکی ترە بەیانی دەرەکەوێتەوە بمان کە ئاستێکی گەورەترە لەوەی لە ئەمڕۆیە دەرەکەوێتەوە، ناتوانین هیچ شتێک بکەین. بۆیە بەناچاری ئێمە پێویستمان بەوە هەیە دەست بەرین بۆ دروستکردنی ڕێکخراوێک کە هەموو ئەو بەرژەوەندیانەی خەڵک لەناو ریفۆرما وجودی هەیە بکرێتەوە بە بەشێک لە ئامانج و دەستکەوتەکانی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕ و لە هەمان کاتیشا دو ئامانجەکانی خۆی بیر نەچێتەوە کە گرتنەدەستی دەسەڵات و دەساڵدەستکردنی دەسەڵاتە نەک بەو پرۆسە دیموکراتیانەی کە ئەوان ناوی ئەنەن پرسی دیموکراسی. ئەگەر وەڵامی ئەوە بدەینەوە ئایا کێن ریفۆرمیستەکان ئەبینین، یعنی بە مێژوو بە واقعەت ئەبینین کە ریفۆرمیستەکان لە هەموو کۆمەڵگاکانە، یعنی گۆڕانی زۆریان بەسەرا هاتووە. ئەوەی کە بۆ نمونە لە ساڵی 1905ەوە فۆرمێک لە ریفۆرمی دیموکراتی دروستە بێ لە ناو رووسیایە، دواترە گوازرێتەوە بۆ ئەمریکا و گوازرێتەوە بۆ ئەڵمانیا و هەتا دوایی ئامانج و تاکتیک و استراتیژیەکانیان تەواو جیاواز بووە لەم ریفۆرم خوازانی کە ئێستا وجودیان هەیە. ئەم ریفۆرم خوازانی کە ئێستا وجودیان هەیە هەمیشە پاڵپشتیان لە دەسەڵات کردووە، دۆخی باڵادەستیان وەکو خۆیان هێشتووەتەوە، تەنانەت ئەو بارودۆخانی کە پەیوەندیان بە کۆنەخوازی بەشەرەوە هەیە دەستیان پێوە گرتووە. یعنی نەیانتوانیوە تاکتیک و استراتیژی شۆڕژگێڕانە لەناو کۆمەڵگایان خەباتی سیاسیانەی بەرژەوەندی خەڵک بەگشتی بەرنەکێشەوە، هەمیشە پشتیان لێ کردو. وەکو لینین لە مەقالەیەکی ئەڵێ ریفۆرم کاتێکە چێتە ناو خەباتەوە بۆرژوازی لێ وەڵامی ئەداتەوە بە دەستێکی
وەڵام شتێکی پێ ئەدا بەخشیشێکی پێ ئەدا بە دەستەکەی تری لێی وەرەگرێت ئێمە ئەبێت چی بکەین ئێمە ئەبێت دابنیشین تاوەکو ببینین لە ساڵی 2023 دەرەنجامەکانی ئەم پرۆژەیە ئەگاتە کوێ لە کاتێکا بینین بار 2030 کرد لە کاتێکا بینین بارودۆخەکە لە کوردستانە زۆر قەیراناویە لە زانکۆیەکە ئەبینین لانی کەم ئێستا کە ئەهلی بێت خوێندکار ئەبێت ساڵانە 1.5 ملیۆن بدات 1.5 ملیۆن ساڵانە لە بەرامبەر چییە لەگەڵ ئەوەیە لە زانکۆیەکی ترە کە تۆزێک ئاستەکەی بەرزترە ئەبێت لە ماوەی ساڵەکە 4.5 ملیۆن پارەی خوێندنی بدات لە زانکۆیەکی ترە کە کۆمەڵێک زانکۆی ترمان هەیە تان ئێستا هەندێک قسم کراوەتەوە بە دەرەجەی زۆر نزمەوە بۆ نمونە ئەسنان و ئەمانە تاوەکو 9 ملیۆن و 10 ملیۆن و هەتا دواییش ئەچن دەحسابی بکە قسمێکی زۆر نزم لە ماوەی 4 ساڵی خوێندنە کەسێک ئەبێت 15 ملیۆن پارە مەصرف بکە ئەمە ئەچێتە باخەڵی کێوە ئەچێتە باخەڵی کۆمەڵێک سەرمایەدارەوە ئەم دەستێکەڵکردنەوەی سەرمایەداران و حکوومەت چی مانایەکی هەیە بۆ ئێمە و چۆن ئەتوانین وەڵامی ئەم پرسە واقعیانە بدەینەوە لە سلێمانیە بۆ یەک کەس کە وەرەگیرێت لە ترافل ئەیجنسیەکە لە دوکانێکی بچووکە کە دانراوە بۆ خزمەتگوزاری گەشتگوزاری 600 کەس دێتە بەردەمی ئەم دوکانە لە بەردەمی فکێکاوەیە 600 ئافرەت ڕز ئەوەستێت بۆ ئەوەی بتوانێت یەک کەس لەو کۆمپانیا دامەزرێت ئەمانە زۆر خەیاڵین یعنی ئەم نمونانەکە لە بەردەستمانە هەن جگە لەوەی دەیان نمونەی ترمان هەیە بارودۆخی ژیانی خێزانی خەڵکن کۆمەڵگایەک چی بەسەر هاتووە هەڵوەشانەوەی شیرازەی خێزان ئەگەر کۆنە پارێزانە لە مەسەلانە نەڕوانێت چی بەسەر هاتووە کێ لێی بەرپرسە و ئەوە کێ ئەتوانێت وەڵامی ئەمە بداتەوە بەڕاستی ئەوەی کە بە ناوی ریفۆرم خوازیەوە لە وڵاتەیە هەبووە ئەزموونێکی زۆر تاومان هەیە جگە لە بەهەدەردانی دەنگ و مافەکانی خەڵک هیچ هەنگاوێک بارودۆخی خەڵکیان باشتر نەکردووە ئەسڵەن پاشەکشەیان زۆر بە خەڵک کردووە لە ئەوەندەی لە ماوەی ئەم چەند ساڵەیە خەڵک ئاوات بە سەرمایی دەوڵەتی ئەخوازێ بە فاشیزمی دەوڵەتی ئەخوازێ بەو هەموو جەنگەی عێراق و وڵاتانی ترەوە کەچی خەون بەوەوە بینێت کە پەروەردەی بکرێتەوە بە خۆڕایی خەون بەوەوە بینێتەوە خزمەتگوزاری تەندروستی بکرێتەوە بە خۆڕایی یعنی ئەم جۆرە لە خەون بینین بە سەرمایی دەوڵەتی و بە دەوڵەت و بە بەعس و هەتا دواییەوە پاشەکشەیەکی زۆر گەورەیە کە خەڵک بەڕاستی لە ساحەی سیاسیە لە دەستی داوە یعنی خۆشبەختانەش کۆمەڵێک ئەزمموی ترمان بە تەنیشتی هەموومانەوە تاقی کردوتەوە کە بریتی بوون لە ئەزمموی ناسیۆنالیزم و حزب و حکوومەتی تائیفی و هەتا دوای هەموو ئەم نمونانە لە ئێستا لە بەردەستمانە هەن بۆیە پرسەکە بە نیسبەتی ئێمەوە ئەبێ بریتی بێ لە پرسیار لە وەڵامی پرسیارێک بە شێوەیەکی پراکتیکی ئەوەی ئەتوانێت وەڵامی ئەم پرسەمان بداتەوە بە تەنیا تیۆر نییە تیۆر ئەتوانێت لە لەحزەیەکە کۆمەکمان بکات بە نیسبەتی تیۆری شۆڕژگێڕانەوە بەڵام هێشتا ئەوەندەی ئێمە لە ناو پراکتیکە ئەتوانین پرسی تیۆری شۆڕژگێڕانە دەوڵەمەند بکەین و بیبینە پێشەوە ئەوەندە ناتوانین لە ئاستی تیۆر و لە ئاستی کتێب و ئەمانەیە وەڵامی بدەینەوە بۆیە ئێمە بە شێوەیەکی ناچاری بۆ ئەوەی قەدەری بەشەر قەدەری ئێمە خۆمان یعنی وەکو کاڵایەکی زۆر هەرزان لە ناوم سیستەمەیە ئاوای مامەڵی لەگەڵان نەکرێت ناچاری بیر لە شتێکی تر بکەینەوە ئەبێت چەندە ئێمە بیر لەوە بکاتەوە ئەم وڵاتە بەجێ بهێڵێن ئەبێت چاوەڕوانی ئەوە بین داتاکانی کۆچکردنی ئینسان لەم ناوچەیە وەکوی دەشنە نمونونەکەی هێناوەتەوە کرد دڵ و جەرگی دەرەکرێ لە ناو سیارەیە ئەفرۆشرێ خەڵکێ برایەک و دوو برا و لە عیلێکە دوو کەسی لە ناوینەکە ئەکوژێ ئەمە بە جۆرە ئەخنکێ لە ناو ئاوی بەحر و دەریاکانە بە بەرچاوی هەموو ئەو یاسا و ڕێسانی کە لە دنیاە هەیە ئەمانە هەموو دژیەتی لە ناو سیستەمەیە وجودیان هەیە و ناچاری بچینە ناو خەباتێکی پراکتیکیەوە لەم ئاراستەیە ئێمە پێویستمان بەوە هەیە بیر لەوە بکەینەوە ئەرکە هەنووکەیەکانی خەباتێکی سیاسی ڕێکخراوێکی سیاسی لەم بارودۆخەیە چییە و خودی ئەو ڕێکخراوەی کە ئەبێت دروست بکرێت چ جۆرە لە ڕێکخراوێکە خودی ئەو ڕێخستنەی کە ئەم ڕێکخراوە ئەبێت دەستی بۆ ببات ئەبێت چ جۆرێک بە لە ڕێکخراوکردن ئامانج و ئەرکە هەمیشەی و ئەرکە هەنووکەی و کاتیەکانی ئەم ڕێکخراوە بریتیە لە چی یعنی بە جۆرێک لە جۆرەکان وەحدەتێکی عمل دروست بکرێت
بۆ دروستکردنی ڕێکخراوێک کە ئامانجی اقتصادی و سیاسی بن. بینیمان مزاهراتی مامۆستایان لە چەند ساڵی ڕابردووە، مزاهراتی دکتۆر، مزاهراتی دەیان توێژی تر لە کۆمەلگایە بەکوێ ئەگا و هەر خودی ئەو نیولیبرالیزمەی کە هەیە توێژەکانی چەند دابەش کردووە، ئینسانی چەند دابەش کردووە. یعنی یەکێک لەو قەزیانەی کاتی خۆی لە دروستکردنی حزبێکی ڤانگاردی وەکو حزبێکی شۆڕژگێڕی وەکو شۆڕشی ئۆکتۆبەر بە شێوەیەکی سەرکوتوانن لێی دێتە دەرەوە کە لێنین و حزبی بەرشەفیەکانە، یەکێک لە پرسیارەکانیان ئەوەیە کاتێک ئەوترێ باشە بۆ لەو کاتەیە دەست بۆ حزبێکی پێشڕە و تەلیعە ئەبرێت، دەست بۆ حزبێک نابرێت کە لەناو سۆڤێتات و شورا کرێکارەکان 100% بێتە دەرەوە. لێنین وەڵامەداتەوە، ئەڵێ ئەم سیستەمە کارێکی بە کرێکاران کردووە، 1001 ڕێگا و کەرەستەی گرتووەتە بەر بۆی پەرتەوازەیان بکە. یعنی لەناو مەیدانی کارەکانە ئەمڕۆ هاوڕێمانێنی گوازێتەوە، ئەڵێ ئەوانەی کە باشترین هاوڕێمان بوون لەناو مەیدانی کارەکانە ڕۆژانە چاوەڕوانی ئەو بین کەسێک بێت 15,000 مان پێ بدات کار بکەین بە یەکەوە. ئەمڕۆ دژمنایەتێکی گەورە کەوتۆتە ناو ئەم دوو هاوڕێەوە کە تا دوێنێ هاوڕێ بوون، بۆ لەبەرەوەی کەمی کار زۆری هێزی کار ئەوەندە بەرز بووەتەوە، هێزی دەستی کار ئەوەندە بەرز بووەتەوە لە کۆمەلگایە، ئەوەندەی تر ئەم بزوتنەوەی پەرتەوازە کردووە. میدیاکان ئەوەندەی تر ئەم بزوتنەوەیان پەرتەوازە کردووە. هۆشیاری و ئاگایی، شۆڕژگێڕی و سیاسی خەڵک هێندە براوەتە دواوە، یعنی بەشی زۆری گەنجان لەم دۆخەیە خەمی ئەویان نێگەن لە سیمینارەکە دابنیشن و گوێ بگرن و بیل لە پرسێکی واقعی بکەنەوە کە دەست و پەنجەیانی نەرم کردووە. یعنی ئەوەی کە لە ناو زانکۆکانە ئەبین لێکە من خۆم لەو شوێنەیە کارەکەم، بەڕاستی پاشەکشەیەکی زۆر گەورە لە خەباتی سیاسی هەیە. بەڕاستی و هەموو کەناڵێک کە ئەمڕۆ لە کوردستانە دامەزراوە پاشەکشەیەکی گەورەیان کردووە بە پلان ڕێژیەوە بۆ ژوازی کوردی هاتووە ئەمەی کردووە بۆی خەڵک لە خەباتی سیاسی ومانە دوور بکاتەوە. کاتەکەم تەواو بۆ جارێکی تر منەڵێمەوە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسانە کە پرسی واقعی پراکتیکی لەناو کۆمەلگاکانی ئەمڕۆیە بە تایبەتی کۆمەلگاکانی ناوچەیە، پێویستمان بە تەنیا بەوە نییە لە ئاستی تیۆریا وەڵامی ئەم پرسانە بدەینەوە، چون لە دوای 2 ڕۆژ و 3 ڕۆژ پرسی پراکتیکی جگە لە حکایەت هیچ شتێکی تری لێ نامێنێتەوە. هەر داتایە بۆ بزوتنەوەی شۆڕژگێڕی گرنگیەکەی لەوەیە کە ئەتوانێت بیباتە بواری ئاکشنەوە، بیباتە بواری کردار و ئەمەلەوە، ئەتوانێت کرداری پێ بنێنێ. ئەگینا هەر داتایە ئەم بزوتنەوەیە نەباتە پێشەوە، ئەبێ بە داتایەکی ژۆرنالیستی و بەدەستی ڕۆژنامەکانەوە، ئەبێ بە پیشە بە جۆرەکان. باشە، بۆیە ئەبێ ئێمە بتوانین داواکاریەکانی خەڵک لە ئاستی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕە بە شێوەیەکی پراکتیکی و تیۆری یان بە شێوەی پراکسیس بەرینە پێشەوە لەناو کۆمەلگایە. ئەگەر نا چارەنووسی خەڵک لەم ناوچەیە چاوەڕوانی نەهامەتی زۆر گەورەتری لێ ئەکرێت. تەنیا شتێک بەدەستمانەوەیە ئەوەیە کە خۆمان ڕێکخراو بکەین بۆ پرسیاری خۆڕێکخراوکردن، جۆری ئەو ڕێکخراوە چییە، جۆری خۆڕێخستن. هەدەف و ئامانجەکانی ئێمە لە ئێستایە، هەدەف و ئامانجە کۆتاییەکانمان چییە، ئەبێ بکرێتە بەرباس و توێژینەوە و بە شێوەیەکی پراکتیکی هەنگاوی بۆ بنێین. ئەگەر نا ئەبێ چاوەڕوانیەوە بین جارێکی تر نەهامەتیەکانمان گەورەتر ببێ، بۆرژوازی بچێتە پێشەوە لەم ناوچەیە، بزوتنەوەی شۆڕژگەڕی ناوچەکەیە بچێتە دواوە و دەستکەوتەکان، ئاستی دەستکەوت و داخوازیەکانی هەمیشە دابەزێنرێت بۆ کۆی کە ئێستا مامۆستایان هەموو خەمیان ئەوەیە 100,000 لە ناوچەکەیان بچێتە یعنی زیاد بکرێت، یان بچێتەوە ئاستی 10 ساڵ پێش ئێستا کە هەموومانە پاشەکشان. یان ئەوەیە ئێمە هەموو ئەم پرسیارانی کە ئێستا هەمانن لە ئاستی وەڵامدانەوەی ئەو نیولیبرالیزم کە هاتوۆتە ئەم ناوچۆ لە ئاستی ڕێکخراوبوونە، چۆنەتی ڕێکخراوبوونە، هەدەف و ئامانجە هەنووکەی و هەمیشەیەکانمان چییە، ئەبێ بۆ ئاستێکی گەورەتر بیان هێڵینەوە کە پێم وایە لە ئاستێکی ئەوەندەی لە ئاستێکی بچووکترە ئێمە ئەتوانین ئەمانە دەست نیشان بکەین و خۆمان ڕێک بکەین، لە ئاستێکی گەورەترە نەتوانین وەڵام بدەینەوە، چون داخوازیەکانی ئێمە ئەو کات گەورەتر بوون، بۆرژوازی زیاتر چۆتە پێشەوە، پرۆژەکانی ئەوان زیاتر چۆتە پێشەوە و تەجربەیەکی گەورەش وەرەگرن و ئێمەش هەموو بە کپ و بێدەنگی دانیشتوین بە دیاری ڕۆژبینی خۆمانەوە و چاوەڕوانی دەستی بۆرژوازی بچێتە پێشەوە، ئێمەش هیچ هەنگاوێکی پراکتیکیمان نەناوە بچینە پێشەوە
و ئەگەر هەنگاوی پراکتیکیش نەنەی ئەم بزوتنەوەی ناتوانێت وانە لە دەستکەوتەکانی خۆی وەربگرێت و وانە لە هەڵەکانی خۆی وەربگرێت. سپاس. صراحة بين جا بسيار والله هاوڕێیان تر ئەکری هەر کەسێک پرسیار تێبینی سەرنج ڕەفری هەبێت قسەکان تەواو صعب مناقشەیەک لەگەڵ کەسێک پرسیاری بکەین. أجا يعني صراحة تيجي شو بيجي نازم حەزەکەی بێ بۆ ئێرە بمایکەکە قسەکەی یان مایکەکە نایەت بۆ لای تۆ مەگەر بۆ لێکینەوە لەوێ ئاکسەپین آخر گرنگیشە لە ڕیکۆردەکانیشا دەرکرد الصوت ئەتوانێت شفت بامس کێشانێ دەنگی بەر دەنگی بەر دەکرێنەتیا دەرناچێت سيارتنا هو هفعلاجية سبعة ولاياتي يبودي لم سبنات ولايات الدقاية والله أنا كمان بو غافل الدقاية جاي كسنة دارك هلا سنة هو لقلب يعني دوا ونمنا إيه نستعجب معنا بشتى بقى بزانية بين بكليك اللي بقولها بيجري أولا كده خلينا نيجي هواين سنة دارك هلا سنة ونمنا إيه نستعجب جموني هو شيء دسكت يعني ياخد بايوجيناتيك أوان كهلا سرشيا كهلا سروا كان برونا للاقي روبوتي وادرس كان وكمرو بيد كاتوا يعني رولي مرو تشيب أم كايبل مرو ناكل تمتسيوا مرو زاد برو داروخان هذا وكو بيني أجر كمرو بأجابة ياخد أجاي مرو غاف جيبه أمرو بات وانا أمرو بأمري بو العكاري بو ريفورد وهروا هالبالي أما بو هاودشني سبعة لتندرستي أما قلبي لأفريقيا هزي كاري كسكانك أكرمان لبرابر دابينين أو بهاي كمان هزي كاري كواني بو أفروشن بقوان أفروشن بقوان منا أوان أو كانز أو كريكراني كلية إيش كان أو كان زبان خاني من در دين نجرموني حكومتي فرنسايا أوان شام في أفروشنوا لبرابر عاري خانة هنيه ياخد بولنا سلسلة بابتي قوريني جنايات كان كي كالسر أما دوما برينها كالسر أول جنايات مروب بوري كبراسي أمشي في كل شيء هذا قبل كان كي أما شيء كيف أبى سيرم هو نبال كازانا سؤال رولي سنتري بردد شيء نعم بالفورمات كسي كهير يعني تر أجر والله يبدأنا دعنا والله مدريته وباشتري بوي وكل بشتغل نعم باشتري باشتري عايز الرجل باشتري شو بله دست خوشه هم با ایوش و آوان شکل ماندون که شواز مسلمانیات نبود که کاتی زوجان بلشتی لگل رابطون کانتان باشی کلی رابطون کانتانه چون که ام کردستانی پیوستی اوله با بینی تندرستی و شقام کن اون پیوستان بس کرده عیاس کرده خوفروش يعني كتشوف سالكوسي تولا ناس دان وزير ما بيني بوبا وزير يسا فيلا يجي له بخوي شو تدريه سالكي برلمان ما بيني حتى سالكي برلمان يوسف محمد السلام السليماني أشواي بيني زوربي إسبقانو إذا كان يقول كتشوف خوي شو برلمان بغداد وكان شو مجري باشتغل اللي طاو يعني ما قيام سالكي زمان الواحد ما تشوف قريتي دمبر يعني نمشي قريتي أكمل بيجا بيبون بوزي خوب الفوش برودني أما دوك إصافني يعني هيك الرقصة كان يبرن باسي قوران نوي نيتر وايز ماني صحكا بس قدواني كتشي يعني شون بين إصاف وقصة يعني أقل حق بوم أقل ما حق بوم يعني بين جوازيك يعني بيكشر سيدي شيكا بيك من قناعتني بالوالدات زور زور اللي طبعا بداخل لأنما عشنا على الرامكيات أسرع شقام مش نجيبني وانتو شون بوي شون كيف كدوي بوازي أول دايما بلا طبعا لدغب بلانا كبو بلنجار بونوي أم بالبحث يعني اللي الحياة هم سنة كده كامل أبي بلان تبي بتشاور روشن به بو عام بو جماعة عم بو خوشن وبسبوري أبو بوارد آخر البسبورين اللي باي سياسة عجيبة يعني
حتا دوێنێ من مامۆستا بووم چی بوو هیچ پسپۆرێکی لەباری تەندروستیان چی بوو ئێستا هاتووە لەباری تەندروستیا قساکە لەباری دیپلۆماسی و سیاست یعنی زۆر پسپۆری گرنگە لەم بۆیە بەگشەچوونەوەی گەندەڵی ئێستا لێ باسی گەندەڵی قاقاوەجی چی کردو چەند کەسم داوەتە مەحکەم ئەم گەریانە سێ کەس قورقی کردو هەر ئەمانەکە گەریانی نەزانم سێ کەس قورقی کردو وەڵای ئەمڕۆ قسە بکەم بێشتر لە ماڵەوە یعنی ئەوانە بینیوە باشە کەس ناوێت بەڕاست بۆیانە قسە لەسەر کێشەکان یعنی کەس نەبیوە ئێستا من خۆم ئەگەر ببێ باسی گەندەڵیمە یەکەم جارێ بچم دوو گەندەڵتەمە داکەم وەڵا شایدیشی کردو کۆ هیچ نەبوو کۆتا قسەشەبووکی مامۆستا بۆەوەی چۆتە سەر شەقام تەنها موچەکەی باشەیە 100,000 جێسەنە ئەگەر بتوتیایە بەشێک لە مامۆستایە من مامۆستا ئاخرژیان هین نەبێ کە موچە نەما کە دوومان جارێک 400,000 لەمەوەی بەشی ژیان نییە بۆی دەستم کرد بەکارێکی تر نەمەتوانی بە پوختی یعنی لەگەڵ تەلەبەکانمان دانیشتین لێکۆڵینەوەکم لە سەر کێشەی ژیان یعنی بزانم چی کێشی ئەم ساڵ تۆزێک موچەکەی شۆتە کاتی خۆی لە بەحەقیقەت لەم گەریانە زۆر چالاکی کرا بۆیە دەڵێم یعنی با بە چاوێکی ئینسافی و سەریشتەکان بین ساحەکە تەنها زەویکیان نەبین تەنها سەوزێکیان نەبین تەنها شیرێکیان نەبین هەموو ڕەنگەکان پێکەوتون بەڵام کامیان چاکە ئەوە شتێکی منەکە دەستان خۆش بێ دەستان بۆ بۆ کەسێکی ئەوە بۆ ئەوەی من قەنەعەتی من ئیشەکە گەورەیەکە دەستان پێکردووە یەکەم کەسم نەبێنانی خۆبەخشانە لەگەڵتانان شتێکی چاکە و هیوادار بۆ بزوتنەوەکانی تر نەبێت چکە بزوتنەوەکانی تر هەن لە ڕێگە بەدەم ڕێگاوە ئەسنگدا بەدەم ڕێگاوە ئەسنگدا ڕۆژێکیان خۆپشاندانێکمان کرد لە دیارەتا دوو ڕۆژی پێچکەنە دوو کەسمان وەڵا بەدەم زۆر سوپاس بەبێ بەڕێکی وەزشی دەست خۆش سەرەتا بەخەلاتەیەکی گەرمتانانم بە زمانی گەرمیانیانە بەخێر بنوێرە من لێرە لە کۆی قسەکان تانە شتێکم بۆ دەکەوت ئێمە کێشەی گەورەی ئێمە نەبوونی هۆشیاری ئێمە بۆ ئەوەی بتوانین هەر تاکێک کە خۆی خاوەن ئیرادەی خۆی بێ خاوەن خودی خۆی بێ خۆی نەخۆشێ بە زمانێکی سادە ئەبێت ئێوە وەکو ئەو شێونانەی کە دروستە بن ئەبێ هەوڵدەن ئەم تاکە دروست بکەن لە وەبنچینە یەک ئیرادەیەکی بۆ دروست بکەیت و لەگەڵ ئیرادە ئەم تاکە وای لێ بکەیتە کە بەیانی کە گەشتە شوێنێکی بەرز ئەم تاکە خۆی نەخۆشێ بۆیە من پێم وایە لێرە گەورەترین و گرنگترین خاڵ لێرەدا ئەمەوێت کار لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکان بکەین چ لە لایەنی ئەدەبیە چ هونەری بێت چ سیاسەت بێت چ معرفە هەر لایەنێک بێت ئێمە هۆشیاریمان پێویستە تاوەکو هەر لایەنێکی تر چونکە ئەگەر ئێمە هۆشیاریمان پێویستە بێت ئێمە ئەگەر هۆشیاریمان پێویستە بێت تاکەکانمان تووشی نەخۆشی زیاترە بێت نازانێنێش وەکار پێنەوەکو دەرمان ئەنێ دەرمانی زیادە بەکار دێت یا ئەگەر هۆشیاری نەبێت هەر بەش پشت بە حکومە دەبەستێت ڕێژەی بەکاری زیادەکە گەرم تاکە هۆشیاری نەبێت بۆ پشت بە حکومە دەبەستێت چونکە حکومەت دائما لێرەدا ئیش لەسەر ئەوەکە ئەم تاکە نەبێ هیوا بکات بۆ ئەوەی وڵات بەجێ بێڵن بۆ ئەوەی چەند شتێکی تر بگرنە بەر کە یا ئەندامەکانی خۆیان بفرۆشن ئەم شتانە هەمووی وای لێ کاتە کە ئەم تاکە هۆشیاری نیە پێم وایە لێرە ئێمە خاڵی جەوهەری پێویستە گرنگی بە هۆشیاری ئێستا خۆش یان خۆڕێکخستن پێشبینینەکەی لە پێشدا خوازیانی هوشیاری و ئامێری ڕێشەیی بێت لە پەیوەند بەمانەکانی دەتوانێت پێویستەکانی ڕێکخراوبوون لەسەر دەستی میتۆد و فۆرمی ترمانەکەی بەرگری پێویستی بە جۆرێکی تر تەفسیرکردنیمانەکانی لۆژیک و شۆڕش و حەقیقەت بێت بە جۆرێک استراتیژێکی ڕوونی خەباتی کرێکاری و ئەنتیسەرمایەداری جیهانی بیخوازێت.
پرسیاری هەیە بەرنی هەر پرسیار بەتوانین بکەین بە مناقەشە بە گفتوگۆ وەڵامی مۆزبێری ئەمە بەڵکو پرسیارتان بۆ دروست بێت ئەو هاوڕێ باسی مەسەلەی کۆیلایەتی و پرسی نوێی ئەم سەردەمەی کرد کە مەسەلەی تەکنەلۆژیا لە ڕاستیە زۆر دەقیقە ئێمە هەکرێ بڵین چینی چەوساوی ئەم سەردەمە کۆیلەیەکی مۆدێرنە بۆ مانایەی ئێمە لە زۆر مناسبە و کاتی کرا قسەمان لەسەر پرسی تەکنەلۆژیا کردووە مەسەلەی تەکنەلۆژیا و دواتریش ئامرازە تەکنەلۆژیەکان لەوانە میدیاوانی تر کە چۆن ئیش لەسەر مەسەلەی دابەزاندنی ئاگایی خەڵکەکەن ئەوەی کە فرۆم پێڵێت خەواندنی مغناطیسی ئیش لەسەر ئەوەیەکرێت و مەسەلەن هەڵمژینی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ڕێگەی مایکی ئازادەوە ئێمە کۆمەڵگەی کوردی ئێمە لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆنی وەکو هاوڕێ ناوینە ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی لەو کاتەوە کۆمەڵی مایکە خرێتە بازارەوە کە ڕۆژانە ئێمە هەموو ناڕەحەتی ناڕەزایەتیەکانی کۆمان لە ڕێگەی مایکەوە دەرەبڕین و دواتر هیچ ئایدیایەکمان نییە ئەو سەردەمی کۆیلایەتی 2000 نزگەی 100 ساڵ پێشێ سەکاتێک سپارتاکۆس وەکو گەورە کۆیلەیەک شۆڕشەکات کۆیلەکانی هاوڕێ ئەزانن کە ئەمانە کۆیلەن و دیارن چینێکی کۆیلەن یعنی دەوروبەرەکە هەمویان ئەزانن کۆیلەن و ئەبێ خەبات بکەن بۆی سپارتاکۆس لەو سەردەما ئاسانتر توانیوێتی وەک لەم سەردەمی تەکنەلۆژیایە بتوانێت شۆڕش بکرێت لە مەبەستمەوەی ئەو سەردەمە سپارتاکۆس و دەوروبەرەکەی زانیوانە کە هەمویان کۆیلەن و سەر بە چینی کۆیلایەتی بەڵام لەم سەردەما ئێمە قورسە بتوانین خەڵکانێکی زۆر لە دەوری خۆمان کۆ بکەینەوە کە لە کاتێکا خەمێکی گەورە و هاوبەشمان هەیە قورسەکە لە ڕووی ئامرازەوە ئەو ئامرازانی ئەمڕۆ لە بەردەستمانایە قورسە چونکە لیبرالیزمی نوێ ئامرازی گەلێکی زۆری بەدەستەوەیە کە ئەتوانێت خەڵکی پێ چاواشە بکات لەوانە میدیا و تەکنەلۆژیایە بۆیە مەسەلەی کۆیلەی مۆدێر ئەتوانی ناوی بنی ئێنە ئەوە ئەمڕۆ چینی چەوساوی ئەمڕۆ ئەو هاوڕێ باسی لە مەسەلەی نەبوونی قەیرانی نەبوونی سەرکردە کرد لە ڕاستیە من لەگەڵ ئەو دەستەواژانی ئەوەی کە نییە ئەمڕۆ نەبوونی پرەنسیپ و ئایدیایە نەبوونی پرەنسیپ و ئایدیا بەو مانای سەردەمانێک ئایدیا هەبوو خەڵک پابەند بوو بە کۆمەڵە پرەنسیپی خۆیەوە ڕاستی نەیەفرۆشت کاتێک بزوتنەوەی ڕزگاری خواست لە کۆمەڵگەی کوردیا سەرهەڵەدا لە سەدەی 20 مەسەلەی ڕزگاری خوازی ناسیۆنالیستی و دواتر ئەوەی کە کۆمەڵی ڕۆژدەران ئەوانە هەردووکی هەڵگری ئایدیا و پرەنسیپ بوون ئەمڕۆ تەنانەت ناسیۆنالیستەکانیش ئەو پرەنسیپ و ئایدیای کوردایەتیان نەماوە لە پێناو قازانجە مادیەکانی خۆیانە مەسەلەن هەموو شتێک لەدەسەدەن وەکو کارتێک بەکارهێنن بۆیە ئەوەی نییە ئەمڕۆ مەسەلە نەبوونی سەرکردە نیەوە ئێمە ئیش لەسەر دروستکردنی سەرکردە و کاریزمای سیاسی ناکەین هێندێکیش لەسەر ئەوەیەکەی مەسەلەی هەبوونی ئایدیا هەبوونی پرەنسیپ کە ئیبەسمەوە بە پرسیاری ئەو هاوڕێی کرد کە باسی لە مەسەلەی هۆشیاری کرد ئەو هاوڕێ کە نەبوونی هۆشیاری سۆسیالیستی ڕاستیە ئێمە ئەگەر من درک بە شتێکە کەم کە تۆ درک و پێ نەکردووە ئیشی من و ئەرکی من ئەوەیە کە بە تۆی بگەێنم بۆ ئەوەی ئەم هۆشیاری سۆسیالیستە لە ساڵانی ئایندا بە شێوەیەک پەرەپسێنێت کاتێک کە شۆڕشێک سەر بگرێت سەرکەوێت وەکو ئەوەی کە لە ناوچەکانی وڵاتانی عەرەبیە شۆڕش سەرەکەوێت لە بەهاری عەرەبیە چەند وڵاتێک بە ئێسەشەوە کە لە سوودان سەری گرتووە با بڵێن کودەتای خەڵک بێت یان شۆڕشی خەڵک بێت ڕاپەڕینی خەڵک بێت ئەبینی وەکو ئەوەی هارڤەی ناویێنێت فاشیزمی سەربازی دەست بەسەر وەزعەکە ئەبێت دژە شۆڕش دروسە بێت کە ئەو نمونەی ناپلیۆن بۆناپۆرتە هێنێت وڵێ کاتێک شۆڕشەکان لە بەهاری عەرەبیا سەرەگرێت فاشیزمی سەربازیەت کودەتای سەربازیەک جێگرێتەوە ئەڵێت ئەوە ئێمەی ئیمپراتۆری ڕزگارکەرتان بۆ ئەوەی ئەمە دروست نەبێت بۆ ئەوەی شۆڕشەکان و ڕاپەڕینەکانی گەلانی چەوساوە و چینە میلیەکان سەر بگرێت ئەبێ هۆشیاری سۆسیالیستی هەبێت بە نەخوبەیەک ئەمە ناکرێت ئەبێ گەل هۆشیار بێت بۆی کاتێک شۆڕشەکرێت گەل بچێسە سەر دەسەڵات سپاسدانەکەم
ئەو هاوڕێ باسی لە دۆخی ئەفریقا کرد و باسی لەوە کرد کە ئەو نمونانی هێناتەوە نەبوونی سەلامەتی شوێنی کارە ڕاستەکەی دۆخەکە لە ئەفریقا بەس تەنیا نەبوونی سەلامەتی شوێنی کار نییە یعنی هەر هیچ ئینسانێک خاوەنی سەلامەتی خۆی نییە یعنی یەکێک لەو نەخۆشیانی کە مەترسیە بۆ سەر هەموو مرۆڤایەتی لە ئەفریقا بەرزترین ڕۆژەی هەیە کە ئایدز باشە ئەمانەش بەدەیان هۆکاری هەیە کە لە ژینگەوە بیگیرە تاوەکو بەکارهێنانی هێزی کاری ئەفریقی بە شێوەیەکی زۆر ناتەندروست کە یەکێکی تر لەو بازرگانیانەی لە ئەفریقا ئاکرێکانی خەڵوزە کارکردنە لە کانە ژێرزەمینیەکان کە بەڕاستی هەر کارکردن لەویایە خۆی یەکسانە بە نەخۆش بووە باشە کە شوێنی کاری ئینسان نییە ئینسان بەرگی کارکردن لە شوێنێکی کاری لەو شێوەیان ناگرێت بەڵام لەبەرەوەی کە کۆمپانیا بیانەکان لە ئەفریقایان و ژیانێکی زۆر خراپەوە تەنانەت ئاوی خواردنەوە نییەوە و پێویستە زۆر سەرەتایەکان نییە کە هەمیشە بەهانەکە بەوە هێنرێتەوە کە ژینگەی ئەفریقا ژینگەیەکی خراپە ئۆکەی ژینگەی ئەفریقا کۆمەڵێک پێداویستی تیان نییە بەڵام لە ئەفریقا گەورەترین کاری ئەڵماسی تایە باشەکە هیچ جیاوازێکی نییە لەوەی کە لە وڵاتە نەوتیەکانە هەیە ئەی بۆچی دۆخی ئەفریقا هەتاوەکو یەک بەرەو دوو هەڵئەڕوات باشە کە بوونی ئەم بازرگانی گەورەیە کە بازرگانی ئەڵماسە بۆ بە ئاشوبێکی گەورە بۆ خەڵکی ئەفریقا باشە جگە لەوەی کە وەکو مختبەرێکی بەردەوامی سیستەمەکە بۆ تاقیکردنەوەی هەموو کەرەستە تەندروستی و دەرمانەکانیش بەکارهێنرێت و بڵاوکردنەوەی نەخۆشیش باشە عێراقیش بەم شێوەیە بەڵام لە ناو سیستەمەکە بڵێ جیاوازی لە ناو ئەفریقا و عێراقیشا هەیە بەڵێ ناتوانین ئێمە بڵێین دۆخی عێراق وەکو ئەفریقا باشە جیاوازەیەکی یعنی ڕێژەیی هەیە لە نێوانیانە بەڵە دۆخەکە لە ئەفریقا زۆر خراپترە کە ئەکرێ بە کۆمەڵێک داتای تر بچمە سەری بەس بابەتەکە زۆر دوور درێژە بێتەوە ئەو هاوڕێیە باسی قەیرانی سەرکردەی کرد ڕاستەکەی من پێم وایەکێک لە گەورەترین کێشەکانی ئێمەی دائیمەن چاوەڕی فرات ڕاستین یعنی ئەمە یەکێکە لە هەرە کێشە گەورەکانی ئێمە ئۆکەی ڕەنگە لە هەر خۆڕێخستنێکی کۆمەڵایەتیە پێویست بێ گروپێک کەسێک پێشڕەوایەتی بکات بەڵام سەرکردەی ڕزگارکەراییە سەرکردەی ڕزگارکەرە لە سەردەمی کۆیلایەتیا کاریە کرد ئەگەر تاسە ساڵ بەرێ ئێستا کاریە کرد بەڕاستی ئێستا کار ناکات سەردەمی ئێستا سەردەمی کاریزمان نییە سەردەمی پاڵەوانێکی چەکداری نییە باشە هەر بەڕاستی گۆڕان لەسەر ئەم برێمایە دروست بوو باشە گۆڕان لەسەر کاریزمابوونی نەوشیروانی مستەفا دروست بوو بەڵام گەیاندینەوە کوێ باشە یعنی مەبەستم کە وەکو بەدی لەبینرا وەکو ڕێگە چارەیەک ئەبینرا و پێیان وابوو لە بڕووی سەرکردەیەکی و کاریزمایەکی گەوریان لەگەڵای ترە توانن زۆر شت بکەن کە لەکرا کە جارێکی تریش خەڵک بێئومێت بوویەوە و کێشەی سەرکردە من پێم وایە ئەسڵەن ئێمە بۆ ئەوەی کە لەم دۆخانە ڕزگارمان بێت ئەبێت یان لە کێشەی دواکەوتنی سەرکردە و شوێنکەوتنی کاریزمایە خۆمان ڕزگار بکەین باشە یان جارێکی تر بەو پێوەرانە بچینەوە کە بۆ سەرکردە و کاریزما هەمانن باشە ئەو هاوڕێی تر باسی لە کەرتی پەروەردە کرد من لە ئەسنای بەحسەکەی خۆمە یەک شتم وت کە پێم وایە بۆ کەرتی پەروەردەش هەر هەمان شتەکە کە من قسەکەم لەسەر کەرتی تەندروستیە هەر بەڕاستی ئینسان ناتوانێت وێنای کەرتی تەندروستی کۆمەڵایەتی بکات لەناو سیستەمێکی سەرمایەداریە باشە ئێمەش ناتوانین وێنای سیستەمێکی پەروەردە بکەین بە دابڕاو لە ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی کە سیستەمێکی پەروەردەی ئایدیال بێت ناتوانین ئەمە بکەین و ئینسان بەردەوام لە کارلێکی دیالەکتیکیە لەگەڵ ژینگەکەی خۆی باشە ئەسڵ من پێم وانییە یعنی بە جۆرێک لە جۆرەکان کە لە قسەکان مەقسەم لەسەرەوە کرد بەڕاستی پێداویستەکانی ئینسان جارێکی تر دەستکاری کراوەتەوە خۆ ئەبێ پێداویستەکانی ئینسان خەریزە بێ خەریزەیەکی زۆر سروشتی بێ هیچ شوێنێک یعنی هیچ شتێک لە دەرەوە دەستی نەگاتان خەریزە سروشتیانە بەس بەڕاستی ئینسان جارێکی تر مایندسێت کراوەتەوە ئینسان جارێکی تر دەستکاری پێداویستی سەرەتاییەکانیشی کراوەتەوە ئەمەش بەرمەجە کراوەتەوە ئەمەش بە ڕێژەیەکی زۆر بەڕاستی لە ڕێگای ئیدۆلۆژیاوە کراوە باشە ئەمە بەوڵامی ئەوەی کە بەڕاستی کەرتی پەروەردە زۆر گرنگە بەڵام تۆ پێت وایە من و تۆ لەناو ئەم دەسەڵاتەیە بتوانین کەرتی پەروەردە بگرینە دەست ناتوانیت
ناتوانین چونکە پەیوەندی ڕاستەخۆ هەتاوەکو ئێستا ناتوانن دەستبەرداری ئەوە بن کە مدیری مەکتەبەکان حیزبەکان دایبنن بۆچی چونکە کاریگەریەکی زۆر ڕیشەی هەیە چونکە تو ڕێگەت پێناگەر وەکەوەی کە داتاکان ڕێگەمان پێنادرێت دەستمان پێی بکات و خەڵک دەستی پێی بکات کەتی پەروەردەش هەر بەو شێوەیە باشە یعنی بەم نەوعە یعنی هەر یەک دەستکاریکردن هەر یەک لەم کەیانە بەڕاستی خەراتی ئەوێت یعنی ئەوەنە ئاسان نی ئێمە وتمان ئۆکێ ئەوە لەسەر ئەو ڕێکەوتی لە پەروەردەوە دەست پێ بکەیت ئەی چۆن دەستمان بەکەتی پەروەردە ئاگات تۆ بۆ ئەمە پێویستە بە دەستکاریکردنی و ڕیشە ئابووری سیاسی هەیە کە ئێستا وجودی هەیە بەڵام منیش پێم وایە کەتی پەروەردە زۆر گرنگە بەڵام کاتێک کە بەڕاستی تۆ خاوەنی دەسەڵاتێک بی کە بتوانی کەرتی پەروەردە بەو نەوعەدا بڕێژیتەوە کە پێویست بە بۆ دروستکردنی ئینسانێکی سەلیم تەندروست سەیەخیرم لەسەر هۆشیاریە پرسیارەکە بەو جۆراکەم ئەگەر بەڕاستی قەزیەکە بەس بەتەنیا قەزەی هۆشیاریە یان ئەگەر ئێمە لە هەنگاوی یەکەمە پێویستمان بە هۆشیاریە بۆ ئەوەی بتوانین هەنگاوی دووەم بنین کە پراکتیکە بۆچی نخبەش لەم وڵاتیان نەتوانێت هیچ هەنگاوێکی سیاسی گرنگ بنێن خۆ ینی لە هەموو وڵاتێکە کاتێک باس لە هۆشیاریەکەی ئەبێت نخبەکەی یاسی هۆشیاری زۆر بەرز بێت باشە بەڵام قەزەکە بەتەنیا قەزەی هۆشیاری نییە بەڵێ هۆشیاری گرنگە هۆشیاری چینایەتی گرنگە هۆشیاری سۆسیالیستی شۆڕژگەڕی گرنگە باشە بەڵام چی لەم هۆشیاریە بکەم ئەگەر پراکتیکی لەگەڵ نەبێت وە هۆشیاری شتێک نییە ئەنی شتێکی ئەبستراکت نییە تەنها لەناو مێشک و کەلەی ئینسانە سنووردار کرابێت هەر بەڕاستی ئەو هۆشیاری ئینسان بە درێژایی مێژووی خۆی لە ژینگەکەیەوە پێیگەشتووە لە ئەزمونکردن لە کارلەکردن لەگەڵ ژینگەکەی پێیگەشتووە بە حیاتی بە مێژووی ئاگایی پێی نەگەشتووە کە مێژووی فکر و فەلسەفە و هۆشیاری ئینسان بەراوردکەی بەو مێژوەکۆنە مەبەسم لە کەم نرخاندنی نییە وەڵام مێژووەکی زۆر کەمە باشە وە لە قەیرانەکان ئینسانیشی کەم نەکردوێتەوە باشە یعنی هۆشیاری نەخۆی نەپڕێت مەبەسم جۆرە لە هۆشیاریەیە بەڵێ بێگومان ئێمە پێویستمان بە هۆشیاریە بەس قەزیەکە ئەوەیە کە بە هۆشیاری بەتەنیا ئێمە ناتوانین هیچ بکەین باشە پێویستمان بە هۆشیاریە و پێویستمان بە ئەکتی ڕادیکاڵی شۆڕژگەرانەش و پێویستمان بە دروستکردنی ڕێکخراو یعنی ڕاستێکی ئەو هاوڕێ بە نەو ئەکتێکی کە ئێمە ئێستا ڕێکخراوێکمان ڕاگەیان بێت خۆزگە وا بوو وەزرامان نەگەیانەوە باشە چونکە بەڕاستی دۆخەکەی هێشتان لەو دۆخەشان نییە کە بتوانین ڕێکخراوێکی سیاسی تاڕاگەێنین وە پێشنیارەکەش ئەوە نییە کە ئێمە پێشنیاری ئەوە بکەین کە ئێوە بێن لەگەڵ ئێمە ڕێکخراوێکی سیاسی لە ئێستا ڕاگەێنین قەزەکە ڕێگەمەیە چۆن ئینسان لەناو ئەم کۆمەلگایە چۆن ئەو چینەی کە بەردەوام لە خوارەوەی کۆمەلگایە کە کرێکاری ئەم سیستەمەیە جارێکی تر خۆی ڕێگەخاتەوە جارێکی تر ستایلی سیاسەتکردنی خۆی داڕێژێتەوە جارێکی تر شوێن سەرکردەیەک و کاریزمایەک و کەسێکی دیاریکراوە ئایدۆلۆژیایەکی دیاریکراوە ناکەوێت و جارێکی تر بیر لە پێداویستی ڕۆژانەکانی ژیانی کاتەوە بیرەوە کاتەوە کە خۆی ژیانی خۆی بەڕێوەبەرێت ڕاستی قەزیەکە ئەوەنی ئەمە ڕەنگە ئێمە بێگومان لە لەحزەیەکە ڕەنگە پێویستە بە دروستکردنی حزبێکی سیاسی یان هەر شتێکی تر بێت بەڵام ئەوەی ئێستا قەزیەیە نەبوونی ڕێکخراوێتیە تەنانەت لە شوێنی کاری و ژیانی خۆمانە باشە ئەوەی ئێستا گرنگە و ئەوەشی بەشێک لەم هۆشیاریە ئەمان گەێنێ بە بەشێک لەم هۆشیاری هەر دروستکردنی ئەم ڕێکخراوەتیە دروستکردنە ئیسفادەکردنە لە ئەزمونەکانی یەکتر گفتوگۆکردنی بارودۆخ و لەمەرجی ژیانمانە لەگەڵ یەکترە کە ئەمە شتێکی زۆر پراکتیکیە و لە هەمان کاتە ئاستی هۆشیاری ئینسانیش ئەڵاتە سەرەوە کە ئەتوانین ناوی لێبوونی پراکسیس دەستان خۆش بێت هەمیان وەڵامیاندا بەسم زۆر بە کورتی ئەوەی ئەو هاوڕێ باسی ئەفریقای کرد من نمونەیەکە بۆی مۆ لە یوتیوبا هەیە دیبەیتێکی کۆمەڵێک نوێنەری هندستان و ئەفریقا و ئەمانە هەیە لەگەڵ تۆنی بلێرە پێم خۆشە ببینی بە ئینگلیزی هەیە دیبەیتێکی و ئافرەتەیە لە بیبیسیە پرسیارێکی جدی لێکە نوێنەری ئەفریقا ئەڵێ لە ساڵی 1970 بە داتاکانی خۆتان ئەفریقا تەندروستترین میلەتە لەسەر ئەمگۆی زەویەیە هەر بە داتاکانی ئەم ڕۆژتان ئەفریقا ئێستا نەخۆشترین میلەتی سەر ئەمگۆی زەویەیە کە پەیوەندی بە پرۆژەی نیۆلیبرالیزمەوە هەیە هیچ شتێکیان ناتوانێت بێنەوە بە چێ توانێت وەڵامی بداتەوە بەرحاڵ پرۆژەی نیۆلیبرالیزم بە هەمان شێوە پرۆژەیەک کە نەخۆشیەکانی نەهامەتیەکانی خەڵکی ناوچێش زیاترەکەەوە لە ماوەی 10 ساڵ و 15 ساڵی ڕابردووە ئەممان بینینەوە بۆ
پرسیارەکەی کاکاریان مارکس ڕستەیەکیە ئەڵێ ئەوە هەژاری نییە کە ئەتوانێت شۆڕش دروست بکات بەڵکو ئاگاییە بە هەژاری ئەتوانێت شۆڕش دروست بکات بەڵام یەک قەزیە هەیە کاتێک ئێمە ئەڵێن هۆشیاری کە چەند هۆشیاری لای سوسیالیستە شۆڕشگێڕەکان بەکارنایە پرسی ئاگایی بەکارهێن لەبەر پرسێکی کۆمەڵایەتی ترە پەیوەندی بە گەورەترین توێ چینی کۆمەڵایەتی سەربۆی زەویەوە هەیە پرسەکە هۆشیاری نیە لەبەر هۆشیاری ئەوەندەی پرسێکی تاکگەرانانە و لێبراڵیانەیە ئەوەندە پرسێکی دەستە جەمعی و پەیوەندی بە بسوودنەوەی بەرفراوانی کۆمەڵایەتی سیاسیەوە نییە پرسی معریفە یان پرسی هۆشیاری یان پرسی ئاگایی هەمیشە پرسێک بووە پەیوەندی بە تیۆرێکی شۆڕشگێڕانەوە هەبووە پەیوەندی بە مۆدێلێک لە بیرکردنەوە هەبووە کە بارودۆخی اقتصادی و سیاسی هەموو هەلوو مەرجە ماتریالیەکانی خۆی بینیوە یعنی بۆ مارکسیستەکان پرسی ئاگایی بریتی نییە لەوەی کە تۆ عەدەدی ئەو کتێبانەی خوێندوتێتەوە چەنە عەدەدی ئەو چەمکانەی یان ئەو چەمکە فەلسەفی فکریانەی بەدەستەوە هەن چەنن بەس پرسەکە ئەوەیە لە ئاستی پراکتیکە معریفە چەند ئەتوانێت هەنگاوێک تۆ بەرێتە پێشەوە خۆ زۆرن نەوعیە و معریفانەی کە ئینسانە بنەوە بۆ خورافە و بۆ کۆنەپارێزی و بۆ هەزاری یەکشتی تر ئینسان تووشی ڕەشبینی و نائومێدیەکەن بۆی پرسیارەکە ئەوەیە کە تۆ ئەپرسی هۆشیاری و ئاگایی گرنگە بە نیسبەتی ئێمەوە بۆی بتوانین هەنگاوێکی ڕاستەقینە و سیاسی دروست بنین بۆ دروستکردنی ڕێکخراوێک لە داهاتوە بۆ داخۆکردن لە خەڵک کام جۆرە لە ئاگایی ئەتوانێ ئەمە بکات ئایا ئەو ئاگایی کە لەناو ئەم جۆرە کتێبەیە دەستمانەکەوێت یان لەم جۆرە کتێبەیە دەستمانەکەوە لە هەمان کاتیشە ئایا خودی ئەو ئاگاییە بە نیسبەتی ئێمەوە چەند پەیوەندی بە پراکتیکەوە هەیە یعنی ئایا ئاگایی بەتەنیا بریتیە لەوەی کە لەناو کتێبەکانەوە دەستمانەکەوێ بە داتای زانستی هەیە پێم وابێت لە شوێنێکا بینیمە 180 معریفەی بەشەری پەیوەندی بە زاکیرەیەوە هەیە یعنی بە شێوەی میمۆری زاکیرە بۆی هەڵگیراوە ماوەتەوە دەستی خستووە ئێمە کە ئەزانین ئەمە گەرمە و دەستمانە سووتێنێ وەکو پرسێکی هۆشیاری ئاگایی پەیوەندی بەوە نیە ئێمە زۆر عاقڵین بەوە ئەزانین ئێمە ئەزمون و تەجربەمان هەیە ئەزانین ئێمە دەستمانە سووتێنێ باشە بۆی ئەو جۆری هۆشیاری و ئاگایی کە گرنگە بۆ دروستکردنی بزوتنەوەیەکی ڕادیکاڵی سیاسی کام ئاگاییە و لە هەمان کاتیشا بزوتنە پرسێکی زاتیە ئاگایی لەبێ پرسێکی زاتی مەقسەد ئینسانێکی لەناو مێژوو داغان ئەی زات خودی زات خۆی چییە خودی زات خۆی چییە بۆ معریفەیەکی سوسیالیستی شێرێکی زاتی پێویستی ئەمە پرسەکەمەوە ئەمە لە بەردەم ئینسانێکی هاڕاوە لە بەردەم ئینسانێکی قوربانیە زاتیش بە هەمان شێوە بەرهەمێنراوی کۆمەڵێک هەلومەرج و بارودۆخی ماتریالیە یعنی هەر خودی چوونە پێشەوەی عەقڵ و بیرروهۆشی ئینسان ئەگەر بە تیۆری داروینی شتێکی بدەینەوە پەیوەندی بە پەرستاندنی بایۆلۆژیەوە هەیە یعنی ئەگەر کۆمەڵێک هەلومەرج و بارودۆخی ماتریالی نەبووایە ئینسان ئەکرا بیری نەکردایەتەوە ئەکرا خاوەنی زمان نەبێەوە بۆی کە هەیە و ئەکرا هەرگیز دەستیشی بە پرسی فەلسەفە و شۆڕش و ئەم شتانە نەگەشتایە یعنی بۆی ئینسانیش بە هەمان شێوە هەتا ئەگەر تیۆریزانە تازەکانیش وەربگرین هەتا ئەگەر وجودیەکانیش وەربگرین سارتر خۆی پێی وایە کە مرۆڤ هیچ شتێک نییە بەدەر لەو بارودۆخی کەتیایەژی ئیتر لە بەرامبەر ئەمەیە ئێمە بێدەست بگرین بەڕاستی بە مەسەلەی میتافیزیک و ئایدیالیزم و ئەمانەوە کە ببین بە ئینسانێکی جەوهەرگەرا و ببین بە ئینسانێک کە ئەوەی تر ئەفلاطۆنی بیر بکەینەوەیان هەتادوایی ئەم تیۆرانە بەڕاستی بەسەر چوون لە ئێستایە یعنی هەنگاونانی هێلک زەردەکان لە ئەمڕۆیە لە شەقامەکانی پاریسا ئاگایی ئێمە لێرە ئەباتە پێشەوە مانگرتنێکی 2 ملیۆن کەسی لە هندستانە ئاگایی ئێمە باتە پێشەوە ئاگایی دەستکردوەکو هاوڕێ باسی کردووە ئاگایی ئێمەشە باتە پێشەوە لەگەڵ خۆیان خۆ پرسێکی زاتی نییە بۆ ئێمە هەتا بۆ خودی سیستەمەکە خۆشی پرسێکی زاتی نەبووە ئینسان هەمیشە لەناو کۆمەڵێک پەیوەندیە وجودی هەیە ئێمە بەبێ یعنی ناتوانین بەبێ ئەو ژینگەی کە تیاین بیر بکەینەوە
ئێمە ناتوانین بەو پەیوەندیانی کە لەگەڵ ئەو کەرەستانی کە خەریکی بەرهەمێنانی بیکەینەوە ئێمە ناتوانین لەناو لە دەرەوەی ململانی ئەم دووچینەوە بە درێژای مێژوو ناتوانین وجودمان هەبێت کەوابێ ئەکرێ پرسی ذاتی لەکوێیە بێهەنی کاتێک دێتە سەر پرسی ذاتی ئەکرێ بە جۆرەی تر مامەڵی لەگەڵا بکەین لینین کاتێک ئەگەڕێتەوە لە پێش شەڕشی 7 ئۆکتۆبەرەوە بۆ ئینسایکلۆپیدیای لۆژیکی هێگڵ و فێنۆمەنۆلۆژیا ئەکرێ و پرسێکی ذاتی تەماشای بکەین بەڵام ئەم پرسە ذاتیە پرسێکە دەست و پەنجەگەر نەرمکردنە لەگەڵ واقعی کە تیایە هەژین ئەگەر نا ئینسان ناتوانێت بەو هەموو بەشێک لەو ڕەشبینیانی کە بەشە تووشی بووە پەیوەندی بەو هەموو زانیاری و معلوماتەوە هەیە لەسەر نەهامەتی و بەدبەختیەکانی ژیانی خۆی بەڵام ناتوانێت پراکتیکی بکات دەرەنجام ئەگەین بە ئاگاییەکی غەمگین و نەخۆش و وەکوی گەڵ باسیەکە بۆیە ناچاری نەم ئاگایە لە ئەستی پراکتیکیشە بەرینە پێشەوە یعنی پرسێکی دیالەکتیکیە لە هەر لەحزەیەکە لە ئێستایە لە کوردستانە ئەگەر گروپێک هەبێت دەستەیەک هەبێت بتوانن داکۆکی یان گشت بەو پرۆژەیە بجەنگن لە کوردستانە ئاگایی لێبەشە بەنە پێشەوە لە هەر جێگەیەک هەبێت بەڵام ئەگەر ئێمە بچینە ناو کتێبەکانە خەریکی ئێمە بین بەڕاستی ئاگاییمان بەو ڕادێنێتێت پێشەوە یعنی پرسێکە تێکەڵاوێشتر و لەکترا مێزانە لە خەمگینی و ناومێدی شتێکی تر بە دوای خۆیان نایەن ئەگەر ئاگایی کەسێک لە ناو کۆمەلگایەکە کە بەتەنیا چێتە پێشەوە بەڕاستی تەسەورەکەم هەرێک لە ئێمە لە خۆناغێکی ژیانمان نازمونی ئەومان کردوێ کە ئاگایی تاکێک بەتەنیا لە کۆمەلگایە چێتە پێشەوە زیاتر درک بە نەهامەتی و قەیرانەکانەکە کە ئاگایی کۆمەڵایەتی لەگەڵیانە چۆتە پێشەوە ئەوە نەی ئەبێ بە ئینسانێکی خەمگین و ڕۆژبین و ناومێت ئەوە نابێ بە ئینسانێکە کە بتوانێت دەستکاری ژینگەکەی خۆی بکات کەواتە ئەوەی بەڕاستی ئەنی من پێم وایە وەکو ئاگایی تاکە کەس خەریکین لە کوردستان ئەگەرم لە کاڵە وەرگین خەریکین بە باشێکی پێشەوە بەس ئەوەی نەقسمانە ئاگای کۆمەڵایەتی و ئاگای خۆڕێخستنە یعنی بەس پرسەکە شخصی نییە قسەکەم لەسەر ئەمەیە پرسەکە شخصی نییە بڕوا کاگاریان ینی ڕۆژانە ئەگەر بتەوێ ئەم نمونانە ئەبینیتەوە من لەگەڵ هاوڕەکانمان هەمومان لە ناو قانونەکانی بازاڕین باشە من کاتێک لە جامیعە بووم هاوڕەکانم نەچووبوونە ناو قانونەکانی بازاڕەوە و مۆڕاڵی بازاڕیان هەڵنەگرتبووەوە خۆ ئینسانی خراپ نەبووین ئێستش پێم وانی ئینسانی خراپن بەڵام ژینگە و بارودۆخ و هەلومەرجەکە وای لێکردوون کە ئێستەوە وەکو هەر کەسێکی تر بە ڕێژەی قازانج قساکرێتیە باشە بازار زۆر مەترسیدار دەستکاری مۆڕاڵ و لۆژێکی ئینسانەکە لە ترێنینە بە ترێنەرەکەی خۆمە موتوە ئەمی باسێکی استقلالە ئەمی باسێکی هینە باشە بەڵام بزە قسەی لەسەرەوە کرد چۆن لە ڕوو دەرونیەوە لە کەس ئەبکی کاڵایەکە لێکڕێ باشە بۆ بە مناقەشەمانی پێم وت ئەڵێ تۆی لێی استقلالە باشە ناو پێی وایە ئەمە ڕێگایەکی باشتری زیاترکردنی فرۆشە قازانجە باشە بە تەواوی قەنەعەتی بۆیە ئەمە کارێکی نامۆڕاڵی نییە تۆ ئەگەر کاریگەریەکی دەرونی لەسەر کەسێک دابنەی وا پێی کاڵایەکی پێ بفرۆشی و پێی وایە وەکو هەر کەسێکی تر لە بازاڕە تۆش مافی ئەمەکرێ کێشەکە کەواتە تەنانەت خستنەژێر پرسیاری مۆڕاڵی تاکەکەسی ژینیە باشە چونکە بەڕاستی ژینگە و بارودۆخ ئینسان جارێکی تر لەگەڵ خۆیان دروست دەکاتەوە بەرهەمی هێنێتەوە ئەمە بمانێ ئەوەش نییە کە ئینسان ناتوانێت کاریگەری لەسەر ژینگەکەی هەبێت بەڵام بە درێژایی مێژوو ئینسان وەکو تاک زۆر کەمتر توانیەتی لەوەی کاریگەری لەسەر مێژوەکەی خۆی هەبێ و لەوەی کە بە کۆمەڵی بووە کاتێکە تەواو نایوەرە بۆچی ئێمە تا ئێستا ڕێکخراون ڕێیارێکی ڕێکخراون دەستکەری دەشیت ئەوانیان هەر هەموو شتێک لە هاوڕێ بەرزان ئێوەرە
كامل كلمنا وهي كاتبين كلام شخصية مجيء يكون كان بأحسن يستينوا من أفهم بلادنا لا هم بلادنا بس كذا بيتابعك من بروجيكي زول بسيط لقد ندانا وبشايتي كوي كش كذبون هم يسيبها بتحمل ذلك يمشي بروجيكي بعد يجيبوا كبابة ما كل كلام كان الدول من نفس كلهم شيء ده كان بيخلي له بيانات كان بيخلي له كذا كذا كلاسي ونيجي أورجانيك والحاصل أقول بكم هذا اليوم ما تبغى شكاك وقول كوتشنا وشاندان وكار وشالا يشتي وعاقي ولا ينام على كنا حشما لكن ما تاكل كل شيء ده هو راسي يعني تقولوا بتيجي جلوس بيشما جماعة قبل كل كتير جلوس كراسي ده ما يقول تشوف شتي وعاقي كنا نشربها كنا نشربها أو يعني راسي من يجي خلاف ناقص ما يقول أو يسوع عنها نقبح زوجة كان في أعتاد في ناس ما يسوع بيقول بيسوع هو يوم ويخلص صلاته يكوي جسد شكاته هذا هو يوم صلاة ما يسمى كعاب حسب وجهه جنوس كله لا شيء بينا وسط ما يسوع بينا خلي بينا ولا ولا يجي تجتمعوا هذا هو كان بيخلي يسوع الله جميع أو باسيجي بيقول هذا النبي سنة هشتم كنا بيقول وفات هو كان عن شيء صلى الله عليه وسلم بالنزاع لما قال لي استعان يقول كان يقول صلى الله عليه وسلم يقول كان أنا قال لي ما في شك ما هاتشي ما كنا ما كنا نقول بيقول زود تيجي تسكور كان طول الشغل وورشتي هاتشي ما كنا ما كنا نقول بيقول بس سيجي فزاي شيء بالنسبة لبعض الأشخاص بس لوني لما والله أنا متواجد في شيء بين هو كان ما كان هو كان كفر وعنده تفاصيل وأركيه ما يواسي كده لك ما خصوصا كذا زي ما بسياتي لفعل شاملين وخمة هي وخامن أيديا وتواني تعرف من أركيه ما يواسي كذا سر هو كان ده في شيء من ذي كمان وان وابي من ده مشكلة بيخم بيبقى يخرج بالنعمة ومن بيبقى كذا هذا الشيء ما كل شيء مسكون لكن شيء ده هو كان من وده ميك استعاد وده الجامعة لما نافع كده الجامعة تيجي ده بشيء قوي ده الجامعة ده هو كان هو ده الجامعة لما ده قبل الجامعة جميع جميع شيء هو كان نبجي وده الجامعة كان هو ده أقل على سيف تيار هذا هو كان هو أصلا مجال ده اللي من إن شاء الله كان لا زور طبيعي كمان خوشو مناقشة دروس خالد مزبوط هو مسؤول بسعادة وما درك هذا يسا إما زيادة حد يسمع بتبرئ يسمع بتبرئ وحق عنده ساعدني يعني ما يقدر هو بيك أوليان هي زيادة جفت أنا سرقاتي زيادة شكرا له كوي راكي كشف ماشا قال له إما قال لوتك يشتي هو أنت هاوريا مش هاوريا ويقول هذا عندنا مش نزل مش ما يعني يسبب جمرة يكوي شيء يكوي يمكن يكوي هذا باشا أنا في سبب كذا وبرز شيء يعني حاصل شيء لا أنا في سبب كذا والله من حسب كل بكل سكان وبكل شيء شكر بقول إنه يقدر يحصل حسب كل conclusion والله ما بدي أنا ترجعني بس ليبراليزم بشيء
گشتی نهار دەسەکەەوە ئەوەی هەبوو کرد بە مەخەسەکردنەوە بەڵام ئەگەر اجازە بدەن لە جیاتیەوە لە یەک دەقا باسی سیستەمی ئابووری باوەز بکەم سپاس یەکێک لەوانە سیستەمی نیوترالیزم کەیشی تیاکات حتما فەلسەفەیە دەرناو هیومانیستی بۆ سەری هەڵداوە باشە ئەوەی گوێگرتنە لە یعنی سەرسەر ئینسانەکە کە چۆن ئینسان پێویستێک بە دوای شعورەوە بێت بە دوای هەسەکانی خۆیەوە بێت چی حەزەکات ئەوە بکات بە دوای حکایەتی گەورەوە نەبێت والحاصل بە جۆرە جۆرەکان منطق لاواز دەکات عەقڵ لاواز دەکات ئەوە هەیە بە دوای حەزەکانەوە لە ئاستی زانیە یعنی سێ سالاری گەورەی هەیە مجموعەیە گۆڵن سالارەتی لە سیستەمی نیوترالیزم دەستکای بەهێزی کۆمەلگای شەکەی کێلاوانە سیاسەتە کە سالاری هەیە دەنگدەر دەنگ سالاری دەنگدەر سالاری یعنی لە هەموو شتێکا دەنگدەر ڕاستەکە ئەوەی دەنگدەر وتی ئەوە مهمە ئەوە گرنگە ئەو سیاسەتە گرنگترە ئەو سیاسەتە سەرکەوتووترە هەر دەنگدەر سیاسەتێک لە سیاسەتەکە ڕاستە لە ئاستی ئەویا کەسنەوە سالاری یعنی ئەوەی وەڵەدی ئارەزوێت بۆ ئینسان داڕێژێت لە ڕێگەی سەرمایەی چمانی بیامانەی و بێت شتەڕی تەکنۆلۆژیەوە بێت چی لە ڕێەوە بێت ئارەزوێت بۆ ئینسان بنیان دەدا باشە دوجاریش وەکوگەرە دوجاریش چیەکات کەستەمەرێک دروستەکات کە خۆی بێت ئەوێش ئاست کەستەمەر سالارێکە نمونەیەک هاوڕێ بەشکێ باسی کرد کە چۆن ئێمە وا بکەین کە زۆرترین دەستەبەر باڵی مشتری بەلامانەوە کریار بەلامانەوە بێت کۆخی یعنی سێگی هەر دەستەکەی ئامانجەکە کڕیارە کریار هیچ نییە یعنی ئارەزوێت بۆ درستەکە سیرەکەی تەنها بنان ئازان پێویستی ناپێویست حکومات بەزە بەسەکە جان بگەینە کۆمپیوتر سیستەمی نیوترالیزم سیستەمێکە سەرەسەر سێ سالارەتێکە کە هەر شەر پێ نەکرێت حەق دەبن دەمدەر هەموو ئازانی هەر هێزێکی سیاسی دەنگێکی زیایاوە شەر پێ حەق بۆ خزمەتی ئەوە بکات وەڵگا بکات باشە یعنی هەر ئێمە ئازانی ئینسان پێ دوای شەکرەکانی خۆی شەرنی ئینسانێکی ئەوە بێ ئازار بێ و نازانی چ وەخاڵێکی ئیشی لەسەرەکە مەسەلەی هەڵبژاردن یعنی چ لەوەی هەڵبژاردن بۆ خۆی قەنەعەتێکی تایە یعنی تۆ بۆنە شتە سوپەرمارکێتێک بۆ قەنەعەت بێ بۆ خۆم ئەوەنە قەنەعەت نازان چی ناچارێکی بزان چی باوە چی دامی خۆشە چی ڕێکلامێک شتێک تامەکەی چۆنە ئەوەی بۆ لەو قەنەعەتی بۆ دروستەکەەوە بەسم چییە ئەو سێ سالارێکی تایە سێ ئەوەی تایە کە ئیش لەسەر زاتی ئینسانەکەن ئیش لەسەرەوەکە چی حەقەتە چی ناحەقەتە بۆیە سیستەمی نیوترالیزم مجموعەیە سالارەتی تایە ئەو سالارەتیانەی کە باسم کرد و گۆڕانی کڕیار سالاریە دەنگدەر سالاریە باشە وە سالارەتی هەستەکانی مرۆڤ گوێ لە ناو گوێ لە دەنگی ناوە بزانم چی ڕاستەوە ئێمە ئەگەر بشوێکی بنیادبەریانە سەری وەسەیری ئینسان بکەین ئەزانین ئینسان شتێک نییە سروشتی بێت دەنگێک لە ناوە سروشتی نایە ئەم دەنگە دروستکراوە باش بەڵامێتر بۆ ئەوەی کە کارکردن چۆنە و چی بکرێتوانە مۆزەڵێکی تر بەڵام با لە چوارچێوەکە دەرنەچم بۆ پرسیارەکەی کارەکەش ڕەتی کردەوە بۆ خوێندنەوە گرنگی ئێمە تێبگەین بزانین لە کوێیاشی ئەمە زۆر زۆر ئێمە سێ و چوار جار کەوتوینە بەڵام ئەم کەوتنەوە گرنگە دوێ لە کەوتن هەر بەردەوامی گرنگەوە هەر بکەی مشتی بەس نەوەست بەس نەوەستنەوە ناومێن نەبێت سپاس بە زوریانی کەوتن نەبێت بەستن منیش سروشتیە بەڵام زێشەو لەگەڵەوەیان دیارێکی سێریکە هاوڕێست یەکێک وایە لە کاتی خۆی ئەستەماسەر سێ کاکناچی دەشتێ و کارکناوی کردایە لە ڕاستیە ئەم سیستەمەی کە دەستکرا ژنان یەکێکی باش ئەم سیستەمە داوای لێبووی دەکەم بەم شێوەیە چونکە
چونکە هەیەک ئێمە کە لەناو پرۆسی هاوسەرگیری هەیە و ئەوانەشی کە هاوسەرگیرێکە بەڵام لە ماڵەوە ئەگەر کوشتی بێت ئەگەر دایکی بێت ئەگەر هەر ئافرەتێک بێت زۆر لەژێر کاریگەری ئەو لامانەیە هەموو ئەو کەرەستانەی کە بە شێوەیەکی مۆدیێرتر دێتە بازاڕەوە باشە لە کاتێکا ڕەنگە ئەو کەسێک کە مەصرفی ماڵەکە ئەکات ئەمە ویستە مادەرێک بۆ تەماسەکەن توانای کڕینی ئەو شتانی هەبێت بەڵام لەژێر فشارێکە ناچار دەبێت باشە یعنی تەماشاکە من لە پەیوەندیەک دەست دەڵێمەوە کە چەندی کتێب کڕم لەگەڵ بۆ خوێندکارەکان بخوێنەوە بەس ئەوەی بخوێنەوە لە کاتێکا دایمەڵێن یا هەدی گۆڤار ئەمە بیخوێنەوە مامۆستا گۆڤاری بێرە بودجەکانی تێک مامۆستا گۆڤاری بێرە مۆدیری تێک مامۆستا گۆڤاری بێرە بکیاتی تێک تەماشاکە تەنها بەشێن چییە ئەوان یان چۆن ئەڵێ بە چی وەسەر قەڵکراوە هەرکو ئاماژدا پێکردرامەکان کە دێتە ماڵەکانەوە باشە ئەمە شۆڕشێکی نەرمە شۆڕشێکی نەرمە بێت ئەوەیە هێزێکی چەکداری وەک بەکاربێنێ لە بەرامبەرەوە یان هەرێک لە بەجۆرێکە یان هەندێک نووسەری وڵاتان کە چۆن ئەڵێ هێزێک هێزی نووسینیان ساڵ ئەبێت کاتێک وڵاتەکەی نایە دەکات کاتێک ئەگات ئەم وڵاتانەی پێ بە دەڵێگەی وەرگێڕان لایەن خوێنینەوە وان دێتێ ڕێزێکی ئەو نووسەر ڕێزێکی ئەو وڵاتەدا دروستە بێت لە کاتێکا سیاسەتی ئەو وڵاتە بە شێوەیەکی تر دەوێت دەست بەسەر وڵاتی تەواو بێت بەڵام تاقەکانی ئێوە لەڕگەی خوێندنەوە باشە بە جۆرێک کاتێک باسی وڵاتە ئەکات دەنگێکی یەکە بۆ بەهۆی نووسەرێکەوە بەهۆی فەیلسوفێکە بەهۆی شاعیرێکەوە ئەمە خاڵێکی تر لایەنێکی تر کە بێمە سەر ئەوەی کە پەیوەندی بە خۆمەوەیە من زۆر ڕەشبینم بێئومێد بەرامبەر هەر سوودەوەی دروستە بەهای سیاسیەوە بەڕاستی بێمتمانەی دروست بۆ لای ئێمە چۆن بەتەواوەتی متمانەکەی شوێنی ئەو زوودنەوەی بکەوی کە بەناوی سیاسیەوە ئەیەوێت دەنگ بۆ بکاتەوە چەتە پەرلەمان و دواتر تۆ نەکا بە پەیژەیەک نەکرێت کە بەڕاستی ئەکە بە پەیژەیەک بەڕاستی ڕێزم بۆ ئێوە ئەم قسەیە بەبەست ئێوە نییە بەبەستم هەموو ئێوەکانە ئەوانە پێشتر هەبوون ئەوانەش داهاتوە بێت باشە لەڕێی کۆکردنەوەی کۆمەڵە دەنگەوە ڕاستەکەم کاندیدی کوێرلەوانە لێرە دانیشتنکەوە ئاڵێ بڕواکە مەسەلەکە ڕێک بە پێچوانە سەردەمانی وەلیفاقان لە کەسێک کردووە لە پەرلەمانە یعنی کاتێک کەسی ئاسایی بووە کەسێکی ئاسایی وە قوربانی بووە لەم شارە لەم وڵاتە دیفاقمان لێ کردووە دیمان دەبانێت چۆتە پەرلەمان ئەو ئەهمێتی نەمانای هەرێک لە هاوڕێی خۆشی بێت باشە یان فڵان یان فڵان کچی پەرلەمانتارێکە بەلای پەرلەمانتارێک خوشکی پەرلەمانتارێکە هەموو ئەمانە تەماشاکە سەرەکەی لێرە بۆ کۆتۆڕێک دابەش دەبن بڵاو ئەبنەوە بۆ کۆکردنەوەی دەنگ تەنها ئەوەیەکی ئیشی پێدان وەکو بێکە ئەوە بەزان باسی کە بەهەمی کرد هاوڕێکانی بەسەر ئاو ئاوێ نەدایەوە ئەمە سیاسەتی بۆرژوازیە بڕواکە مامۆستا سەردار ئێمە باز لە سیاسەتی خەڵکەکەین باز لە سیاسەتی خەڵکەکەین ئەمڕۆ فستیڤاڵی خێڵە هەفتەی ڕابردوو فستیڤاڵی خێڵ بۆ ئەمڕۆ یەکجراوە لە فستیڤاڵی خێڵ هێندا هەر فستیڤاڵی خێڵە ئێمە لە کۆمەڵگەیەکە ئەژنتارەکانی ئێستش گەنجێک ئەڵیشتە بڵێ ئەشەدەرە بەرچی بڵێ من وڵاکەم کابرا ئەڵێ 12 کۆمەڵگە بەردەم فڵانسە بەکەسەرێ بڕۆ ئێمە ناو ئەو عقولەتەی نازانین چی بکەین شێوەیەکە تووشی پێوەندی تووشی وەرگی تووشی پێوەندمانەی بووینە وڵاستیە پێوەندمانەیە بڵاو بۆتەوە دەن بە هەر کەسێ بەیگەڕێی خۆی دەبێت پشیمان بکەوە باشە لەم لاوە کابرا کۆمەڵی کۆکردو کۆمەڵی پەرلەمان لە عێراق پرسیارێک لە تۆ بکەم بۆ ئەوەی هاتووە بۆ ئەوەی هاتووە پێم وتی خەڵکەکە کۆیلەی پارەکەوە کابرا چێتە پەرلەمان ئەچێتە ماڵەکە بۆ دەمکۆکردنەوە بەڵام دوای خەڵکە نەناسی دوای وەسبەی کاکە هەیوایان بۆ هەموو تاکێنەوە پارتی بوونە تەرزاکە بە سیاسیەکانیشەوە خۆیان بە سیاسی ئەوەی نێرە پارتی کێتی رەک پارتی یعنی دوای لێ هاتووە هەموو بوونەدا باشە هەموو کەسەکان بوون بە کۆیلەی پارە بەڵای تۆ چی بکرێن کۆیلەی پارەیە نازانی چی بکرێ وەکو پێم وتی عێلەکە چییە منیش ناتوانم شوێنی تۆ بکەم کەسبەی نەدەنی کردم ئەمە خۆی جیاوازی هەیە لە نێوان ئایدۆلۆژیاکانە لە ڕاستیان خۆی ئەوان ئەوەی کە تا ئێستا هەیە هەمان ئایدۆلۆژیان بەڵام بە فۆرمی جیاواز کە خۆیان ڕێک مەبەستیان لەسەر ئەوە کە بزوتنەوەی وڵات تەمەنی درێژترە لە بزوتنەوەکانی تر پەیوەندی سەردەمەوە هەیە بەڵام دڵنیا بە ئەمڕۆ کاتێک ئەگەرنەوەی لە خۆیان بیکێنەوە بەدەستی خۆیان سبەینێ بزوتنەوەیەکی درست بە هەمان ئایدۆلۆژیا بەڵام بە فۆرمێکی جیاواز دروست ئەکرێت سەرەتا بۆ هەڵبژینی ناڕەزایەتیەکانی خەڵک دواتریش بۆ ناومێدکردنی خەڵک یعنی کە خەڵکێک ناڕازیە ئەمان لە ڕێگەی خۆیانەوە لەگەڵ ڕێگەی فۆرمێکی خۆیانەوە ناڕەزایەتیەکان هەڵەمەژن دواتریش هەر خۆیان خەڵکی پێ ناومێدەکەن وەکو ئێستا کە تۆ ئێڵەی ئەڵەی خەڵک وای لێ هاتووە ناتوانێت باوەڕ بە هیچ کەسێ بکات لەبەرەوەیان هەمان ئایدۆلۆژیان بەڵام تێڕوانینی تر هەیە لە مێژووە کە جیاوازە لە ئایدۆلۆژیای لیبرالیزم و نیولێبرالیزم
ئەو تێوانەیە کە تۆ ئەبێ بە خوێندنەوە خەڵکی بیاکەی ئیشمانەوەی هاتوون لەگەڵ ئێوە گفتوگۆ لەگەڵ ئیسە ئێمە لێرە بە ئێوە 20 کەسین کە 4 کەسن زۆرە ئێوە 20 کەسین زۆر تۆ توانی قسە بە 20 کەسی تر بکەی بڵێ ئایدۆلۆژیایەکی تر هەیە ئەمڕۆ ئەسڵ چۆ بۆیە 500,000 کەسی کۆکرێتەوە ئێوە هاتوون باسە ئەرکەکە قورسە بەڵام نابینە ئەوێ بینە بێ بەردەوام بی تۆ توانی قسە بۆ 20 کەسی تر بکەی بڵێ ئایدۆلۆژیایەکی تر هەیە تێڕوانینێکی تر هەیە دنیابینیەکی تر بەڵام هەیە ڕۆژگار لەگەڵ خەڵکی هاوڕێ ناکەی بەڵام ڕۆژگار لەگەڵ تۆ خەڵکە بەڵام خەڵکەکە بە شێوەی ناسکی بیرەکاتەوە بە شێوەی جەمالی بیرەکاتەوە بە شێوەی بە شێوەی بیرەکاتەوە بۆ چۆن ئەڵێ کورە دەیپانە چییە بۆ وەسە فێنێ ئەگەر بۆ دەبێت چی بێ ئەمە لێرەدا یەکسەر ئەم کەس تواوەتەوە بۆ بەدێچیێک بە شێوەیەکی جوان پاکراوە بۆ ئەوەی بێرە حکومێت داشەو بێم عشرەتی کاریگەری زۆرترە لەوەی کە فەیلسوفێک بێنێ قسە بکات ئەو چۆ بەگە استیفادەی ئامادە کردووە نیکو مەسەڵی کۆڕێتەوە لە دەوری خۆی بەڵام تۆ بێرە کۆڕێ دەکەی وەرە سبەینی عەزیزی بێنە باخشان کەسە دەبێتەوە لە قەڵای شێوانە وەرە سبەینی فڵان کوڕی سەرکردە بێنە لەوێ خەڵکی بەس چەپڵی بۆ لێتات باشە بەبەستم شێزەی يعني بشوية بشوي بيستلموا ليش تكلم بسموها لا كروماتية كاين هي سيستميكنية هي سيستميكية يعني بشوي كبري بلاستي بشوي هو كريم بلاستي بكري بس كده بلاستي با نتبعنا بقى هو بيبقى بسبوع نعم هرودي كاين اوكي ما سكواي لنا او كم تخمين تاكا ناتواني نوتراليزم مسألة نيولاريزم كانت يكفي ناتواني قبولي نكري اسمعوا بالله بالضبط قصدك بس يعني لوكالية جهانية سيدي ما هو كدين دار ولا كدين فادي فاكتورية كم نيولاريزم سرمایه‌داری يعني توجني سرمایه‌داری لأصل ما ناتواني ردي يعني بين موري لك راستی کار یعنی مگر خوش ما بخوابی ناتوانیم تازه سرمایه‌داری وارد بکنیم اشتغل لیره نیه أخي ما يعني لها الدنيا ما تسلم لازم لا أمريكا ترامب أمثال الله شوار صالي ده شو من شوار صالي شرط كذنا برامج سوسيالي سكان هو إما بتنياني غير دانشتون قصبكين أو داتاني كهور أكرم هناي لمنظمة أي جهانية وكبويان ناردون لبل أوي كيك لبهسترين رخاء وكريكاري كان العراق وجودي هي كبرسيان بأكرين لدارش نوي سياسة أمن أو شيء قضية أولي إما توشي وهمي أو ببيتين إما ليرة لدواء أمره بشكل وكيلين جاني والليبراليزم والسرمایه‌داری وتري روخاني نا قضية كيش بمشوانية بس باید مناقشه بکەین لەسەر ئەوە ڕێک دقیقە ئەوە خوێندنەوەیەکی واقعیە بەڕاستی کە بووە بە دیفاکتۆ بەڵام چۆن دیفاکتۆیەک مەسەلەکە وەکو سەمیرەمی نەڵێت ئەمپریالیزمی جیهانی یا سەرمایه‌داری بە جیهانی کراو ئەمە کە ئەسەپێنێ بەسەر دەسەڵاتی ناوخۆییە ئەوان لە بەرامبەرە چی وەرەگرێت گەرەنتی لەسەر مانەوەی خۆیان وەرەگرێت ئەوە بە پەرەگرافێک هەر دقیق ئەو مەسەلەی کە ئێستا تۆ باسەکەی هەیە خوێندنەوەی بۆ بکردووە بەڵام ئەرکی بزوتنەوە میلیەکان ئەوەیە کە بەرەنگاری ئەم دۆخە بکەن ئەرکی ئێمە ئەوەیە کە ڕانەوەسین دژی بوەسینەوە ئاگایی دروستکەین کاتێک کە تۆ دەسەڵاتێک بڕۆ و قەناعەت و هەبێت هەر ڕاپەڕینێکی میلی سەر بگرێت لە هەر وڵاتێکە بەمەرجێک هۆشیاریەکی سۆسیالیستی لەگەڵا بێت ئاگایەتێکی چینایەتی لەگەڵا بێت کودەتای سەربازی بەسەر ئەو ڕاپەڕینان نەکرێت ئەوان ناتوانن بەو شێوە دەستێوەردان بکەن بەڵام ئەمە خۆ ناڵێن ئەمڕۆ سبەینێ کە ڕۆشتینەوە ئیتر هەموو شتێک ئەکرێت ئەم خەباتە ئەگەر لە ئەم ڕۆژەوە دەست پێ بکەین هێشتا هەر باشە خەباتێکی درێژخایەنە خەباتی بزوتنەوە میلیەکان لە دژی ئۆلیگارشی ناوخۆیی ڕاستەکەی کە تۆ ئەوە ئەمرێکی واقعە هەلومەرجی نێودەوڵەتی ئیقلیمی دەورە بینێت بەڵام ئەوان لە پێناو گەرەنتیمانەوەی خۆیان ئەوە قبوڵەکەن چونکە گەرەنتیمانەوەی خۆی وەرەگرێت لە پێناو جێبەجێکردنی پرۆژەی نیولێبرالیزمان ئێمە توانین بە سەرمایه‌داری فریم نەخۆین دەتوانین ئەمە بکەین تا ئەستێک دەتوانین نەکەوێنە ژێر هەژمونی سەرمایه‌داری ئەوەی سەرمایه‌داری دەکاتە پێویستی زۆر شتەی سەر پێویستی مەسەلەی دەچنە باسی
ئەوەی تەندروستی کرد و میکیاژ و ناوتەنج و لەو شتانی سانەوە پێویستی نییە بەڵام ئێمە لە ئاستیتاکە ئەتوانین نەکەین لەژێر ئەمەوە لایەنی کەم ئەتوانین ئەو بەرەنگاریەکەیە ئەتوانین لەم مەرحەلا بەرەنگاری بس مقاومەکردن لەو مەرحەلەیە زۆر زۆر ضعیفە و ناتوانێت تاماوەیەکی درێژ مقاومە بکەیت. هاوڕێگیان سیرکە من ویستم پێشتریش یەک وەڵامەکەم درێژتر بکەمەوە بەڵام مداخەلەی تری تێکە و سیرکە ئەو قسەکانی مامۆستا سەرداریش تێکەڵێکم بە یەکەوە ئەمە یەک ملاحەزەی لەسەر بم. ئێمە قسەمان لەسەر سیستەمێکی جیهانی کرد کە لە ئەمریکا و لە عێراق هەمان سیستەمیشەکات باشە ڕەنگە ئەسڵەن ئێمە لە دەستکاریکردنی سیاسەتی کوردستانە بێ ئومێد و بێتین بەڵام هەی لەوە زۆر زۆر غەریب نییە قسە لەسەر دەستکاریکردنی سیاسەتی جیهانی بکەین ئەگەر لەم دیدەوە لێی بڕوانین بەڵێ زۆر زۆر غەریبە و بەشێک لەو ناومێدیە سەرمایەداری خۆی بۆمانی بەرهەمهێناوە بەوەی کە سیستەمێکی ئەبەدیە بەوەی کە ئینسان فۆرمێکی تری لە ژیانکردن لە بەردەسان نییە ئیلا ئەبێ لەناو جۆرێک لەم سیستەمەیان لەناو ئەم سیستەمەیە بشی باشە یەک نمونە هێنەوە ئەزارم هینەکە زۆر درێژە بێتەوە بەس زۆر گرنگە بەلامەوە دوێنێ ڕەفیقێکی خۆمم بینی ماوەیەک لەناو خەمۆکیا بوو لێم پرسی وتم ئێستا هەستەکەم باشتری چی ڕووی داوە باشە ئەزانی چی پێوتم وتی هەستەکەم ئەو نازانێت سەرمایەداری چییە ئەو هەر نازانێت من ئەگەر یعنی مارکسیستیشم باشە نازانێت بەڵام بە زمانی خۆی چۆن تعبیری لەو دۆخەی خۆی کردووە سەیری دۆکۆمەنتاریەکی کردبوو کە لەسەر میکی ماوسە نازانم ئەزان کامێ میکی ماوس باشە چۆن لە مناڵیەوە ئێمە فێری ڕەشبینی و خەمۆکیەکەین باشە لە ڕەتفعلێکی بەسیط بەرامبەر هەڵەیەکی هاوڕێکەی چوار جۆری خۆکوشتن تاقیەداتەوە باشە کە ئەمە ئەگەر مناڵ ئاگاییشی پێ نەبێ لە نائاگایان جۆرە لە خەمۆکی لە بێئومێدی بۆ ئینسان دروست دەکرێت چونکە سیستەمەکە پێویستی بەمەیە چونکە سیستەمەکە ئەوەنی کێشەتیایە ئەگەر ئینسان بێئومێد و خەمۆک نەبێتیایە دەست باتە کەرەسەکانی شۆڕش خۆی ڕاناگرێت چونکە زۆر لەرزۆکە باشە یعنی یەکێک لەو ڕێگایانی کە سیستەمەکە بەکارهێنێ من زۆر گرنگە بەلامەوە ڕەنگە لە شوێنی تراپچمەسەری ئەو کاریگەریە دەرونیانەیە کە لەسەر ئێمەی بەجێ هێڵێت باشە تو ئەزانی لە دوای فرۆیدەوە یەک خەتی تایبەتی دەرونشیکاری سیاسی کە دەسەڵاتدارەکانی ئەمریکای لە پشتەوەیە یعنی پێشەکەوێت کە ئێمە هیچ ئاگاداری نە تیۆرەکانیانی نە تەرحەکانیانی نە ئەوەی کە چیان لەسەر ئینسان وتووە باشە و ئینسان لە ڕووی دەرونیشەوە بەردەوام وەکو چۆن ینی دەرمان بەردەوام تاقیکردنەوەی لەسەرکرێت لە ڕووی دەرونیشەوە بە هەمان لەژێر هەمان کاریگەریایە و دەرمانەکانی نەخۆشە دەرونیەکانیش کەم کاریگەریان لەسەر بێتواناکردن و بەهێزکردن و لاوازکردنی ئینساندا نەناوە ئەسڵان خەمۆکی دیابێتی زۆر تەبیعیە لە ناو سیستەمێکی لەم شێوەیە ئینسانێک بێت من پێم وایە لە ناو ئەم سیستەمەیە خەمۆکی نەخۆشی نییە چونکە نەخۆشی پێوەرە باشە هەر بەڕاستی ئینسانێکی خۆشبەخت لە ناو سیستەمێکی لەم شێوەیە بەوەی کە ژیانی خۆی ئەگەر ژیانێکی زۆر باشیشی هەبێ و کەسێکە بینێ لە تەنیشی لە برسان هەمرێ ئەگەر ئەم ئینسانە خۆشبەخت بێ کێشەی تیایە هەر بەڕاستی ئینسانی ئەمڕۆ ئەگەر جۆرێک لە خەمۆکی جۆرێک لە بێتاقەتی بەرامبەر ئەم سیستەمە نەبێت ئەبێ جارێکی تر بیت لە خۆی بکاتەوە بەڕاستی چ جۆرێک ئینسانەکە کە هیچ خاوخەمێکی بۆ ئینسانەکانی تری دەوروبەری نییە باشە و بێئاگانین لەو هەموو کاریگەریە دەرونی ژینگەیی ئایدۆلۆژی کە سیستەمەکە لەسەر ئینسان دروستی کردووە باشە و بەتەنیا دڵخۆشیش نین بۆی پێمان وابێ تاکە ئینسانێک لە ناوم سیستەمەیە من ئەوە وتکە بەڕاستی تاکە دەوڵەتێکیش لە ناوم سیستەمەیە ناتوانێت بەرگری بکات چ جایگەرە تاکە ئینسانە هەر بۆیە ئێمە ئەگەر قسە لەسەر ڕێکخراوبوونەکەین پێویستمان بە دروستکردنی پەیوەندە ئینتەرناسیۆناڵەکانیش باشە ئێمە پێویستمان بەوەی جارێکی تر کە باسم لە زیینبوونەوەی مارکسیزم کرد لەسەر ئاستی جیهانیەکە قەزەکە نەیە ئێمە بەتەنیا نین ئەوە نییە سواری سەری خۆمان نەبووین پێمان وابێ لێرەوە سواری ئەمریکا بگۆڕین باشە بەڵام قەزەکە لەسەر ئەوەیە بەڕاستی ئەم ئایدیانە لە هەموو دنیایە جارێکی تر خەریکە سەردەرەکەنەوە باشە و ئێمە جارێکی تر ئەتوانین مناقشەم ئایدیانە بکەینەوە قسە لەسەر خۆڕێخستن بکەینەوە باشە و قەراریش نییە ئێستا ئێمە لێرە
تەرحێکی کۆتایی بە ئێوە بێت ڕاستیەکەی باشتر بوو کە دانیشتەکەمان زۆر دایریتر بێت بەڕاستی ئێمە هاتووین مناقەشە بکەین گفتوگۆ بکەین باشە ئێمە هاتووین لە خۆمان بپرسین و لە هاوڕێکانمان بپرسین ئەتوانین چی بکەین هاوڕێیان بۆ بنەزم کاتمان درەنگ کردووە من یەک شتەڵەن لەسەر ئەو شتانەی کە دەست هەستەکەم جۆرێک لە هەڵەتێگەشتنی تیا بووە لە هەمان کاتشا ڕوانینەکێ بۆی کە جۆرێک لە خەباتی پەرلەمانی جارێکی تر تەرحەکرێتەوە ئەمانە قەزیەکە بە هیچ جۆرێک لەمەنێ تەواو بیرکردنەوەی لە مۆدێلێکی تری خەباتکردن بۆ ئەم دۆخەی کە ئێمە ئێستا تیایەژین من پێم سەیرە ئێمە پێمان وابێ بە دوای 30 ساڵ لە 92 تا ئێستا نازانم بەزەڵەت دەویچانەکە 28 ساڵە 22 ساڵە 27 ساڵە تا ئێستا خەباتی پەرلەمانیەکەی خەباتی پەرلەمانی چی لێ سەوز کراوە بۆ من جێگای پرسیارە خەڵک ئێستا چاوەڕانیەوە بێت حیزبێکی تر دروستە بێتەوە بۆی بچێت لە پەرلەمانە خەباتی بۆ بکە کام ئەندام پەرلەمان لە ئەندان لەو خەڵکانی کە لەم کۆمەڵگایەتوانێت چێداکۆگی لێ بکە باشترین لە ئێمە بچێتە ناو خەباتە پەرلەمانیەوە بەڕاستی تێکەشکێ ناشری نەکرێت قێزەون ئەکرێ 1001 چیرۆکی بۆ هەڵە بەسرێ و دێتە دەرەوە لە کۆتاییە بۆ ئێمە پێویستمان بەوە هەیە بیر لە مۆدێلێکی تری خەباتکردنی سیاسی بکەینەوە لەم لەحزەیە من پرسیارەکەم بۆ مامۆستا سەردار و هەموو هاوڕێیانی تر ئەوەیە ئایا ئێوە لەو جێگایانەی کە کار ئەکەن ئایا لەو شوێنانەی کە تایە ئەژین بۆ خۆتان بیرتان لەوە کردوتەوە چ جۆرێک لە مۆدێلێکی خۆڕێخستن بۆ ئێوە ضرورە نەک بۆ ئێمە ضرورە چی ضرورەتێک لەوەیە هەیە من لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی خۆمان لە جێگایەکی تایبەتی ژیانکردنە لە جێگایەکی تایبەتی کارکردنە بێن بیر لەوە بکەمە بیر لەوە بکەمەوە بۆ تۆ چی ڕێکخراوێک بۆ تۆ ضرورە لەم کۆمەڵگایان لە شوێن و کاتێکی دیاریکراوی جوگرافیا بۆرژوازە خودی بۆرژوازی خۆی لەو ناوەندەی کە تۆ کاری تیاکەی فۆرم و جۆرێکی تری مۆدێلێکی تری ڕێکخراوکردنی بۆ تۆ دروست کردووە کە هەموو بە شێوەیەکی هەڕەمی هاتۆتە خوارەوە بەڵام تۆ بە شێوەیەکی تایبەتە ژیت تۆ بە شێوەیەکی تایبەت لە هەموو دان و دەستگا و ئەو شوێنانەی کە دروستی کردووە لەناو کارگەکانە ئێمە پێویستمان بەوە هەیە چ جۆرێک لە ڕێخستن دروست بکەین نازانم ئەگەر هاوڕێکەمان بڵێ ژماری ئەو ڕێکخرا ئەو کارگانەی کە لە عێراقا کارگەی گشتی بوون خەڵک سوودمەند بووە لیان و کاری کردووە داخراون لەو کارگانە ئایا میکانیزمێکی گرنگ نییە خەڵک بیر لەوە بکاتەوە لە جیاتی ئەوەی هەرزی نێودەوڵەتی بێنێتە سەر خۆی و بێنێتە سەر عێراق و 50 ساڵی تر تاک بە تاکی ئێمە خەرزی نێودەوڵەتی نێودەوڵەتەکان بدەینەوە ئەی بۆ بیر لەوە ناکاتەوە ئەو هەموو کارگەی داخراوە بچ جارێکی تر بیان کاتەوە ئەی بۆ ئەمە مۆدێلێک و جۆرێکی تر لە خۆڕێکخراوکردن نییە کی ئەتوانێت ئەمە بکات ئەمە حزبێکی سیاسی لە ئەوەی لە ئێستایە ئەتوانێت ئەمە بۆ ئێمە بکات من ئەتوانم ئەمە بۆ تۆ بکەم بە پێچەوانەوە لەو مەکتەبەی کە تۆ تیا دەرسەڵیتەوە ئەخوێنی هەتا دوایی خوێندکاری مامۆستای فەرمانبەری هەتا دوایی چی جۆرێک لە فۆرم وجودی هەیە دۆخی باڵادەست لەو شوێنەی تۆیە چییە کادر و نوێنەرەکانی بۆرژوازی کێن لەو شوێنەیە خێرە مامۆستایان بەو هەموو داخوازیە یەکگرتووی کە هەیانە ناتوانن هەیکەلەیەکی ئیداری لە ناو مەکتەبەکەی خۆیانە تێک بشکێنن و بۆ تێکشکاندنی هەیکەلەیەکی ئیداری لە ناو مەکتەبێکە تۆ پێویست بەوە هەیە فۆرمێکی دیاریکراو لە خۆڕێکخراوکردن لە نێوان فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانی ئەو جێگای دروست بکرێت خێرە ئەو هەموو زانکۆی و ئەو هەموو خەستەخانە دروست دەکرێت لە کاتێکە ئەو هەموو خوێندکار و ئەو هەموو خەڵکە نەخۆشەمان هەیە کە هەر یەکە لە ئێمە دوێنێ ئەمڕۆیان بەیانی نەخۆشی باشە ناتوانین بیر لەوە بکەینەوە خۆمان بە جۆرە لە جۆرەکان ڕێکخراو بکەین بەرامبەر بەم هەموو شەپۆلی بە تایبەتیکردنەی ئەم کۆمەڵگایانە خێرە من و دراوسیەکانم ئاڵکەی حەوشیان کردوین یعنی ئەو میتەرەی ئەو ئەدادەی کە ئێستا دایان ناوە کۆمپانیا دێ بۆ تۆی داانێ پارەت لێ وەرەگرێ پارێکی خەیاڵی ساڵ و نییە کە پارەی لە خەڵک وەرگرتووە ئەدادەکەشت لە ماڵا فڕەداوە بەکاریش نەهاتووە خێرە من لەگەڵ دراوسیەکانی خۆمان ناتوانم بیر لە فۆرمێکی ڕێکخراو بوون بکەمەوە بۆ دژایەتیکردنی نیولیبرالیزم لە کۆڵان و لە گەڕەکەی خۆمان یعنی پرسیارەکە بۆ ئێمە ئەوەیە بێت بیر لە مۆدێلێکی تری خەباتکردنی سیاسی اقتصادی بکەینەوە لەم کۆمەڵگایە بەڕاستی ئەبێت دوورکەوینەوە لەوەی ئەوەی بە ناوی خەباتی پەرلەمانیەوە خەباتی ڕیفۆرمخوازی هەتا دواییەوە هەیە خەباتی نەتەوەییەوە هەیە یان تائیفیەوە هەیە سەر لە بەریمان لە ماوەی 100 ساڵ و 200 ساڵی ڕابردووە تاقی کردووەتەوە دەرەنجامەکانی خراپتر و خراپتر و خراپتریش ئەبن بۆیە خەڵک پێویستی بەوە هەیە
لە شێوەی دروستکردنی نازانم بڵێم هەرەوەزیاتی ناو گەڕەکەکانە هەیە ڕێکخراوبوونی ناو کارگەکانی و هەتا دوای خۆی ڕێکخا و لە هەمان کاتشە ئەمە ئەکرێت لە ئاستی گشتگیرترە لە ئاستی شار و لە ئاستی گەڕەک و لە ئاستی ناوەندەکان و لە ئاستی شارە جیاوازەکان بەیەکەوە جۆرێکی تر لە ڕایەڵە ئەمانە دروست بکرێتەوە یعنی لەبەرەوەی هەر خودی ئەم پرۆسەیەکە هاتووە یانم پرۆژەیەکە هاتووە بۆ ئێرە پرۆژەیەکی تەواو کۆمەڵایەتیە پرۆژەیەک نییە بۆ من بەتەنیا هاتوبیان بۆ تۆ بەتەنیا هاتبێ بۆ هەر یەکێک لەم کۆمەلگایە هاتووە لە کەرتی پەروەردەیە کە خوێندکارە بۆ هەر یەکێک لەم کۆمەلگایە هاتووە کە نەخۆش ئەکەوێت بۆ هەر یەکێک لەم کۆمەلگایە هاتووە کە ئاوی خواردنەوە ئاو ئەخواتەوە یعنی پرسێکی تەواو کۆمەڵایەتی هیچ شتێک یعنی هیچ پرسێک لە ناو سەرمایەداریە بە قەت پرۆژەی نیولیبرالیزم پرۆژەیەکی کۆمەڵایەتی نەبووە ئەوە ئەبێ بە شێوەیەکی کۆمەڵایەتی جواب بدرێتەوە نە بە شێوەی حزبێکی تەبیعەت لەم لەحزەیە وەڵامە درێتەوە نە بە حزبێکی ڕیفۆرمخوازی کە دەستی بە سیستەمەکەەوە گرتووە نەهێڵە بکەوێت و لە هەمان کاتشان نەبەر نەخبەیەکی ڕۆشن فکر و هەتا دوایی وەڵامە درێتەوە ئەوە بێ سەر لەبەری کۆمەڵانی خەڵکی کوردستان بن بە عێراقیشەوە بتوانن وەڵامی پرۆژەی نیولیبرالیزم بدەنەوە کە هەمومان لە دەرەنجامە لە 5 ساڵی ترا ئەبینین چەند هەنگاو پرۆژەی نیولیبرالیزم چۆتە پێشەوە هەمومان بینیمانە چاوپێکەوتنەکانی دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەوەی لە وڵاتێکی وەکو ئەوروپا و غەربا کراوە لە ماوەی چەند ساڵێکە ئێمە توانیمانە 100 ساڵ یعنی ئەوەی لە سیەکانەوە کە لە 100 ساڵە نیولیبرالیزم کاری لەسەرەکرد گەشتەوە لەحزەیە بە ئاسانترین شێوە تیکەیەکی زۆر بەلاش بوو ئەم کۆمەڵگایە کە سەر لەبەری بەتایبەتی بکرێت ئەوەشی نەکراوە 5 ساڵی داهاتوو 10 ساڵی داهاتوو ئەکرێ بە تایبەتیکردن تەنانەت خوێندنی باخچەی ساوایان بە تایبەتی کراوە باشە یعنی لە دنیایە تازە بە تازە بزوتنەوەی زۆر گەورە سەر هەڵەدەن دش بە تایبەتیکردنی بزوتنەوەی هێلک زەردەکان لە فەڕەنسا لەسەر بەرزبوونەوەی باجە لەسەر بەرزبوونەوەی باج بزوتنەوەی کە لە ڕۆژێکە 200,000 150,000 هێلک زەرد دێنە سەر جادە خەباتەکەن لەسەر پێم وابێ بڕینی نانی نیوەڕۆیە لە سوودانە شۆڕشێکی گەورە ڕوودەدا نرخی بنزین بوو لێ نرخی بنزین و نانیشە مەسەلەی باجی بنزین و ئەمانە بەڵحاڵ خێرە ئێمە هەموو ئەم شتانە بەبەر چاومانەوە گوزەرێت تەندروستیە بە تایبەتی ئەکرێت خوێندنە بە تایبەتی ئەکرێت ئاوە بە تایبەتی ئەکرێت هەتا شوێنی نیشتەجێبوون نەماوە لە وڵاتەیە دەستی بەسەران دەگیرێت یعنی پرسەکە پرسی دەوڵەت نییە لەم لەحزەیە یعنی مۆدێرنە ئەمەی تێپەڕاندووە دەوڵەت نییە دەستی بەسەری کون و کە لە بەرێ وڵاتەیە گرتووە پێش ئەوەی دەوڵەت تەداخلی ژیانی تۆ بکە سەرمایەدارێک و مەسئولێکی تایبەت و دیاریکراوە ئاگاو لێنی گەڕێکی قوت کردوتەوە لە گەڕەکەکەی تۆیە لە ناو شارەکەی تۆیە ئەو هەموو وەکو هاوڕێ ئەکرم باسی کرد ئەو هەموو پرۆژەی نیشتەجێبوونە ئەو هەموو سەرمایە گوزاریە لەسەر قانونی وەبەرهێنان لە کوردستان و لە عێراق ئەکەیە خێرە ئێمە تازە پێویستمان بە ملیارێک دۆلار هەیە 8 ملیار دۆلار هەیە بۆ ئەوەی ئێمە جارێکی تر 8 ملیار خەریکی بنیادنانەوەی عێراق بین ئەو هەموو پارە لە پرۆژەی استثماری کوردستانە بۆ کوێگەشت یان هەر دروستکردنی کۆمەڵگای فرعونی بوون لەم کۆمەڵگایە و لە هەموو ئەو شوێنانەشە ئەبینی نەخۆش ئەمڕۆ هەست بە طبقەیەکی زیاترەکە نەخۆشێک چەندین نەخۆشی هەڵامەتێ دەستی ناتوانێت بە عیلاج و بە چارەسەری نەخۆشانەکان بکات لەبەری ناچارە بچێت 10,000 و 15,000 و 20,000 و 25,000 دە بۆ فەحسێک بۆ بینینێکی دوودەقەی دکتۆرە هەموو کەسێک ناتوانێت ئەمە بکات یعنی لە بەرامبەر ئەمەیە جگە لەوەی کە طبقەیەکی دیاریکراوی زۆر کەم لە کۆمەڵگای کوردی دەستیان بە خزمەتگوزاریە گشتیانە ئەگا پرسی طبقەش لە چەند ساڵی داهاتووە دەیان جار گەورەتر دەبێتەوە لەم کۆمەڵگایە یعنی ئەوەی پێوترێ هەلی یەکسان لەناو سیستمی سەرمایەداریە وەک مدرۆیەکی گەورەیە مناڵێک بە هیچ جۆرەك لەناو شاری کەلارە کە لە خوێندنگای سادیسەوە دەرەچیان خوێندنگایەکی تایبەتی ئینگلیزیەوە دەرەچەکا بێ ساڵانە و مانگانە پارە بە قوڕگی ئەم سەرمایەداریان ئەم دەستگایە بکەی بە هیچ جۆرێک مناڵی خێزانێکی هەژار لە هەمان هەلی یەکسانی نییە وەکو مناڵێکی تر زانکۆی ئەمریکی ئێستا بەڕەسمی بڵاو ئەکرێتەوە
کاتێک داوای هەلی کار ئەکرێت لە کۆمپانیایەکی دیاریکراوە بێشەرمانە ئەڵێ من کەسێکمەوێ زانکۆی ئەمریکی تەواو کرد دەبێت زانکۆی ئەمریکی هەلێکی یەکسانی لە بەردەمەوەی ئینسانیان کۆمەڵگایە وە سەر لەبەری زانکۆکان و خەستەخانەکان و هەتا دوایی لە کوردستانە بۆیە ئێمە پێویستمان بە مۆدێلێکی تەواو جیاوازەیە لە خەباتکردنی سیاسی لە کوردستانە بە هیچ جۆرە قودسیەت دروستکردنی کارێزما و سەرکردن نییە قودسیەت دروستکردنی حزبێک و هێزێکی پێشڕۆ و تەلیعانیەکە بۆ تۆ بیر بکاتەوە کەسێک نییە بۆ تۆ پلان ڕێژی بکات ئەوە هەر یەکە لە ئێمە لەو شوێنەی کە تایە ئەژین لەو شوێنەی کار ئەکەین بیر لەوە بکەینەوە داخوازی